ئەو کاتتان باش بەڕێزان ئەمڕۆ کاک بادینی حاجی بەکری دارتاش لێرە میوانی ئێمەیە. کاک بادین ناوەکەی درێژە بەڵام چیرۆکێکی درێژشی هەیە. چیرۆکەکەی لە کتێبێکە بە ناوی دەنگێک لە کلااو ڕۆژنەی زیندانەوە هەمووی نووسیوەتەوە. بەشێکی زۆر سەرنجڕاکێشی ئەو کتێبە بەلای منەوە کە کاتی خۆی بەخۆشی وت بە تەلەفۆن. ئەو بەشەیە کە باسی ژووری ئیعدامەکەت، ژووری لە سێدارەدان. ئەم ماوەی چەند مانگێک لەوێ بووە. باسی شتێکەکە کە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو، ئەوەی کە تەبیعی بە پێشەوە ئەوە بڵێم کە ئەمان پێشمەرگە بوون بۆ کاری ڕێخستون هاتوونەتەوە ناو شاری هەڵەبجە. کاک بادین خۆی خەڵکی هەڵەبجێ، کەسێکی ناسراوە لەوێ کاری ڕێخستن هاتوونەتەوە، بەڵام بە بێچەک لە ماڵێکا بوون، ئیختیفا بوون. ڕۆژێکی تر وەختێکە زان چوادۆری ماڵەکە ئەگیرێت، هێزێکی جاش و ئەوانە دۆری ماڵەکە ئاگرن، دەستگیرەکرێن. بەرحاڵ بۆ ئەمنی هەڵەبجە و لێەوە بۆ هەیەی کەرکووک و پاشان بۆ ئەمنی سلێمانی و تا دوجار لە مەحکەمەی سەورە لە بەغدا حکمی ئەعدام وەرەگرن هەردووکیان. برادەرەکەشی بمناسبە ئەیناسم کاک ماجید. دوای لەم چیرۆکە زۆر باسی ئەویشەکەین، حتمما ناوی دێت. لەوێ پێشوی بتکەنە ناو زینزانەکانەوە هۆڵێکی بچووک هەیە، من بینیومە دوایی باسی ئەوشەکەین. لەوێ هەموو جلوبەرگت داکەنن، ئەو جلانی لەبەر تایبێ هەمووی داکەنی. وابزانم قاتێکی بیجامیش خۆیان ئەدەنێن شتێکی وایەیان. ئەم بە شۆرتێکەوە نازانم چۆن من حاصل ئێستا باسێکین چۆتە ژوورەوە، بەڵام سعاتێکی لە دەسا بووە. ئەمە شتێکی زۆر غەریبە بەلای منەوە. تۆ ئەتکەنە ژووری ئەعدامەوە، بەڵام نەتوێ ئەم سعاتە تەسلیم بکەی. سعاتەکەی دەستی هەرچۆن هەیە لەگەڵ خۆی بردوێتە ژوورەوە. لەناو ئەو ژوورەی کە لێ بۆ ئەو زینزانەیە پێڵێن زینزانە، ژوورێکی بچووکە هەرجەی چەند کەسێکە بێتەوە، شوێنێکی بەرتەسکی تەنگی. لەوێ پەنجەرەیەک هەبووە، پەنجەرەکە لەسەر دیوی کۆڵان بۆ، بەڵام پەنجەرە پلێتێکیان لێداوە لەحیم کە دەرەوە نەبینن، بەڵام لە بینی پلێتەکە تۆزێک بچووکتر بووە لە پەنجەرەکە. درزێکیە بۆ ئەلێەوە ڕووناکی هاتۆتە ژوورەوە. ئەمان بەنۆرە چوون لەو ڕووناکیوەسی دەرەوەیان کردووە. ڕۆژێکی تر هەر بۆ خۆخڵافاندن سعاتەکەی داوەتە بەر ڕووناکیەکە تەماشای ئەو ڕەنگانەی کردووە کە لەسەر شاشەکەی دەرەچن. ئەناکاوە هەندێک شتی سەیری بینیوە، دەرگای دەرەوەی ژووری ئەعدام. ئەو خەڵکانی ئەیان هێنن ئەیان بن، ئەو خەڵکانی بە زینوێتی دێن بە جەنازەی ڕۆنە دەرەوە. ئەمەی بە زۆر بە وردی گێڕاوەتەوە. ئەمەی تر گرنگترین بەشی ئەو کتێبەیە بەلای منەوە. کاک بادین تاکە کەسێکە کە توانێتی سعات بباتە ئەو شوێنەوە. عادەتەن ئینسان هیچ شتێکی پێوە نایەڵەن کە ئاچێتەوێ. پاشان کاک بادین ئازا دەبێت، کە ئازا دەبێت ئەم سعاتە لەگەڵ خۆی باتەوە بەم هەموو یادگاریەوە کە ئەم سعاتە هەیەی. ڕوات ئەبێتەوە بە پێشمەرگە. چیرۆکەکە بەردەوامە بێجا، من نامەوێت هەمووی بکارمەوە، بەڵام دوای ئەم سعاتە شتێکی بەسەریەت، ینی هەرەمە بۆ خۆی شتێکی سەرنجڕاکێشە کە گەشتی ئەم سعاتە. ئەمڕۆ لەگەڵ کاک بادین ئەم چیرۆکە جێڕینەوە. کاک بادین بەخێر بێ. سوپاس کاسەلام ساوەکەم. لەکوێوە دەست پێ بکەین کاک بادین؟ تۆ لە کتێبەکە زۆر باسی بەشێکی تەرخان کردەوە بۆ مەرحەلەی مناڵی و ئیشکردن و هەڵەبجە و کاری شانۆیی لە هەڵەبجە و تەسەور کرد لە هەڵەبجە کاری شانۆیی لە هەشتاکانە، پاشان ڕێخستن و کاری ڕێخستن و تا ئەوەی کە ئاشکرابن و ئەڕۆی ئەبی بە پێشمەرگە. ئەوە واز لێ هێنین باشە. ئەگەر دوای خۆت لە شوێنێک ئاسایی گرنگە بگەڕێەوە سەر یەکێک لەوانە ئەگەڕێنەوە، بەڵام ئەمێ ڕێک ئەلێەوە دەست پێ بکەین کە بە زەوق و شەوقێکی زۆرەوە دڵت خۆشە کە
ئاشکرا بوون و ئیتر تۆ ناچاری بڕۆی ببی بە پێشمەرگە ماڵی بیانوێکت دەستکەوتەوە بۆی بی بە پێشمەرگە باسی ئەو ڕۆژە ئاکەیت ماڵە ئەو ڕۆژەم بەبیرێنێتەوە کە مامۆستا پشکۆ نەزمەتینیش لە کتێبەکەی خۆی باسێکە چۆن لە شاخی شنەریۆ سەرکەوتەوە بە یەکەم جار کە ڕابێ بۆ بێ بە پێشمەرگە ئاوڕێک لە هەڵەبجاداتەوە شەوە بەرحاڵ حەزەکەم تۆزێک باسی ئەم مەرحەلەیان بۆ بکەی پێشەوەی بینە سەر باسی جیران باشەکە سەلاجان ڕاستیە وردەکاریەکانی ئەو ڕۆژگارە بەتاڵ و شیرینیەوە هەندێک چرکەساتی هەیە ئەو کەسەی کە خۆی تیا بووە زۆر دیقەتێکی فۆکسێکی زیاتری هەیە لەسەر ئەوەی کە بۆ ئەتوانێ ساعتێک لە تاریخی ئینسان ئەو هەموو زەمەنە گەورە ببا خۆی ساعتە 6 سەقەیە بەڵام تۆ لە سەردەمیشکە هەستەکەم ساعتە تاو نابێ ینی زەمانێکە هەر لەگەڵیا دەگیری تو تاو نابێ جا ئەو کاتشکە ڕۆژمە دەرەوە بەڕاستی من لەو بارە سایکۆلۆژی و سیاسی و اجتماعیە دەژیام کە خەون و ڕوئیا و تێڕوانین و بە هەر حاڵ کارێکە لەگەڵیا دەرگیر بووین بە ئەتبار بە نەفسێکی زۆر گەورەوە زۆر بە گەرمی پێشوازیم لەوە کرد کە ئەمە قۆناغێکی کەمان بڕی لە ژیانی سیاسیمانە و ئیترە چین بۆ شاخ لەوێ بارها پرۆسیشی کە دەست پێەکە ئەوەی ناخۆش بوو کاکسەرام لە سەردەما ئەم قسانێتەوە ئەو لەحزەی بیرێنامەوە من ناچار بووم بەهۆی تەسفی حسابی کاری تەشکیلاتی و ڕێکخراوەییەوە لەگەڵ کەتی ڕێخسی ناو شاری هەڵەبجە چەند ڕۆژێ بە مەخفی بمێنمەوە ئەو ڕۆژانم لێ ناڕووی پێم وابوو یعنی کارەسە ئەوە بوو پێم وابوو شۆڕش بە ئەنجامێکە کا بە شوێرێکە کات و بەفریان فریان ناکەم بڕۆ هیچی فریاشتێکی ناکەوێت یعنی ئەمە مێشتێکی کەمان پێڵێ لە ڕاستیە ئەو تەمەنە ئەو تاریخە ئەو وزە و تاقەیە کە لە ئینسانان لەو مقتا تاریخیە هەبووە چه خەون و خەیاڵشی گەورەیە و چه جوانیەکی خۆی هەیە و چه معنایەکی هەیە بەڵام وەختێک کە تۆ پێتەکەوێت دنیاکەی کەوت دیوی دەرەوەی ئەو شوێنەی کە لێی ترازاوی ناو شارە ئەڕۆی بەرەو شاخ ئەمە خۆی ینی دوشتی بەدیەکەوتنێکی سێری هەیە من لەگەڵ تەمەنی خۆما هەمیشە شتم بیرەکەوێتەوە تۆ لە ناو هەموو جوانەکانی شارە علاقەکانی شارە پەیوەندەکانی شارە ئینسانی بوونی شارە مەدەنیەتی شارە ئەدەب و هونەر و شانە و وەرزش و علاقات و هەموو سەرەت و سامانێکی گەورەی شارە ئەڕۆیت لە ناو گڵۆب ڕۆژا خۆتە شاریتەوە ئەڕۆی تەمەند لە ناو جۆگە و شوێنگەلێکە ئەشاریتەوە کە لە هەرحاڵ ڕۆژگارێک سەدان ڕۆژگار بوو ئێمە هاتوێتە پێشەوە لە شارە زۆرە ئەچیت بۆ نمونە بارحاڵ لە ناو هاوینە لە ناو گوڵە بڕۆژە 8 ساعت 9 ساعت لەوێ ژیانی خۆت بەسەر بێ ئەمە شۆڕژێ ڕوتو پێشبەرگێت و بۆی ئێوارە لەم لادێ بچی بۆ ئەو لادێ و لە شوێنوسی بۆ ئەو لادێ یعنی باڵانسی ژیان دەگۆڕێ بەڵام لەبەرەوەی کە تۆ هیوایەکەت هەیە قەناعەتێکت هەیە بیر لەوە ناکەیتەوە کە تەمەنەکانی تۆ چارکە ساتەکان و ساعت و ڕۆژەکانی تۆ لە شواوە چۆن سەرفە بێ تاقەیەکەت هەیە تاقەکەەوە هەستەکەی و بارحاڵ ئەمەنە بەرحەقی ئەمەنە ئازادی خوازی ئەمەنە لە شوێنەکە ڕاوەسایی محکەم ڕاوەسایی لەسەر بیر و بۆ چوونەکانی خۆت تر بۆت بەسەرەیە کە زوو پەل بەهاوی زۆر بچیتە ناو دنیا پەرجەنگە و ئاوازەوە بەڵام وەختێک کە ئینسان لەچێتە ناو خودی دنیاکەوە و بەتابێت لەو سەردەمەشا بۆ ئێمە سەیرەوە بوو بۆ من لە هەرحاڵ ئەو سرکە ساتانەی کە هەستم بە تەناقوزاتێکی گەورەیە کە زۆر زەمەنی نەچێشان لەسەرەوەی کە با بڵین ئەوەی لە شارە ئەمە بیرمان لێ کردەوەی کە خەریکی کاری تەنزیمات و ڕێخستن بە ئەوەی کە لە عالمی واقع لە دەرەوە هەبوو دنیاکان زۆر 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 جیاواز بەڵێ جیاوازم بەڵام جیاوازیەکە زەمەنی ویست کە تا تۆ تێبگەی هەم لە خۆت تێبگەی بەڕاستی هەم لەو شتێک کە پێی ئەڵێن شۆڕش و هەم لەو شتێک کە بەهەرحاڵ لەو بارودۆخەی کە تۆ بزانی دوشمنەکەت چێوە خەریکی چ جۆرە جەنجێکی لەگەڵیە وڵا کاک بادین ئەم قسەیە لە هەشتاکانە باو بۆ یانوت ئەگەر لە ڕێخستنەوە چی بۆ شاخ ئەگەر هەتا دوومانی یەکەم نەڕوخایی ئەوەی تر ئەبی لەگەڵ وەزعکە ڕادی وایە کە تۆ کە لە ڕێخستنی دنیا جۆرێک ترەبینی شاخ جۆرێک ترەبینی پێشمەرگایەتی جۆرێک ترەبینی بەس بابزانم لە شار جۆرێکی ترە ڕاستە کەسەرم شتێکی کۆمیدی بێت هێناوە بناسبێتەوە بەس من لەو سەردەمی کە ڕۆشم بۆ دەرەوە ئەو شتێک کە تۆ باسی کرد زۆر شاملی من بوو یعنی زۆر پەیوەندی بە منەوە هەبوو یعنی من ڕفیقەکانی ناو شارم ڕۆژیان کرد بە هەفتیان کرد بە مایان کرد بە 2 مانگ هەر کەیەگەڕێتەوە شتێک هەبوو واقعی بوو ناو ڕفیقەکانی منە ئەویش بوو من بە جەسەد و قەبارە قەڵە و هین بووم یعنی بەدەنیشی قەڵەوم هەبوو هینی ئەوە نەبووم
ڕاکڕاکە و بارحاڵ ڕۆشنی کەژوچە و شاخ و شاخ و ئەم شوێنە ئەو شوێن بۆیە بارحاڵ تەنیا لە مشکلی من لە 6 مانگی یەکەمە بارهێنان و خۆڕاهێنانم بوو لەگەڵ بەکارهێنانی بۆدرا یعنی مەسەلە منێکێ لەو شتانەی کە پێم وابێ کەم لادەی شارە زوور هەبوو هەتا ڕفقەکانم کە هاتن ئەوەندە ئاشنا بوو بوون بۆ حاڵەتە یەکێ لە شتە مهمەکان کە بۆ منیان لە هێنا بۆدرە بوو یعنی کە من مەرحەلەی بۆدرم تەواو کرد ڕفقەکانم دڵنیا بوون ئیتر من تەسویر بەڵێ من بینڕانم قەڵەو بووم و ئەوانە ئەسوتایەوە ئەوە خۆی زۆر زار پرسیار و فشاری بۆ من هێنا یعنی خۆم ناخسە و شوێنەی بڵێم لەبەر ئەوەی کە قەڵەوم تەسلیمە بمەوە یان نا بەڵام جەسەد و ئیمکاناتی بەشەری بەهەرحاڵ چ لەباری جسمیەوە لە چ لەباری ئەو شتەی کە تۆ سایکۆلۆژیان شتگەلەکەیە لە ڕۆشنە کابرابینی بەهەرحاڵ 200 مەتر لە پێشی تۆیە ئەتوانی بڕێیت ئەتوانی خۆت باربێنی ئەتوانی ئەو جەدەل و شەڕ بکەی ئەتوانی بچیتە ناو ئەو فەزایەوە کە بەهەرحاڵ بەتابێت لە سەردەمی پێشڕگاتی و سەردەمانەشە تووشی سوکایەتی نەبی تووشی سیرکردن نەبی تووشی تیاڕامان نەبی تووشیوە نەبی ئێمە شتی شیرین هەبوو لە سەردەما وانەی کە لە شار بووین پێمانەوترا بەهەرحاڵ لە سوی پێسفیک ئەوانی لە لادێش بوون ئێمە وەکو شار تەماشای لادێمانە کرد ئەمە لادێن وەختێک کەچین لە شار و پێشمەگاتی وانی لادێ اینجا بەیمان ڕابوار بوو خەڵکانی کە لە شارەوە بۆ لەبەرەوەی کە ئەو لە مەحیتێکی کایە کە خۆی بەشێکە لە ژیانی ئەو حاڵەتە هەڵس و کەوت و کەژوچێ و بڕین و ڕاکردن و ماندوو نەبوون و ئەمانە بەس ئەو فەزایی کە تۆ لە ناو کتێب خوێندنەوە و خوێندنەوەی قوتابخانە و زانکۆ و پەیمانگە و چیەوە ئەچیتە ناو فەزایەکی دەرەوەی تر ئەوە ئەو شتێ تۆ باسێکا زۆر حەقانەتی پێدەدا و ئەبێتە تێرمێک کە لارحاڵ خەڵق چاوەڕوانی واکەن کە ئەمڕۆیا سبەی ئێمە ئەوەی کە بۆ من مهم بوو یەکەم جارێکەکەمی کە من ڕۆشتمەتە دەرەوە ئەو شۆشەی کە من باسی لەکەم لە حاچومەتە ناوی جارەکان پاوەنە بۆ دەگەشتین بە شوێنێ ئەتوانین درێژەی پێ بدەین بەڵام لە ڕاستیە هەم لە باری جەسەدی و هەم لە باری ڕۆحیەوە پرۆسەکە بۆ من ئەچووە سەرەوە کاڵم ئەچووە سەرەوە بەسەرەکە ئەوە بوو کە هەموو ڕۆژێ شتگەرێکی تازەمە بینی کە ناخ نەهاتەوە قورس بوو بۆ من سەنچین بوو بۆ من پرسیارم بۆ دروستە بوو یعنی ساڵی یەکەم پرسیاری زۆرم بوو لە بۆ دروست بوو بەڕاستی ئێمە چۆن پیرمان لە کار و شەڕ و ژێڕەتی و خەبات و تەنزیمات و ڕێخستن و دەرەوە و قیادە و قاعدە و سەرکردایەتی و تەنزیمات و ئوشتاناکر و واقع سیاسەکەش لە دەرەوە شیمان پێڵێ زۆرێکتر بوو دنیایەکی کە بوو ینی ناومێتکەر بوو مەبەستت ینی جیاوازیەکەی ڕەنگە هەر کەسێک کە سێری ئەو وێنە بکە خۆی تیا ئەبینێتەوە تۆ کە خۆت ئومێدەکەت پێ نەبێت لە هەر حاڵات زۆر تەبیعیە زۆر ئاسان زوو هەتە و سەردەمەش بەهەرحاڵ وابوو خەڵکی وا هەبوو 2 مانگ 2 مانگ 3 مانگ بەهەرحاڵ باری هاتوو تر دوایەوە هاتەوە و بەهەرحاڵ تەسلیمە بوو یا چۆن دەڵێت تەحملی ئەو وەسێتەی نایەنە یان ئەبوو بۆ بەشێک لە وەزعەکە بەڵام ئەوەی کە ئەبوو بە وەسێ هین بە تەجروبەی بارها ئەو مەقتەیە ئەمانە هەمووی لە ئەزمون و تەجروبە بوو کە تۆی خارا کرد تۆی لەو ڕیوایەتە دەرەکرد کە چیت خوێندوێتەوە تۆی تۆ لەو واقعەکە بارەهێنا کە چۆن تەعاملەکەی کە خەریکی چی کە چۆن کارێکێتیا لە هەر یەکێک لەوانە مەسلەی شەڕی ناوخۆ بڵێ ئەو وەختی کە تۆ چویتر گرمەی شەڕی ناوخۆ و ئەتا هەندێک نمونە جێڕیتەوە یەکێک لەوانە کە جارێک بۆت ڕێکەوتەوە 3-4 پێشمەرگی پارتی بکوژی بڵێ تر نیەتی شت لێ هێناوە بەس لە لەحزێکە پەشیمان بوویتەوە بڵێ ئەمە یەکێک نەبوو لەو شتانێک کە وەختێک ئینسان لە ڕێخستنەوە ڕابۆ شاخ بەو نیازە ناچێکە لە شاخ خەریکی کورد کوشتن بێ بوو بەڵام ئەمە یەکێک بوو لە واقعەکانی شاخ کاک سەلام ئەو سەردەم شەڕی پارتیوێچێتی لە شوێنێکی زۆر هەستیارە بوو یەکێ لەو شتانەی کە لەو تاریخە بە لێمان تێک نەچێ بە بینەریشتیان تێک نەچێ ئەمە باسی چ ساڵێک 1982 با بڵێن دوای ئەوەی تر تۆ کەی چیتە شاخ من کۆتایی 1970 چوومە شاخ مانگی 12 مانجی 11 بوو بڵێ ئیتر دوایەوە بارحاڵ تقریبا هەر لە منتقەی بەری هەورامان مامەوە لە با بڵێن تیپانزەی هەورامان کە هەورامانە گرێت و لەگەڵ شارە زوورە لە هەر حاڵات هەورامانیشی تر ئەو سنوورە لەگەڵ پارتیا دایمە بەریەکەوتنتان هەوە شوێنەکەی ئێمە لە هەموو شوێنە زیاتر چونکە ئێمە لە منتقەی ئەو دۆڵی زەڵم و هۆکردنی و ئەو شانە بووین هەم فەرماندەکەمان خۆی خەڵکی ئەوێ بوو هەم بەداخەوە بارحاڵ فەرماندەکەمان چی بلو کەسانی کە برایشی خۆی لە شەڕی ناوخۆوە بووە قوربانی و شەڕ و جەنگ و پێکاندان لە بینی پارتیوێچێتیان لەو دۆڵاوە لەو شوێنە زۆر هەبوو و هەتا ئەو کارتە ئەو سەردەموان ئاسرا بوو کە
بەڕاستی لە ڕووی تەجروبەی ئەسکەری سەربازی وشتانەوە زبردەست بوون بەتوانا بوون بۆ بەرحاڵ دیوارێکیان دروست کردبوو کە ئاسان نەبوو کە پارتی لەو مەنتیقە و سنوورەوە تێپەڕێت بەبێ ئەوەی کە بەرحاڵ بەرکەوتی لەگەڵ ئێمە هەبێت. جا ئەمە بوو بووە بەتابەت لەو تاریخا بوو بۆ شتێک کە ئیتر ئایان و کەرتی جەلاکوکنی و کەرتەکەی لەگەڵ دەستگیربوونی پارتیە هینە بۆەوە ئاتەوە بەرچاو ئەمە نەشە ڕوو پێکەدان هەبوو لە واقع. تۆ بەشداری چەند کردوانە گەڕاوەوە کرد لە ڕاستیا من لە ئەوەڵی ڕۆژ و بەداخەوە ئەوەی شتەقەوە لە حاڵ تەجروباتەکانم لێەوە دەست پێکرا کرد. یەکەم تەقا بەڵێ یەکەم تەقی کە هەبوو کە فیشەکەم تەقال لەو حاڵەتانە بوو کە من ئیتر پێشببی کۆمەڵە بوو بەرحاڵ بەڕاستی و شتەیە بڵێم من لە تاریخی سیاسی خۆمان کە چوومەتە دەرەوە تا ئەو کاتێک کە هەوەکو فکر و قەنەعاتە بوو خۆم وەکو ژیتی نەعلاسی نەمەبینی و نەمەزانی یعنی لەڕووی ئەفکاری سیاسی ئۆشتانەوە متعلق بوو بۆی کەمە کەسێکم کۆمەڵە بوو لەسەر وەساغەوە و لە کەت کۆمەڵی تر بەشێک بوو لە یەکێتی ڕاستەکەی بڵێ من باسی تاریخێکەکەم لە حال لەو سەردەما هەتا باڵانسی کۆمەڵە بەمانە ڕێکخراوی نفوزەکە شیشتێکی کە بوو لە واقع ئیترەوەی کە هەمووی بەیەشێتی و بەقەڵۆڵە شۆرمەڵە دروست بوو کۆمەڵشتی کە دروست بوو کۆمەڵە حرەکاتی بزوتنەوەی کردما بە شوێنی خۆی بەڵام ئەمێ ئەو بڵێم لە واقع ئێمە وا پەروەردەکرا بوو یعنی شێتی و کۆمەڵە و ئەو شتانە بە ڕۆحیەتی پەروەردەکرا بوو تەمە من لای پاتی شەروا بوو یەکتەرەفە نەبوو قەزێکە یعنی گرنگ بوو کە شەرعیەت بێ بەو جەنگە بەڵام ئینسان بەڵام من بۆ خۆم بە تەجروبەی خۆم کە چوومە ناو واقعەکەوە پرسیاری زۆر گەورەم بۆ دروست بوو هەرو شتێک کە چەند لەحزەیە لەوم پێش پێم و تی باسم کردم من هەموو ڕۆژێ پرسیارمە کرد لە خۆم ئەمە چییە چه دواخێکە یعنی چی مەسەلەن من هەتا بەرکەوتەی هەبوو لەگەڵ برای خۆمە برایەکەم پارتی بوو لۆ سەردەم باشە لە شارە زورا شەڕێ هەبوو ئەو بۆ بەرەبوون بەمبەرەوە ئەمە چی پێڵێن ئەمە چ شتێکە مەسن تۆ لە ناو خێزانێکی شای کە هێشتا بەرحاڵ ئەمەتر براکوژی حەقیقی بوو ئەمەیتر ئەوەی کە تۆڵی و کۆڵی براکوژی حەقی بەڕاستی من لە مەتقەی ناوگردانە براکەم پارتی بۆ ئەو سەردەم برینار بوو منی بە برادرێکە وشیاری ناوبوو کە وشار کوڕی زۆر عەزیزە بەرحاڵ قەت مەسەلە فیکرەکان ئێمە ئەوە نەهین نەکردووە تەرە نەکردووە کە لێکتن ئەگەرابین جا هەرو کاتە من دەبیر مشتێک کە ئەو برینار بوو من زۆر نیگەرانی بووم بە برادر و خەڵکی مەنتیقە وڵاتیەکان وتم ئەگەر بینیتان پێی بڵێ فلانە کەسی برات بڕاتەوە خۆی نیا بە کوشت و بەرحاڵ ئەمانە ئەوە ناهێن و ئەم حیزب وەفای بۆ کەس نییە و ئەمە پارتی و ئیتە ئەو تەسەور و ئەدەبیاتی ئەوی زۆر ئاسڵانە و زۆر ئارام وتبی ئەڕۆ بۆ جارێ بابنیش قاسێکی ئەو برینارکەم ئیزا ئەڕۆمەوە یعنی سەیری کە ئینسان لە لای کۆمە کۆمیدیە لایەک و تەناژدیشی گەورەیە ئەوە چی ئەو حاڵەتەی کە تۆ مەسەلەن وار لێ ئەکا زۆر بەسەبەلات و ئاسایی بێ ئەم جەنگە تا ئەو حەدەیە بچێت کە شەرعیەت بدەی بەوەی کە بارحام لەگەڵ براکی خۆبار جەنگەکەم ئەوە بە شوێنی خۆی یعنی ئێمە وا تەسەورمانە کرد وا لە ڕوانگەی ئەوانەی لە کۆمەڵا بووی پێمان وا بوو ئەوە جەنجێکە شەڕێکە کە بنەمایەکی تەڵەقی هەیە چینایەتی هەیە لە هەرحاڵەمانە هێزێکی متەخەلیفی بۆژوازی و خێر هێزێکی خێڵەکی و هێزێکی دواکەوتوین و پس تۆ ئەگەر کەسی ڕادیکاڵ و چەپ و سوسیالیسی ئەبێ لە سوگی ئەم تێگەشتنە چینایەتیەوە شەرعیەت بەی بەسڕینەوەی فیزیکی بەرابەرەکەت کە لە ڕاستیە کە ئینسان لەم بوارە کە قوڵە بێتەوە باسی ئەو دنیا بینە چینایەتیەکە هیچ خەبەری نییە لەوەی کە تۆ بە حاڵخەریکی جەنگی ناوخۆ و کوشتنی براکەت و عەزیزەکەت و جەفەی بەرابەر دوورۆجە بەڕاستی سەیرە توانێت ئینسان کوێر بکە ئەمە وەختێک کە لە تەمەنی سیادە بۆ دەست نابێ بڵێ من ئەمەی کوژم هەر کوڕی فەقیرێکە کەسە لەم بەتابەت دەبێت لە تەمەنی گەنجیە یان با بڵێن تۆزێ ئەولاتر بڵێم هەرزەکاریە ئەگەر من ئەو سەردەمی خۆم ناو نەنێم هەرزەکاری بەشێکی وەیە بلوغی سیاسیم هەستم کرد زۆر چوو بەداخەوە چوو ناو مەسایلی سیاسیەوە و ئەوە دەرفەت بوو بۆ ئەوەی کە من هەم بخوێنمەوە من تقریبا لە مەسایلی 15 ساڵ و 16 ساڵی تر چوومە ناو مەسایلی فەزای سیاسیەوە کەبووی بە پێشمەرگە کەبووم بە پێشمەرگە و کاتە من تقریبا ساڵی 90 ساڵ 90 ساڵ بووم هێشتا نەگەشتم و پێم نەنابوو بیست لە هەر حاڵە یعنی ئەوە وەکو کەنجێک تۆ تەماشای خۆتەکەی یا تەجروبە و ئەزمموی تۆ چییە سەرەتاش یەکجا بنەڕەتیە یعنی شتێکە کە کۆکردنەوەی ئەو حاڵەتە
قورسە کە تۆ ناوی لێ بنی کەسێک لەسەر پێی خۆی ڕاوەساوە لە دنیا بینی هێوەتی ئەگا لەوەی کە خوێندوێتەوە لەوەی کە ئیشی تیاکە و لەوەی کە قەناعەتی پیاکە چونکە ئەم قڵشتە گەورەی کە لە ناو ئەم هێزایە ڕۆژ بە ڕۆژ جیاوازیەکانت پێڵێ و ڕۆژ بە ڕۆژ پێتەڵێ ئەلێ تۆ شوێنەکەت غەڵەتە یا خۆت غەڵەتی کامیانە خۆت تەکلیفی خۆ ساخێرەوە بارحاڵ کاک بادین تۆ وڵا ئەوش بۆ بگەڕەوەی کە ئەوەی کاک فازل کاک چێ فازل بەشارەتی کاک فازل بەڵێ لە ڕاستیامە تقریبا من پێم وابێ ساڵی پێم وانە ناڵم پێم وابێ ساڵی 82 بوو ئەو کات من لە ئەو دۆڵی باپێن زەڵم و کۆکنی ئەو منتیقانە زیاتر لەگەڵ ئەو برادرانەی کەتی کاکە زۆرا کوکنیا پێشڕۆکە بووم تر بەرحاڵ ماوەی هەژنۆما بوو کە من نەچوومە بۆ هەڵەبجە دوا جاری تر مۆڵاتم وەرگرت لە کاکزەلار کە بچمەوە سەرکی هەڵەبجە بم و بە هەر حاڵ هێنەکەی ماجراکەی تۆزی درێژابووی کە پۆینتەکەی کاکوازیلە کاکوازیل و کاتە خەزم و کەسوکاری هەبوو لە بەشارەت دیەکەوە بزەم نزی هەڵەبجە نزیکی لە بینی با بڵێن نزیک خیاڵی حەمە و سیروان و لەو بینایە لە هەر حاڵ دوێ لێ جاران من مەغریبێ درەنگ وەختێ خۆم گایەنە مزگەوتی بەشارەت و لەوێ هێشتا نەچوومە ناولادی کومە بەسم نەبوو کە بچمە ناولادی تۆ بەتەنیا بوویت من بەتەنیا بووم بڵێ ئەشەوە سەر لە کەسوکار بی سەر لە کەسوکار بە بەسیلاحەوە بەڵێ چەکم پێ بوو طبعا پێشمەرگەوە ئاسانە چوونەوە هەڵبجەوە بڵێ ئەبەتابل ئێوەرانە ینی چۆن دەڵێ فەزایەکی زۆر ئەوە هەبوو کە حکومەت ئەو کۆنترۆل و بەتابێ شەڕی ئێران و عێراق خۆشتانە وەلاغێکی تازەی هێنا بوو پێشەوە لە ئێواران و لە شەوانە ئیتر هەندێک منتقەی هەڵەبجە بوو بەڕاستی تو هەر شەیە بڕۆژ تا زۆر بێشەوەکان هێز پێشبەگەی لێ بوو باشە ناوچی ئازاد کراوە بڵێ وەکو بەشەوە تقریبا چۆن دەڵێ بار حافەزایکی زۆر ئاواڵەوک ئەوەی هەبوو کە ڕۆشتیم لە مزگەوتەکە بووم هێشتا دەبوو چای بشۆم و بارحاڵ دوای بەحسابی خۆم بۆ ئەوەی کە وەک شتێک کەسێگە من یا خەڵکی من ببینێ و بیناسیێ جێپی من هەڵ نەگری یا نەزانم من بەشو من تۆزە لێ خۆم مەشغوڵ کرد ئەوەنم نەزانیتر لەگەڵ کاتیشە وەختە وەردەوەردە تاریکە بێ جێبێ کات حەزەرم وەرگرت لە جێبەکە حەزەرم وەرگرت ترچوومە دیوی دەروی مزگەوتەکە گۆشەیەکە بوو کە سێ چوار گوڵۆ بابلم لە پێشەوەی من بوون ئەو قاعدەتەن وەختە کە شوێنێکە گوڵۆپی لە تەنیشتابێ لە پشتەوەی نابیندێ تاریکە بێ لە هەر حاڵ بەڵام تۆ بە حکمەوەی ئەو شوێنەی تر بۆعدی ڕۆشنایەکە سەنە ئەوەنە ئەیبینی سیارە هات خەوی کردو خاوی کردەوە ئیتر تا و کاتێک کە دووسێ کەس دابەسی چەکدار ئیتر من چاوەڕوانی ئەومەکە بارحاڵ هێشتا لەسەرەوە دڵنیارە بوون چەکدارن پێشبەرگەن جاشن چین ئەمە دووسێ کەسە هاتن لێرە و چاومە ژێڕا بووی کە بزانم ئەگە پێشمەهێشتی ئایا ناسمەوە ڕاستیا هیچێکی ئەوان نەبوو هێمای ئەوە بێ نیشانەی ئەوە بێ دەنگ و ڕێنجی ئەوە بێ کە کەسیا بناسمەوە بەس کە ئەوان نزیکترە بوونەوە لەو مەسیری کۆڵانەکە و کە بێنناوەوە کەسێک لە برادرێکی خەڵکی ئاوایی هات قسەیەکی کرد با بڵێم تۆنی دەنگەکەی بەو شێوی کە بڵێ باوانم ئەو بۆ لای عەزیزەکانی کەسوکاری خۆت هاتیەوە تۆ ئیتر لەم تاریکیە خۆت دانا بوو تەقە بکەی یان طبعا من چەکم پێ بوو میلم هێنا بۆ لە هەر حاڵە ینی بە تایبەتی کە دۆخەکەم بینی ئەو وتی فازلجان ئیتر تێگەشتم ئەمە فازلی ئەم منتیقە خۆیەتی کە پارتیە ئێمە فازلیشکەمان یاچێتی هەبوو لە هەر حاڵ بەڵام ئەو ڕەبتی بۆ لادەیەوە نەبوو ینی دوو حالەت و دووڕیانێکی زۆر سەیر و قورس و عەجیب و غەریب بوو بۆ من لەلایەکەوە ئەوەی کە ئاسانتریشەدە و بدەست ڕێژێکی لێ بکەیت و هەرسێ چاوخێ لەوێنە وەلەلایەکی شۆ ئەو سەردەمانە بوو کە مەسەلەن شەڕی پارتی و یەکێتی زۆر شەرعیەت پێدرا بوو گەرم بوو لە واقعە بەڵام ئەو شتەی کە ئەوتی فازلجان بوو یەک لەحزە خسمی ئەو ڕابردوو ناڕەزایەتی و ئەترازی کە خۆم هەم بوو ئەم شەڕ لە پێناوی چییە براکەم بۆچی ئەکرێ مەسەلەن لەگەڵ منە ئەمە جەدەری بێ بڵێ بێ منش قاچێکی ئەوبری ناکەم اینجا ئاشۆ ئەڕۆم ئەو پرسیانانە ئەوەنەی کە ئەو لەحزە سەرکەساتە چۆن دەڵێت تەکانت پێدا من دەسم لەسەر ماشەی تفەنگەکە بوو تەقی لێ بکەم یا تەقی لێ نەکەم لەوانەیە بە هەر حاڵ ئەم شتێکی سێڵم گە ڕۆژێکی لەو برادرانە خۆیان گویان لێبێ
ئەڵێن بە هەر حاڵکەواتە ئەوان قەرزاری منن لەوەی کە 40 ساڵەوە پێش ئەو باشەی پەنجەم پیانە لاوە کە لە ڕاستیە ئەکرێ لەو سەردەما ئەمڕۆ داوت دەیان و سەدان کەس گوێتن بوونە قوربانی زۆری وا ڕوویدا زۆری واڕوویدا بەبی ئەوەی کە هیچ ڕەبتێکی بە شۆڕش و شۆڕژێڕەتی و خەبات و سیاست و شتێکی شۆڕ بێت دوو هێز بوون هاوکێشەیەکە بووی لەگەی لیانە سراعکە بۆ لە بینیانە بە خەڵکی کوڕانە ئەو خەڵکی ئەو کەسانیانە بەکوشتە کە ئەوتی فازل یەکسە من جیهاتۆ بۆ لای ئەزیزانی خۆت و کەس و کاری خۆت ڕاستڵەچینی لە من دروست بوو لەوەی کە ئێباشە منیش ساڕۆم و پلاداک و باوکم ئەو تەقاکەم لە من یا من تەقاکەم لەو قومەعلوم نییە 100% کە من تەقی لەکەم ئەو دەرسم توجاری وایە لە شەڕا بارحاڵ دەزڕێژێکە بێت دەزڕێژەکە ئاڕاستەکەی تۆ نیە بەڵام تۆ لە شوێن وزای و شوێنەکەی بارحە بەر تۆکەی من ڕاستیە ئەوەن ڕای نەسڵەکانم بۆەوەی کە تەقی نەکەم بەڵام هەر ئەوەی کە ئەو بۆ تۆنی دەنگەوە بۆ حەزینیەوە بۆ باوەش پیاکرد نەبوو من خۆم لە باوەشی کەسی کابینیەوە بۆیە ئیتر بەڕاستی بۆ من ڕاستڵچینێکی زە گەورە بوو چ بکەم چۆن ئەم کارە بکەم چۆن پشمە پشتیوی تەقەلم کەسە بکەم بۆیە چەلوشتانی کە بڵێم لەوانەیە بڵێم کارێکی یەکجار باش لەو مەختا تاریخیا وەکو باری هەم سیاسەکەی پێشەمو شتێەوە قەناعەتی خۆم وەکوی کە دەستم لە خوێنی هەوڵاتیەکان نەبوو کە هەزار فکری لەگەڵ من جیاوازە بەڵام من لەسەر شتێ بە چەکس فکری خۆمی لەگەڵ تەسفی حساب بکەم نەتکوشتن و ڕۆشتی نەشکوشم و ڕۆشن و ئەوان بە منیان نەزانین بار هەڵ دوای ئەوە ڕەنگە بیسبێتیانەوە کە من لەو ڕۆژانە ئەوستر دەمانە لێ بوو ئەلبەتە دوای ئەوە بارحاڵ لە ڕاستیە سراعی بینی پارتی ویشتی ئەوە بوو بە دەسمایە کە زۆر جاری وە هەبوو برادران ئەزێتی منیانە من هەتا کتێبەکەم بڵاو کردەوە بۆ تۆ ئەمەد باس کردەوە دوایی لای برادران ناخۆی شتەکە ئاوا بوو تەبان لە ناو پێش بکاتێت تو باسی ڕووداوەکە ئەەکەی چۆن ڕۆشیتەوە چی نەڕۆشیتەوە من بەبی ئەوەی کە بیرم لای ئەوە بێکە کەسێک ڕەنگە ئەمە بۆکو لاوازی تۆ ببینێتەوە یا بە قوتی تۆ ببینێتەوە کۆی کاڵی تۆ من لە فلان ڕۆژ شوێنەوە ڕۆشم وڵا ئەو برادرانی پارتیشم لێ ببینیوە بەڵام ئەو چونکە لە فەزایەکی کایە ینی پرسیارێکی گەورەیە چۆن ئەوانە بینی و تەقی نەکرد من ئێستا خۆ چند ساڵی بەسەرا چووەم 2 ساڵەوە پێش کە کتێبەکەم دەرکرد 3-4 کەس لەو کەسانی کە زۆری شتێکیەوە بۆ حاڵ هێشتا لەو خوێن و لەو عەقڵ و فەرهەنگی ئاژین کە لار حەڵکە منیان بە سوعبەت و بەڕاستی بە منیان نەوت حەگە دەستی خۆش دەبێ بۆ کارێک کردی بۆ ناکە پەنجەی پیا بنی یعنی ئەم سراعە سیاسیە تا ئەو شوێنە ڕۆشتە هێشتا ئەوەی کە تاریخێکی 30 ساڵەوە پێشە بوو ڕەنگە کارە بکرایانە ئەو لای خۆی لە دڵی خۆیان تەئەسوفە کە بۆچی تۆ نەتکردووە و من پێم وایە ئەمە بەرهەمی سیاسی حزابی کوردیە کە بە جۆرێ شۆڕ بۆتەوە بۆ جۆرێک بارحاڵ ڕیشەی داکوتاوە لە هینا ئاساییە کوشتنی خەڵکێک هاوڵاتیە پێشمەرگەیەک هاوسەنگەری هاوخەباتی تۆ یا ڕقیبێکی سیاسی بە چەک حالکردنی قەزیە لەگەڵ یا ئاشێکی ئاساییە لە کاتێکا مێژووکە ڕووی بەڵام لە هەر حاڵە لەوانەیە بۆ من ئەمانە هەمووی ئەو نقطە گەلە بوو بێتن لە هەر حاڵ زۆر منی بردە ناخۆم کە فاسیلە بگرم لەسەرەوەی کە چی شۆڕشە و چی شۆڕژێڕیە چی شۆڕش و چی شۆڕش نییە باشە کاک بادین تۆ ئیتر بەم ناومێدی و بەم مەلملانەیە کە لە ناو خۆتا هەتا بەم ناکۆچیانێ کە لە هەناوی خۆتا هەت بوو بۆ کاری ڕێخستن لەگەڵ کاک ماجید یانەوە ناو شاری هەڵابجە هەر لە ماڵی ئەوانیش بوونەوە بزان بەڵێ خۆتان شار بۆ بەڵێ چەندمانەوە لێیە کە جیران ئیخباری بوو ڕێکەوت بوو کەسان زانیان ئێوە لەو ماڵان بەڵێ کاکسانم دووشت یەکەم لەسەر ئەو سەردەمی کە من لە کاری ڕێخستن مەکەم لە هەر حاڵ تین و تاوی کاری ڕێخستن و عشقیتە کاری تەنزیمات و ڕێخستن و ئەو سراعی لەگەڵ خۆمە هەڵم گرتە بوو هەزەکەم لەسەر وەڵاستم لە ڕاستیە هەموو ئەو شتانەوە ئەبینیەوە واتێ گەشتم دێمە پرۆسەیەکە کە ئەو شتێکە لە دەرەوە مەسەرەن خەڵگان و دەست و پەنجەسپی دەست و پێسپی یا بارحاڵ ئەوە کادی ئەسکەریە کادی سەربازیە کادی سیاسیە لە هەر حاڵ زۆر شت هەبوو کەریمە بوو بەڵام دنیای تاقیل و سوکاتی پێ لە پشتەوە هەبوو لە واقع تۆ بۆی کە خۆت نەخیتە بەردەم شاڵاوی ئەو تاقیل و سوکاتیە ئەوایە کۆس کەسێکی سەربازیش دەرکەوتی تایە تۆ باسی ئەو جیاوازیە شەکەی کاکبارین قسەکەش پێ بڕم بەڵێ ئەوەی کە تۆ لە ڕێخستنەوە بڕۆیتە ناو پێشمەرگە یان هەندێک خەڵک هەبوون
کاری سەربازیانە کرد لە ناو شارە بەڵێ ڕاستە خۆ سەر بە مەسئولێکی عسکەری بوون لە دەرەوە بەڵێ ئەمانە ڕێخستن نەبوون لە شکل و فۆرمی خۆیانە ئەوان یان تاریخێکە بوو بە هاوان کاری ڕێخستنیانە کرد بەڵام شێوازی کارکردنی ڕێخسەکەیان جیاواز بوو ئێمە شتێکی تەنزیمات و پەیکەرێکی لە ناو شارە ئەڵێ بارحاڵکاری ڕێخساوی ڕێکخراوی خۆم لێرەکەم تو پێویست ناکە مەسئولی عسکەریەکە چییە مەسئولی علاقات چییە چوزانم فەرماندە کەس چیە لە عقل زۆریش خەریکی تیۆری و خوێندنەوە و ئەم شتانە بوون بەشێ لە حاڵەتەکەمان لە تەنزیماتی ناو شارە تاپان ئەو شتانە بوو کە خۆتی پێپەروەردەکەی بەس لە فەزا گشتەکەیە دایمە ئەوەی کە عسکەریە و دەزۆشێن و ئەوە مەرخوبتر بوو طبعاً وایە ئاخە من بووی ئەڵێم تۆ لەبەر ئەوەی کە نەکەویتە بەرسوکایەتی شاڵاوی ئەو هێرشەی کە دەتکرێتە سەر ئەمە دەست و پێسووی ئەمە کتێب خوێنەوەی ئەمە کرمی کتێبە ئەنوا مەسەلاحاتیان دامەزرات بوو لەسەر دەما تۆ بێشتێکی کە بکەی بارحال مقاومەتکەی لە بەرابەر بۆ شتا بۆیە ئەبێ من ڕۆژانی یەکەم و هەفتە و مانگی یەکەم و دووەم و سێم ئەو بۆ خۆم دانابوو دا ئەوەنە قورس بێ ئەبێ من ئیدارە بکەم ئەبێ من تەحمل بکەم ئەبێ من سراکەم ئەبێ من خۆم ئیسپات کەم کە من شم بەڵام ئەمە بەشێکی لەگەڵ مەعاناتێک و لەگەڵ وێنەگەل و لەگەڵ واقعگەرێکی زۆر هەموار و زۆر تەندروست و زۆر دوور لە کەسایەتی خودی خۆتەوە هەیە بەس تۆ ئەڕۆی لەگەڵ دۆخەکە بە خاطر کە ئومێدێکت پێ هەیە هێشتا ئەو سەردەمی کە تا ئێستا باسێکی ئومێد و ناومێدی من ناومێد نەبووم بەرابەر بە ئافکار و ئاڕا و قەناعەتی خۆم بەڵام من ناومێد خەریک بوو ئیتر لەو سەردەما چرکەی ئەوە ئەهات یان بۆن و بەرامی ئەوەمە کرد ئەوەی کە ئێمە خوێندومانێتەوە ئەوەی کە ئێمە بیری لێکەین و ئەوەی کە ئێمە لە ڕووی ڕوانگەی سیاسی خۆمانەوەکو کەسی چۆن سوسیالیست و چەپ چۆن بیر لە دنیاکەینەوە و کەسی مارکسی چۆن بیر لە دنیاکەین و ئەمەی لەم فەزایە هەیە دنیا زۆر جیاوازە ئەوە نییە کە لە واقع ئەوە نییە لە واقع هەیە بەڵام تۆ کەویتە بەردەم ئەوەی کەیتر ئەڵێ ئەو کاتە ئەیانی چوو بۆ پێشمەگاتی جا لە پێشمەگاتی لە پشتیەوە کە خۆی تەسلیمە کرد و یەکەزار تەرمەلۆژیە بوو ڕووخا هەرسی هێنا بارحاڵ تەسلیم بوو بە جاشۆرکە یعنی مانە تۆ لە ناو ینی عیبێکی گەورە بوو عیبێکی گەورە بوو یعنی شتێکی قورس بوو زۆر قورس بوو بە تایبەتێتر مەسەلەن گەزێکی وەکو منیش ئیدعایەکەمە بوو شان و کار بووم خوێنەوار بووم لە هەر حاڵە ناسراو بووم لە شارەکە یعنی ئەمانە بۆ من چەند بەرابەر قورسرە بوو ئەو باڵانسە هێشتا پێم گرنگ بوو کە لە ناو شار و لە ناو شۆڕشا با بڵێن دەرەوە بێنمەوە بەڵام نەکەومە بەرش حاڵاوی ئەو تاقیر و سوکاتی من ئێمە لەو شارا لە بیرمە چەندین کەسی جوان هاتنەوە بە شار و تەحمولیان ناکرد لە بە هەرچی شتێ بێ ڕەنگە بارحاڵ بە تەجروبەی ئەو توانی بێتی شەڕ لەگەڵ ئەو باری دۆخا شەژماکە من سوزانم 2 ساڵ بیکەم 3 ساڵ بیکەم یا هەرچی شتێ بوو بەڵام ئەو هیچ ساوانێکی نەکردووە لەوەی کە تەحملی ئەو باری دۆخە ناکە بەس لە ناو ئەدەبیاتی سیاسیە حتا ئەم شەیە وترا مەسەن سەرکردەکانی ئەو سەردەما ئەمە یەشێ لە سادەترین شت لە ناو سەرکردەکانیە فڵانە کەس تڕۆ بوو سرانە کەس ترسنۆ بوو تەسلیم بوو ڕۆژ هەرسی هێنا تۆ لەگەڵ ئەم مەقاومات و مکەونەتە ناتۆرە و شتان ئەدەبیاتە هندی دەجوید ئەوی نەکە ئاسی هینە ئاسیی ئاساییە لە قیاداتی ئەمە حساب و کەسایەتیان نالەواقع بوویە بینەوە سەر ئەو دیویکە لە هەرحاڵکە من کاری تەنزیماتمە کرد ئەو سەردەم دووشت لەو ڕۆژا ڕوویە لە ڕاستیە تاریخەکەی پێم وایە 30 بۆ 31 مانگی 3 بوو کە سادفێکیان لەگەڵ یادی حزبی شوعی دامزانی حزبی شوعی هینە بێ بەراورد دەکرێت ڕووداوێکی کە هەبوو ئێمە تا نەگیران نەمازانی ئەو شەوەی کە ئێمە هاتیینە ناو شارەوە ئەو شەوە لە شارە زوور ئازارێکی کە هەسکوێشێتی شەڕیان بوو فەرماندەیەکێتی ناوی یادی بخێت کاک لەتیف بوو ئەو لەگەڵ لە شەڕێکە لە شارە زوو برینار بوو بە بریناری هەر ئەو ئێوارە ئەو ڕۆژە هێنانە بۆ هەڵەجە لە هەڵەجە یەکێتی بوو بەڵێ ئێمە ئاگامە لەم قەزەیە نەبوو و ئەو شەوە کە چوینە ناو شاری شەوە ئێمە هەندێک لە برادرای حزبی شوعیمان بینی کە شتیان هەڵەواسی ئەوانە بەڵام هێشتا بەڕاستی ئێرانی سنەیەڵی دوو قەرانەکە نەکەوتوە دەستمان نەمازانی ئەمانە چین خەریکی چی هەڵەواسنیانە دوای ئەوە زانیمان با بەوە تاریخەکەیەتی بارهەوا خەریکی ئیشی خۆیان و کاری تەنزیماتەوە شتانەکەن بۆیە ئەم دووشتە پێکەوە ڕەبتی هەبوو بەڵام یەکیشیان بۆ ئێمە ئەو بۆ من لەگە کاک مازویدا ئەو حاڵەتە بوو کە پرسیارێکی زۆر گەورە بوو چونکە لە پرسیاری یەکەم سەعاتی گرتمانە ئەم شتەیە بەردەوام ئەپرسیارایەوە قسە لەسەرکرا لەتیف لە شوێیە
چەکەکانتان لە شوێ داناوە لە ماڵی شێت حقیقان لەسەر لەتیفەکرێت تا لە ناو تااقاتەکە ئەمە زانیمان کە لەتیف مەبەسیان کاگلەتیف حەمەد ئاسابیرەوە ئەو بارحاڵ برینارە بە بریناری هاتجان لەتیفیکە حەمەد ئاسابیر ئەشێ لە ئەمریکەتەکانی مەتقی هەڵەبجە بە خەڵکی هەڵەبجە بە خۆی تەسەوریانەوە بوو کە لەگەڵ ئێوەیە بەڵێ تەسەوریانە ئەو لەگەڵ دووسێ کەسی کا هات بۆ ناو شارەوە یعنی بۆ ئەوانە گەڕان بۆ ئەوان گەڕان یعنی بە معلوماتی شەوە بەڕاستی لە ئەو شوێنە و کۆڵان و بەرتقی کە ئەوان ئەو شەوە ئەو ئێواری هاتەبوون ئێمان هەر لەو ماڵ ئێشە لەو ماڵانە دەستگیر کرد حزبی شیعیش هەر لەو منتیقەیە حزبی شیعی لە منتقەیەکی کە پێڵێن بارحەڵ لە خەڵبجەکان ناسن لە منتقەیەکە کە چاخانەی خاڵەمان پێوت ئەو کۆڵانی کە وان ئاسرا بوو بە کۆڵانی دکتۆرێ برادێکمان هەبوو لەوێ خاڵکی دکتۆر هین بوو لە جووەکان بوو هات بوو هەڵەبجە ما بوو بۆ لە هەر حاڵ یاقوب لەو کۆڵانە ئێمە سوتفەی ئەوانمان کرد لە واقع ئێوە چەکمان پێ نەبوو بەس بەر حاڵی تر ئەم شەوە هەم ئەم بریندارە هاتوتە ناو هەڵەبجەوە هەم حزبی شیعی بەیاننامەی هەڵواسیوە بەڵێ ئێوەش لە ماڵێکە خۆتان شارۆتەوە بەڵێ هاتن بۆوان بگەڕێن ئێوە تێکەوتن طبعا ئیخباری نەبوو نا ئیخباری نەبوو لەسەر ئێمە ئیخباری بوو لەسەر ئەوەی کە کاگلەتیف لەم ماڵانایە بەڵام ئەوەی حاڵەتەکەی شپەرسەر کرد ئەو ماڵی کە ئێمە لابووی کە ماڵی کاگمەجید بوو خوشک و براکانی زۆر ترسیان لە حاڵەتەکە هەبوو چونکە ڕۆژ بووی تر ئێمەکە هین کرد یعنی مەسەلەن مناڵشیان بەتابەکە لە هەمویان بسووکتر بوو لە دقەیەکە 20 جار لە سووە ڕایەکە لە دەرەوە هاتە ژوورۆ تا لە پڕگەوان هێزەکە نەهاتنەدەوە یعنی بوو وەزجێگەی سەرنجەکە مناڵە ڕائکاتە ژوورۆ بە هاوارەوە وەختێک کە ئەوان هاتە نزیک ماڵەکە و بارحەڵ ئەوەی کاڵی شین و ڕۆڕۆ ینی گەرانی و گریانەکەی داژی کاگمازیت و فەزای پشێوی ناوماڵەکە لە دیوی دەرەوە زۆر ڕاحەدە بیسرا چونکە ئەمە سەرجادەکە بوو ئەمەش یەک دیواری فەرق و دەرگاش هەر بە سوتفە ئێمە بارحەڵ بە حسابی کاگلەتیف دۆزیەوە بەڵام هەر بەوەی کە ئەوان مشەوەش بوون چاشەکانی هێنا سەریەوە ینی ئەوە بووەوە شتێک کە بارحاڵ چۆن دەڵێ بووە جێگەی سەرنج لە حاڵتەکە لە ڕاستیان وەختی جاشەکانی شاتن خۆ زیاتر لە 20 ساعتی پێچوو چونکەوان واهێنرا بوو کە بارحاڵ کە چەکمان پێ و خەڵکی لە ماڵایە لە حەچەک و چەکداری و هەتا معلومات و زانیارەکان ئەوان لە تیڤۆی کای کاگلەتیف کەسێکی زۆر جەسوور و ئازا بوو بەڕاستی ینی دیار بوو لە منتەقەکە ئاسان نەبوو ئەگەر بێت و چەکی پێ بێت و لە تیف و ئەوە نەژبن بارحاڵ شەڕی خۆیە کردو بارحاڵ ئاسان نەبوو بووی زۆری پێسوو تا ئەو کاتی کە هەتا وێرایان بێنە ناو ماڵەکەەوە بەزەوە سیلاحتان پێنەوە ئێمە سیلاحمان پێ نەبوو اینجا ئەوان هاتن خوشک و براکانی کاگمازیدان پێشینەوە پێش قویان خست و هێنان لە ژوورۆ بارحەڵکە بزوڵێنەوە ئەمانە کوژی لەگەڵتانە ینی وەکو چۆن دەڵێ ئەمە لە زمنی ئەوایە کە ئێوە زوزوڵێنەوەیەتی تا ئەو کاتەش تا تاقیقاتی یەکەم ڕۆژی کە تاقاتیان لەگەڵ ئێمایەک و پرسیاریان ئەوە بوو پێمان بڵێن کاگلەتیفتان لەکوێ لەتیف لە سوماڵەکە ئێوە پێکەوە هاتوونەتەوە بارحاڵ دوێنێ ئێوارە ئەزانین 4 کەسان هاتووە ئێوە ئەمە دوانتانە دوانەکەی کە لەتیف و کەسێکی کەیە کوێ لە شوێن لە چ ماڵەکە ئەو خۆتان چەکانتان لە شوێداناوە ئەمە مازراکە بوو لە واقع ئەمە یۆشیان گرت هەر کورد بوون تەمان جاش طبعاً بارحاڵ ئەتوانم بڵێم تقریباً بە شێوەیەکی گشتی هەموو سەرۆزاشەکانی مەتقەی هەڵەبجە بوو لەگەڵەوە شا بارحاڵ ئەسکەر و سەربازێکی زۆری شات بوو هێزێکی زۆر هات بوو لە ڕاستیاوەی کاڵم کاگلەتیف ینی خۆی ئەگەر ئەو خۆ ئامادەکردنی ئەوان لەتیف ئەگەر دووسێ کەسیش وایە ئەوەندە کەسێکی زبردەست و بە ئەزمون و بە تەجروبە بوو کە قەزەی دروستە کرد و ئەوەش ئازانی ئەگەر لەتیف کەوێتە شەڕەوە ئاسان نەچەک ئەکرێ نە چەکی لێ ئەسەرێ نە ڕادەکە ئاسان شەڕی خۆی تا ئاخی فرسەتەکە لە حاڵە جەبووی بارحاڵ کە وەختێک ئێمە تاقاتیشان لەگەڵاکەین یەشێ لە شتەکان هەر ئەو تەجیزە بوو لەسەر کوالەتیف لەکوێ لە سوماڵەکە چ کاتان لەکوێ بارحاڵتاتانەوە لە سوماڵیشکایە باست کرد کە ئەوە بەنە ئەمنی هەڵەبجە لەوێ لێدانێکی سەرەتایی باست کردو لە کتێبەکە چیان لێکردن لە ئەمنی هەڵەبجە بەڵام لە ئەمنی هەڵەبجە نامنەوە ئێوە یەکسەرەتان من بۆ هەیئەی کەرکووک بەڵێ ئەی بوو ئەبوو ئەمنی سلێمانی نەبوون تەمەن ئێستا ئەو کاتە تێگەشتمان نەبوو مەسەلا هەتا نەمانەزانی بۆ کوێمانە برد یەکەم بە شتێ پژڕاستکەمەوە
کاک سەلام چونکە قەناعەتم پێ هەیە ئەشکەزە و زیندان یەک شتی تایبەتە سعاتی یەکەم محکەم ڕاوەسایی محکەمەت دەکە یعنی سایکۆلۆژیەن تو خۆت ئەبینیتەوە ئەناسیتەوە ڕاستە ئێمە یەک شەو لە هەڵەبجە ماینەوە بەڵام لەو تاریخی شکنجە یەکێ لە مەقطع هەرە سەختەکانی ژیانی من بوو ئەوەی کاڵێ شیو تاڵیان کردینەوە یعنی مەسەلەن تازیبی چەند خۆشیان نەکرد 2 ساعت 3 ساعتەوەی کە لە بیرم بێ بە 4 کەسەوە بەڵام من دوای ئەوە جەسەدیەن توانای ئەوەم نەبوو دەمەتر بڕۆم بۆ توالێت یعنی ئەمەندە بە چێر بەڵای بیان بە شێر قاچمە من تەنیا لەسەر قاپی قاچ ئەم توانی تۆزێک بە چەند دەقەجارە هەنگایە بنێم لەبەرت حەزیبەکەی زۆر واشە نابوو زۆر مەترسیدار بوو یعنی لە دوو دنیای هەرە جیاوازەوە 4 کەس کە ئێ لەگەڵ توە شکنجە دەکا بە پۆستاڵ بە چێبڵ بۆ پەڕی سەراحەتەوە ئەوان بۆیان مهم نییە من لە بیرمێکە لە شتەکان کە لە کتێبەکەشان پێم وایە باسم کردووە شانسێکی کاک ماجیدەوە بوو ئەو بەدەنی زەعیف بوو بوونیەی زەعیف بوو کەمێ لێ یاندا و ئیتر ماجی لە بەچای منە کەوت من وەکو چۆن دەڵێ ڕاستڵەکی مرد یاننا بەس ئیتر ئەو لە زوڵە کەوت یعنی خۆیان چوار بوو ئێماجید بە هەر حاڵکە کەوت دوان خەریکی ئەوەن دوانەکەی کێشاتێ هەر چواران خەریکی من لەو چرکە ساتا شتێکە ئێستش لە بیرمە حاڵەتەکە زۆر سیر بوو بەرامە لە لایەکەوە زۆرم پێخۆش بوو کە ماجید گورایەوە لە لایەکی کەشەوە ئەم فشارە لە باتی 2 تۆ 4 کەس بە پێلەقە و بە پۆستاڵ و بە چێبڵ و بە هەرچی ڕێگە و ڕەوشتێکی خۆی بێ لەگەڵ تا خەریک بێ ئیتر بەو شێوە بوو کە شیوشی تاڵیان کردمەوە کە من هیچ شتێک نەبوو بەسەر ئەڵێک هەوڵمەدام لەسەر سەمت بڕۆم هەوڵمەدا لە هەر ڕێگەیەک نەبوو لەبەر ئەو ڕۆژی یەکەما لە ڕووی جەسەدیەوە ڕاستە ساعتەکانی کەوتم کورت بەڵام لە ڕووی ئەو حاڵەتی کە چیت ترسێک لە توا دروستەکەن و چۆن ڕەگ و ڕیشەت دەرەهێنن ئەو حاڵەتەیە یا لەوێوە ئیتر تۆ ئەکەویتە سەر چوارچێوەی سکەیە کە بەڕاستی مقاومەتکەی کە بە هەر حاڵ بۆ هەموو کەسانی کە لە زیندانە بوون ئەم پرۆسەیە پرۆسێکی ئاسان نییە بەڵام بەو معنایش لە هەر حاڵ کە تۆ ئەکەویتە شوێنێکەوە کە جەسەتت لەگەڵ نوعی تازی بەکارڕائێت یا جەسەت تازی بەکارڕائێت ئیتر تۆ بە هەر حاڵ نوعی لە مقاومەت و ڕاوەسانەوە بابێ بە ئەسڵ بۆ تۆ ئەوەی کە ئێمە لە هەڵەبجەوە بۆ بر بۆ سلێمانی دووشت بۆ کەرکووک بوو بۆ لە سلێمانی نا بۆ کەرکووک لەبەری من لە تاقاتەکە بەتابێت لە کەرکووک شتێکە بەڕاستی تێگەشتم لەوەی کە ئیترم حاڵەتە بۆ من خەتی نهاییە لەبەروی کە من زۆر مقاومەتم کرد کە بڵێم پێشبگەشی سادە بوو هیچ مەسئولیەتێکم نەبوو هیچ کارێکم نەبوو ئەوانەی کە ئێوە ئەیرن تەنزیماتی شار و پەیوەندی و خەڵق و ناو شاری سۆنجێشت و چەند کەسە ناسیت و ئەوانە لای خۆم بڕی بوومەوە کە هیچی ئەسڵ و ئەساسیەوە و باسی چیم لەگەڵاکەن باسی شێەکەن باسی چ تەنزیماتی بکەن ئێوە لەسەر ئەوە گیرابوون کە پێشمەرگەن و هاتوونەتە ناو شار یان لەسەر کە خەبەریان هەبوو دەربارەی ئەوەی کە تۆ پێشتر لە ڕێخستن بووی جا من ئەمەیە قەزێک بەرپرسی خەڵک بوویت و ئەمەیە قەزەکە ینی ئەو شتەی کە ئێمە لە کەرکووک من خۆم لە کەرکووک تێگەشتم ئەمە تەسیە بوو کە من هەرچی هینەکەم کرد لە کەرکووک یانی ئەوەکو قشمەری سەری حاڵەتەکەیانەکەن بابێمە ئەمادەی ئاگاداری هەموو شتێکی ئیتر جارشیان لە تازی بوو سزاکانە لە تازیداردانەکانە هاتن چیان کرد کیان ئێمە تاریخێکی پێ ئەڵێ و وێنەیەکی پیشان بدێ بۆی کە بزانی و دڵنیابی و تەواوی کە ئەم بەحسە کە معلوماتمان لەسەر تو هەیە وێنەیەک بوو ئەو چرکە ساتی کە وێنەکەیان هێنا زانیم چی گرتوێتی وێنەکە لە شووی گیرا هەل لە تەپی سەفا هین تەپە کوڕە ئەوە ڕۆژێ بوو لە ساڵی هەشتا بەڵێ دێشی هەڵەبجەیە ڕۆژێ ئێوارەیەک بوو من کۆبنم بە خەڵکی لادێکا کرد برادرێکی عزیزی خۆم ئەو کاتە تازە هاتووە سەر ناو دەرەوە کاک حەچی مەلا ساڵحمان پێڵن کاتە بە هەڵ ناو شاری شا پێکەوە کارمانە کرد ئەو بەرپرسی کاری ڕێکخراوەی منیش بوو
من حەشیم لە تەنیشت دەستەوە هەیە برادری کەش کە ناوی کاک ڕزگار بوو یادی بەخێر ئەو لەم ساڵانی دوای یا کۆسی دوایی کرد ئەیشم لە دەچەوێت تەنیا کەسێ ئەو ئێوارە ئەو ساعتە ئەو چرکەیە ئەو کاتەیە کە زانیم هینە کامەرانی هێنی پێ کامێری پێ کەسێک و گەنجێکی هەڵەبجەیی و هاتووە بۆێ یعنی ئەمانزانی لەبەر ئەوەی باوشی پەیوەندی هەبوو لەگەڵ دەزاکانی ئینە هەر ئەو کاتێ ئمە کەوتینە گومانی ئەوەی کە ئەم کوڕە ئاسان نەهاتە بۆ شارە زور و بەشەوە بە ئێوارە بمێنێتەوە ئێمە بە پرسیار ئەمە بوو با هەر ئەو کاتە بوو بە پرسیار هەر ئەو کاتە بوو بە پرسیار بەڵام ئەم پرسیارە ئەمەنە بۆ ئێمە تەکان دەر نەبوو کە بچین بە دوای قەزەکان خۆی بگرین یعنی وێڵمان کرد وەکو هەرچی شتێک بارحال ئێمە نەمانەزانی کە ئێمامان کرد و تۆ چوزانی مەسەلەن لە شەشی کارە تاریخیشکە ئەمە بێت بە بەڵایە بە سەرشانیتەوە لە هەڵحاڵ لە هەیئەی کەرکووک ئەو وێنە پیشانی خۆبدایەوە ئەو معلوماتە حتا هەندێشتی کە هەبوو لە تاقاتی لە پرسیینەوەکانە ئەمان ئەیانزانی کە من ئەوەی کە ئەڵێم پێشبگاتی و کەسێکی پێشبگی ئاسایی پێشوەخت ئەیانزانی کە من بابە ئەو کەسە سادەش نیم کە ئەوە خۆم تعریفەکەم و ئەساب لەسەر خۆمەکەم من مەسەرەن باسمەکەم بابە ئێوە تەسەوریوەکەن ئەم جسمە قەڵەوەی من بەعملی ئەو بێ بتوانای ئەوەی هەبێ ئەم هەموو شەر شاخ و کەژوی ئەو ببرێ من نامێ بچم بۆ ئەسکەری بە هەر حاڵ کەسێکم هاتوومەتە دەرەوە و خۆمە پارێزم لێرە بەڵامی ئەوان کە کەوتە سەری ئەو سەرەوە هیچ لەو شتانەوە بوو بارحاڵێتە دوایەوە تاقاتان لەسەرەوە کە تەنزیمات چێ ناسی لە هەڵەبجە ڕێخستەکان چێ بوو لە دەرەوە منتەقەی شارەزوو چێ بوو چونکە من کەرچیشمە دەرەوە دوای چەند مانگێ ئەو کاتە لە کەتی جەلال کوڕکردنی ئابامەوە دوای چەند مانگەی تر بارحاڵ من جارێکە زۆرمان پێ نەچوو من گەڕام و کەتی ڕێخستنی هەڵەبجە کە من کەتی ڕێخستنی هەڵەبجە بوو کاتی پێمانەوە کاتری جەماوەری کە سنووری شارەزوری بەری هەورامان من لەو سنوورایش بکرد لەوێش ئەو سەردەمە تقریبا 40 بۆ 50 کەس لەو لادیانە بارحاڵ پێوەندی کاری ڕێکخراوەیان لەگەڵ منە هەبوو اینجا جیاواز لەوێت لە ناو شاری هەڵەبجە بارحاڵ کێمە پۆلێک بووین کە من وەکو کاری ڕێکخراوی کە وەختێ لە هەڵەبجە هاتمە دەرەوە 54 یا 56 کەس لیستی کاری تەنزیماتەکانم هەتانێک ئەو سەردەم لەم سەردەمەی ئەخیریشە کاک حەکیم خەریکی کتێبێک کە نازانم هێشتا دەری نەکردووە ناوی 48 کەسیانم بارحاڵ لە بیرما بوو کاوانە پەیوەندی سیاسیان بە گەڵ تەشکیلات و کاری ڕێخستان لەگەڵ منە باشە لەبەرەوە ئەوان دڕاستیە هینێکیان نەبوو مەسەن سیشی ستانداردیان نەبوو لە پێشە ئەگە کەسەکە پرۆسەکە لە هەڵەبجە بیانزانێت کەسێکی ئاسایی ئەیان هێشیتەوە بۆی کە تاقیقاتکە معلومات وەرگرن یان بارحاڵ لەوێ هەڵیا لە سنگانی وردە وردەیانی بۆ سلێمانی وردە وردە بۆ شارەکانی کە بەڵام ئێمە یەکسەر بۆ هەیە کەرکووک و بۆ کەرکووک لە کەرکووکەوە بارحاڵ دوای تقریبا پێم وایە 2-3 مانگ بوو شتێکی 3 مانگ بوو اینجا ئێمەیان گەڕانەوە بۆ سلێمانی لە ئەڵلقەی داهاتوو باسی ئەوەکەین کە جارێک باسی هەنە باسی هەیەی کەرکووکەکەین لەوێ کێر بینی چیت بینی پاشان چۆن هێوان گەڕانەوە بۆ سلێمانی ئەوە لە ئەڵلقەی داهاتوو باسی سڵاتان لێبێ بەڕێزان لە ئەڵلقەی دووەمی ئەم دیدارە لەگەڵ کاک بەعادینی حاجی بەکری دارتاش بەردەوامە بین کەک بەعادین لە ئەڵلقەی یەکەم باسی ئەوەی کرد کە چۆن بۆ کاری ڕێخستن هاتوونەتەوە ناشاری هەڵەبجە ئەو بە ڕێکەوت گیراون لەگەڵ برادێکی تری باسی ئەومان کرد کە شوێک لە ئەمنی هەڵەبجە بوون پاشان لێەوە ڕاستەوخۆ براون بۆ هەیەی کەرکووک هەیەی کەرکووک لە هەشتاکانە ئیتر شوێنێکی زۆر ترسناک بە تۆزێکم بۆ باسکە دەربارەی هەیەی کەرکووک هەیئە هەر کاکسەلام عەبدوڵڵا کتێبێکی لەسەر نووسی و هەر بەناوی هەیئە ئەو زەمانە ئەمنی سلێمانی نەبوو یان مەسەلە چی بوو زۆربەی خەڵک هەتا من خەڵکی تری شەزانم کە خەڵکی سلێمانی بوون خەڵکی هەولێر بوون خەڵکی دۆک بوون براون بۆ هەیەی کەرکووک تۆ چیت بینی لە هەیئە چەند لەوێ مایتەوە کاکسەلام هەیئە بۆ من نا بەعام بۆ ئەلیری سیاسی ئەو مەقتەعە تاریخیە ئەو شوێنە بوو کە نمایشێکە بەعس لەبەرەوە ترس و خەوفێکی یەکجار گەورەی هەبوو نۆعی تازیبی تەعاملیان ئەبێت دەسەڵاتی تەواویان هەبوو بێکە ئیتر تەواو وەکەوەی کاڵێ سراحەتی مطلقیانە بوو ئاوا بوو هیچ شتێک نەبوو پێویستی نەئەکرد بەهەرحاڵ بگەڕێتەوە بۆ هیچ مەرجعیەتێ لە واقعە
يعني ئەمە گشتیت نەبوو لە هەموو شار و شارچەکانی عێراق و کوردستانە حتا تەنانەت لە بەغا خەڵکێ تعزیب دراوە بە تعزیبەکەی لە ئەو سنوورە تێپەڕیوە کە بەهەرحاڵ بە ئەوڵێ قەبارەی خۆی تاوانەکەی یا ئەو شتەی کە کردوێتی بەعز لەو سەردەما لێپرسینەوەی کردووە بەڵام لە هەیە کەرکووک لە خودی ناوەکەەوە بگرە هەتا ئەو کەس و کارکتەرانی کە لەوێ ئیشانە تا ئەو سەراحەتی درا بوو هەموو شتێکی ئڵغا کردبوو من تەبانێکی لە شتەکان تایبەتمەندی هەبوو لە کەرکووکە من لە ڕاستیان لە کەرکووکە ئێمە ماوەی هەرە زۆری کاتەکەمان لە ژووری ئینفرادیا بووین هەر کەسەی لە یەک ژوور بەڵێ هەر کەسێ لە یەک ژوور بوو زۆربەی کاتەکە ئێمە کە تقریبا نزیک بە دوومانجیە ئێمە ماینەوە ماگودیە بۆ دوومان بەڵامای 4 ئێمە لە هەیە کەرکووک ماینەوە و زۆربەی هەرە زۆری کاتەکەمان لە ژووری ئینفرادیا بوو یعنی ماوەی وا هەبوو کە لەگەڵ کاک ماجید پێکەوە بن یەک مەقتع هەبوو ئەو یەک دوو ڕۆژەی کە تازە چوین لە ژوورێکا بووین 7 کەس بووین و مەقتەیەکی کەش هەبوو کە چەند سەعاتە بوو لە ڕاستیە کە گەڕانیانینەوەی مەوە نەمانەزانی کە ئەمان گەڕێنەوە بۆ سلێمانی ئیتر لەم ماوە درێژە هەر ئەم دووجارە یەکترتان بین بەڵێ ئیتر ئەم دووجارە ئێمە ینی ئێمە من و کاک ماجید لە توش لە یەک ڕاڕەوا بووین لە یەک هێنا بووین شوێنە بووین کە با بڵێن دراوسەی من بوو یا دوو هین لە ولاترەوە بوو ژوور لە ولاترەوە بوو بەڵام هەر کەسێکمان لە ژووری ئینفرادیا بوو لە واقع بەڵام ئەم ئینفرادیانە دایمەش بەیەکەوە پەیوەندی و قسەکردنتان هەبوو بڵێ ینی خۆی یەکێ لە شتەکان ئەوەیە کە لە سەرەتا تاوەی تو ئەتیمات پێیاکەی تاوەی دۆخەکە ئەناسی تا ئەزانی چەند کەسی لێیە تا ئەزانی ئەبێت چێکی دۆخەکە بکەی ینی ئەوە نییە لە بەرەوەی کە بارحاڵ تۆ هەمووی معارزەیە یا پێشمەرگەیە یا سیاسیە ئاسان چووکە ئەوان ئەوەنە تەجروبیان هەبوو ئەسن خەڵکیان بۆ دروستەکردی کارکتەریان بۆ دروستەکردی خەڵکیانە هێنات و واتە زانی ئەم کەسە ئێستا ئەدەقەیە نادا 10 دقیقە ئەمرێ بەڵام لەکە عنی کات شەبە هاهوین و على سیناریۆ بوو هیچ شتێکی واقعی نەبوو بۆ خاتیەوە بۆ کە بێتە بنکەڵی تۆ و لە هەرحاڵ معلومات زاریاری لە دەستوێن قسە لەسەر دەربێنێت و معلومات لەسەر دەربێن جا ئەوە ئێمەی زۆر پڕحەزەرەکەن لەوەی کە ئاسان نەبێ کۆنداکتەی ئاسان نەبێ قسە بکەین یا ئاسان نەبێ بارحاڵ هەتا تەنانەت لەسەر دەبێت کە هەواڵپرسی یەکتریشکەی یعنی لە سپەسپۆ دەست پێکرا لە نوع لەوەی کە ئێستا ئەگەر دەنگێک لە خۆم دەربهێنم بۆی کە دەنگ من دواشم لەبیرە لە کەرکووک بەخاتیەوەی کە کاکماجی دەنگی من بناسێتەوە من یعنی ئەوە دا و دەنگم دەرەهێنا بۆی کە ئەو دڵنیا بێ کە من لەو ژوورا لەو شوێنام نزیکێەوە یانمانۆکو کۆ دوا بوو لە سەردەما کە هیچ سەیەکمانتیانە کە بەزەوەی کە ئاگامان لای خۆمان بێکە لە تەنیش یەکای نێشتە ئەمانیش سێشی یەکترکەینەوە باشە بۆیە تا ئەو سەردەمەی کە ئەگەڕێتەوە بەوەی کە تۆ ئەو ئەتیمادە پەیاکەی بەتابەت لە ئەو سەردەمیشکاڵم ئینفرادیەکە ئاسان نەبوو تۆ بڵی کەسی بەرابهین کەسی تەنیش دەستی خۆت دەدبیسێ یان نادبیسێ من شانسێکم هەبوو بەڕاستی لە ژووری ئەخیرا بوو جام هەم شانسە هەم بەرحاڵ فەزاحەتیش بوو چونکە کە هاتن بۆ ژوورۆ هاتنە ژوورۆ لە پێم وایە 7 یا 8 ژوور بوو ئیتر بۆ ناخواردن 2 دقە 3 دقە هەبوو بۆ ئەوی کە تۆ بەلەوەی کەنارێ بۆدانێن بەرحاڵ چێشانەکەرویان بەڕۆ بە توالێت ئەمە نیان لە یەکەم ژوورەوە لێی ئەدا تا کابراایکە و کەسێک کە دەرگایەکردەوە مادووە بوو ئیتر بۆ ئەەکەیشتە سەرێ من هیچ شێشەوەی تۆی پێ ناماکە لەگە منی شاوانێت کە ئازێکم کە بەڵام من خۆی شێشەکە لەسەرەوە بڕێت بەرابەر بە توالێتەکە بوو یعنی چۆن دەڵی لە بۆگەناوی ئەو شوێنە شتێکیشکە بوو لەو شتانی کە من بیری بێ کرد و ئەمە چ عەزابێکە لە هەر حاڵە ینی هەموو جارێکە دەریانە هێنان ئەم لێدان وشتە هەبوو تا بەعام کەمتر حاڵەتی هەبوو یعنی خۆی لێدانەکە و لێدان عەزابیە جەسەدیە نەبوو کە بڵێ زۆر لێ ئەدەن بەڵام تونند و تیژیەک بوو کە لەو 4-5 دقە ممکن نییە تۆ بەرحاڵ لە توالێت دەکا بتوانی دقەیە بمێنیتەوە کە منێشە لەو شتانەی کە ئەو حاڵەتەم شتێکشکان سەرشتنێکی خۆم بوو کە 2-3 دقەم پێچوو بەڵام 2-3 دقە بە قیمەتی عەزاب و سزایشی یەکجار گەورە لەسەر خۆم بوو کە قبوڵم کرد باشە لەبەرەوە بەرحاڵ ئەوانە هاتن هەوش کەسێکە و کەسەکان بە 2-3 دقە بۆیە تاوایان کرا ڕناوەسە یعنی تۆ جاریوا بووە بە پێوەی هێشتا دانە نووشی هات تەقەیە لە دەرگاکە و لەقی لیا و شەقی تێڵاوی گەوا دووەرە دەرەوە ئەمە فەزایەکی پێکەنە عنی بەشێکە لەو ڕوعب سەهمەی کە ئێوە هەتە مەسەڵ و کاتەکانی تۆ ئاساییەن جاباسەکە لە هەیە بوو تۆ لە نوع لە کاتە ئاسایەکانی یا کاتێکە
ئەچی بۆ سەتوالی یا کاتێک کەنانە خۆی ئاوا تەعامل لەگەڵاکەن لەبەرەوە ترسێکی گەورەیان لە فەزاکە دروست بوو فەزایەکی ترسناک و وحشیانەیان دروست کرده بوو بەڕاستی تۆ توانیت لەوێ بزانی چەند خەڵکی لێ ئەو شوێنە لە جیراوەکان لە بەتابەت ئینفرادیەکانە ئێمە 2000 زانیمان کە بارحەڵ لە ڕاستیە 4 بۆ 5 کەسی یعنی ئەگۆڕا من و کاکمازی هەر لەوێت بە بابلی بەردەوامی ماوەشی زۆر لەوێ ماینەوە بەڵام ئەو کەسانی کە ئایان بتن و ئەیان هێنانەوە جا من جارێکیان ئەوەی کە ئەم حاڵەتم لە بیرە بدا دەرێکە بوو خەڵکی مەریوانی ئێران بوو بەلا قادریان پێوت باشە مەلا قادر تۆنی دەنگی بڕێ سەرنج ڕاکێش بوو ینی زۆرە بە گەورەی بە قەبەی بە دەنگێکی بەرزەیە کرد بەس پس قسەی بکردا وەکو ئینسانێکی عادی قسەیە کرد ئاوا بوو ئیتر وردە لە ناو قسەکردنە ئوشتانە تۆ جورئەتت نەئەکرد یان تۆ بارحەڵ ئاسان نەبوو لە شوێنە کە بچی بڵێ ئەرە کاکە تۆ لەسەر چی گیراوە بۆ چی گیراوە چۆن گیراوی ئەو لە ناو سکاڵاکانی خۆیان پیشانی داین کە ئەو خەڵکی مەنتیقەی مەریوانە بارحەڵ ئەو لە سیاسەتی چی کابرایەک بۆ هاچوچۆکردنی کاری ئەولادیانی مەنتیقەی پێنجۆن ئەو شتانە چۆی ئەوەی کردووە بەکو کەسێکی پیاوچاک و کەسێکی مەلایەکی ئەو مەنتیقانە و دواتر گرتویان و بارحەڵ بەهۆی ئەوە تووشی گرتن و سزادان و عەزابدان و هەیە کەرکک و شتانە بوو بەڵام دیارە هیچیان بڕایە بۆ داسان و چیرۆکانە نەبوو چونکە ناوچەکە میلیتاریستی بوو شەڕی ئێرانی عێراق بوو ئەمان حسابیان لەسەر کرد بوو کەم کارکتەرێکی ناوچە شەڕاژی لە ناوچە شەڕاژوی ئێرانی و بارحاڵ معلومە کە خەڵکی ئەودی و خەڵکی مەریوانە و ئەوانە خۆی اعتراف و شتانەی کرده بوو باشە جا من مەبەستم کەسێکی وەکو ئەوە کە شێر و کەسانەیە کە من خۆم لە بیرمە ڕۆژێکیان هەروە تقریبەن پێش ناخواردن بوو وتم مەلاژیان هەروە بەدەنگشیا وتم مەلاژیان تۆ دەنگی بەرزە بەڵام لەسەر زۆر زعیف دەنگە بیسم کە جوابی نایەوە تمام هیچ شتێ لە نابیسم کە جوابی نایەوە دوسێ جواب هێنم کار کەسی جوابی نایەوە دوای دوسێ ڕۆژ ئینجا زانیمان کە مەلا لەوێ نەماوە جا ئەوە جاربەزە هەنموو بانگی ئەو مەکردی تر کەسێک کابرای گەز کەسێک بوو لە دەنگا هەباسمە کرد کە بڕێگەنجە جوابی دامەوتی کاکە تۆ لە ژووری چەند وتم لە ژووری ئەخیرم وتی من لە ژووری چوارە مام لای نزیشتی درێگاکەوە بەڵام پێم وابێ ئەو کەسەی کە تۆ ئەیڵەی دەبەری من ئەو ڕۆژەی کە دوێنێ کە خۆم هاتم پێرێکە خۆم هاتم وینیم کەسێکی نامۆ بارحاڵ بە سەر و جل و وەرجیەوە کەسیشی نامۆ بوو پێم وای ئەویان برد ئیتر من بارحاڵ ئێمە دەرفەتی یەکتر بینیمان نەبووە لە ژوورەکەشە ئیتر بەڕاستی تۆ تەنیا خەریکی خۆت بی یعنی ژوورێکی ئەتوانم بڵێم مەتر و شتێک بوو کە وەختێک کە ڕائەکشای قاچێ وایە یا بچەمانە تۆ یا بدای بە قەلاقی دیوارەکەەوە ئەوە نەشت بوو نیمەتری شارە و پەڕەکەی تۆزێ پار بوو هەرەوە نەبوو لە هەر حاڵە یعنی هی ئەوە نەبوو هەڵسی تاچ و سوی تیا بکەی یا بەڕاحەتی تیا ڕاکشی یا هینێ فەزای بکەین لەو تەرچی شوێنەکە بۆ خۆیەوە بگرە تا فەزاکە مەسەن هەندێک شت هەبوو لەوێ کە بەڕاستی من زۆر سەرنجی ڕاکێشام یان زۆر ئەوە بوو لام ینی تەقسی خۆی هەبوو لام ئەو دۆخە بوو کە منی بە دنیاکی کەناسە من لەوێ بە بێدەنگی ئاشنا بووم کە چه دەنگێکی گەورەیە ینی ساتگەلێک هەبوو کە تۆ بە سەعات شرکەت نابیست ساتگەلێ و پرسیار نەکرا قسە نەکرا ساعتێ 2 ساعت بەتابەت و کاتانێک کە یەک حادەسە بوو لە بەدرگاکە ئیتر کەوی ساکت بێدان سکوت ئەمان ئێمە لەو کاتانەشا ینی ئەوان نەبوو بڵێن قسە بکەین لەگە کاکباجی یا کەسێکی کە ئەی سکوتی متڵەقیان دروستەکەەوە دۆخەیە اینجا تۆ لەو بێدەنگیە ئەگەڕایتەوە بۆ لای دەنگ فەزای دەنگ بوو دەنگدانەوە و هەموو زۆرەکانی دەنگ مەسن من یەشێ لە شتانە کە بەڕاستی زۆر فێری کردمەوە زۆر لە زۆرەکان خستمی بیرکردنەوە بێدەنجی ئەو دۆخەی کە تۆ تایە ئەژی دەرفەتی گەورەت پێدەدا بۆ بیرکردنەوە دەرفەتی گەورەشی پێدا بۆمان دووبوون ڕست بوون ئینهیار بێتاقەت بوون تەسلیم بوون چۆکدادان هەموو ئەم وێنانەشی تایە بەڵام لەوەی کە لەوێ زۆر بیرم لێ کردەوە ئەو فەزای دەنگی دەرەوەیە تۆ زۆر جار کە باسی زیندانەکرێ ئەوە باسەکرێ کە خەڵک شکنجە ئەدرێ عەزابەدرێ ئەزێتەکە
جەسەدیان چی لێ بەڵام عەزاب و شکنجەکانی زیندان یەکێک و دوان و سیان و چوار نییە ئەگەر لە دنیای جەسەدیەکە بڕێتە دەرەوە تۆ لە فەزای بێدەنگیە نوعی عەزابە لە فەزای دەنگدانەوەشە عەزاب بۆنکردن چییە خۆی عەزابە ئەشتوانە بووەکردن شەشی زۆر زۆر خۆش بێ بینین ئەتوانێت شەشی زۆر گەورە بێ ئەتوانە شەشی زۆر زۆر ناخۆش بێ ها لەبارەی بینین کە بەدین یەکێ لە یعنی ئەمە بە ئەوەی خۆم ئەوەی کە خۆم تێگەیشتم یەکێک لە کێشە گەورەکانی ئینفرادی مەسەلەی بینینە چکە زۆر مشکلەیە تۆ هەموو ئەو دووراییەی کە بینی هەر کەمترە لە نیو مەتر تۆ بەردەوام دیوارێکە بینی هەر بۆ خۆی ئەمە جۆرێکە لە ئەشکەنجە ئەزانی جۆرێکی ئەشکەنجە هەیە بوو هەر پێشیانە کردین جارجار یان ڕووبکە دیوارەکە بە پێوە ڕاوەست ئیتر تۆ نازانین لە پشتەوە چی ڕۆیات شەی پێ دێ دەنگ دێ ئێستا کێشن بە سەرما ئێستا چیم لەکەن دیوێکی ئەو ئەشکەنجەیە عەزابی نەفسی بوو یعنی ئەیانویست تۆ هەمیشە لە حاڵتێکی ئامادە باش نەفسی و ترس و نیگەرانیە کە هەبی لەبەرەوە کاکە سەلام ئەو کاتی کە تۆیان پێیانە و بە تۆ خۆت تۆ دوای تو دقە نەتەتوانی دانیشی جاری وایە نیو ساعەتی ڕایانەگەتی هەرە بە وا بکەی یعنی خۆ تۆ هیچی پێ ناکرد سێری دیوارەکەتە کرد و دەستە شۆڕە بوو بەرحات سێتەکە دیواری تر بەڵام شێن لە ناو دیوارەکانە ناو زیندانەکە هەیە وەربوونەی زۆر گەورەی کتەیە کا سەلام من پێم وایە لە شتەکان ئەوەیە کە ئینفرادی بەعام شوێنی بڕێت تاریک بوو بەڵام ئەوەی کەرکک زۆر تاریکتر بوو بەڵام تاریکی شوێنێکە کە تۆ ئەچیتە ناو لە حەزات و سرکە و کات و ڕۆژەکانی یەکەم و دووهەم و سێمیتر دنیاکە ئەگۆڕێ تاریک نییە ئیتر ئەمەندە ڕۆشنە بێتەوە کە تۆ خاڵی ژێر چەناگەی منە بینی یعنی چاوم نا دەم و چاوم نا جوزیاتەکەمە بینی لەنا ئەو شوێنە پڕتاریشیە یعنی بۆیە بینینەکە ڕاستە تۆ بینینی دەرەوەی دنیای دەرەوە هەزار و یەک شت هەیە کە تۆ نایبینی تەنیا یەک شوێنی چوارچێوەی بلۆچێک و زام ژوورێکی دەرگایکی هینی هەیە با بڵێ متاڵی هەیە ئەوەی تیا ئەبینی بەڵام لە ناوەوە بۆ خۆم پێم وایە یەکێ لەو شتانەی کە ئینسان زۆر خاتە هێنەوە ئەم بێدەنجیە و ئەم نەبینینیە ئەم خاتە سەر حاڵەتی بینین و دەنگدار بوو بینین لەوەی کە زۆر بیر ئەەکەیتەوە دنیا چییە ژیان چییە و تۆ لە چه شوێنەکە قەرارێک کردووە باشە بە هەمان شێوە بە هەمان حاڵەت ئەوەی کاڵێ بیستن لە واقعە ئێستا مەسەلەن ئەو کە ئابەیە و ئەو بێدەنجیە دەیان و سەدان کەسی لە زیندانەکانە تەسلیمە کرد یعنی ترسی بێدەنجی ترسی قسە نەکردن ترسی جۆرە ڕوخانی بە دوای ئینسان بە دوای خۆیان پەلکێشە کرد ئەمانە هەمووی ئەو تاکانە بوون کە فەزای ئەمن و ئەوە هەیئەتەکەی کەرکک و شوێنەکانی کەیانی پێ دروستەکردن لەبەر و بەرحاڵ جەسەدی نییە ئەوەندەی کە جەسەدیە تۆ مەسەلەن بۆن کردن من باشم لە بیرە لە سلێمانی بوو یەک لەحزەی زۆر بسکۆلە کە جێگۆشیان پێکردم بردیامە بۆ تحقیقات بۆنێکم لە بەردەم دەرگاکە کرد بۆنی درەختێکی بهین بوو یعنی هەستمەکە کە دنیایشی کەیە سی سرکم لە ناو زیندانە بینی و هەستمەکە دنیایشی کەیە مێلورە یەشێ لەو شتانەی کە باسی هینمان کرد بەڕاستی هەیە کەرکک هەڵشتی دیوارەکە کە هاتە خوارم من ئەوەڵی ڕۆژ نەمەبینی نەمەزانین لە حاڵە کە وردە سیرەکەم ئەو کوڕ من کەسم لە بوونەوەری کەم لەگەڵا هەیە یەشێک نییە دوان نییە سیان نییە ئیتە من جاری وا هەبووە بە سەعات سەیری مەزوعی مێلورەمە کە شێ لەو شتانەی کە من زۆر بەلامەوە سەرنجڕاکێش بوو 12 مێلورە پێکەوە هاتن پارچیشان ڕائکێشا کە دە بەرابەر بخۆیان یعنی زۆر ئەی قسمە بیری ئەوەی بەروێرە بۆ بسکۆلەی و زەعیفیەی خۆی ئەم شتە گەورە و ئەزیمەکە تۆ ناتوانی مەقاومەتکەی لە بەرابەر بۆ قەنەعەتی کە هەتا کە کاتیە کە زەمانێکی دیاری کراوە لە هەر جەسارەتێ بنوێنی بە زۆری مەقاومەتکەی کە وەکو مێلورەکە بتوانی ژیان هینکەی ڕۆشنکەیتەوە بۆ خۆت دوازوالەی ژیان ڕۆشن نکاتەوەش بە شێوازی خۆی خەریکی ژیانکردنە لە هەر کە بۆ ئەو بۆ وەرشێکی ڕۆتین ئەو لای ئەو شوێنە زیندان و فلانگەر شوێن نەبوو ئەو شوێنێکی ژیان بوو کە لەبەرێکی دۆزی و بەرحاڵی هاچەی پێکرد و خوارەکان خۆی تیا ئاشاردەوە دەنگ کاک سەلام یەکێ لە شتەکانی کەرکووک کە من زۆرم پێخۆش بوو هەم بێدەنگجەکەیم پێخۆش بوو هەم ئەو دەنگەی کە هات
بەرمیلەکە بوو لە سەربانەکە جاربەجار کە پڕ ئەبوو بەرمیلەکە ئاوەڕۆکەی نییە کە هاتە خوارە یا لە سینکۆکان یعنی لا من یەک ئاوازی دروستە کرد یەک دەنگی دروستە کرد تاوچێژێکی یەکجار جیاوازی هەبوو هەمیشە و حاڵەتەم هەبوو کە اشتیاقی ئەوە بووم کە گوێم لەو دەنگە بێ ئەمە نەبێ دەنگەکە منی برووە دنیایشکەوە اینجا ئەوە لەباری زهنی خۆتەوە 1001 دەنگ هەیە لە دەنگی گۆرانی بێش و مۆسیقا و خۆشەویست و عەزیز و دۆست و ئەحباب و هەموو ئەوانەی جا تۆ مشتاقیت بۆ ئەو دەنگدارانە ئەو تانەی کە دەنگهەن لەوێ معناکەی زۆر عمیقتە تێگەی بەڵام ئەوە لە هیچ لەوە کەم ناکاتەوە کە فەزای هەموو ئەمانە پێکەوە فەزای ترس دروستەکە ئەمە وتە نزیکی 2 مانگی خەیاند تقریبا هەیە کەرکک لەوێ تحقیقتان تەواو ئێمە لەوێ تحقیقاتمان تەواو بوو ئێمە طبعا دوایی خۆتان چیتان ئەو شتەیە کە وتمان لە ڕاستیە هەر ئەوە بوو یعنی ئێمە هەروەکو کەسێکی پێشمەگەیشی سادە خۆمان پیشاندا وتما بارها ئێمە ئەو ڕسمەکەشیا هێنا بۆ ڕسمەکەش هەر ئەمایانە شدو تۆ بارحال باسێواکەی ئەڵێ تۆ لەوێ قساکەی ینی چ شتێکی سەرمێنێکە من قساکەم ئەوە جەمعێکین 12 کەسین لەوێ کۆ بوونێتەوە و چەکدارین و چەکمان پێ و پێکەوە قساکەین بەڵام هیچ شتێکەیە بتوانێەوە بسەلمێنێکە ئەمە من قسە بۆ خەڵکەم لە ڕاستیە تەنها شتێک کە منی پێگرت وایە ڕاستەکە وتی بۆ لە ناوە ڕاستی و خەڵک ئەو پرسیارەی کرد لە هەر حاڵتم بەڕێکەوت بووە بەڵام بەبەسم ئەوەیە کە حتا ئەوان ئیتر هەموو ئەمانەی کە هاتنە پێشەوە کەیسەکەی تۆی بارگرانتر ئەکرد قەزەکەی تۆی گەورەتر ئەکرد بەڵام تو ئاگال لە پشتی پەردەکە نییە کە بۆچی گەورە ئەبێ بۆچی بارحاڵ ئەوە دەبێت یا چۆن ئەڕوە بەڵام ئێمە لە کاتێکە تێگەشتین دوجار لە سلێمانی تقریبن بە حکمی ئەوەی لەگە خەڵکیشی زۆرە تێکەڵا و بارحاڵ قسە و مناقەشە و ئەو شتانە تێگەشتین بابە ئێمە لە کەرکووک حکومەکەمان دراوە یعنی بە زۆر لە زوارەکان فایلەکەی ئێمە داخراوە بەتابەت لە سلێمانیە ئێمە کەمتی تحقیقاتیان لەسەر کردی و ئەوانە ئەو برادرانەی کە لەوێ ئەزمونیان هەبوو ئەوان پێوتین ویان بارحاڵ ئێوە گەلە کەرکووک و هاتوێتن هەموو تحقیقاتەکانتان بەعام بە کەرکووک کراوە ئەتاهێنەوە بۆ ئێرە لەوەی فەزایشی 6 کەسن پێکەوە خەڵکانێک کە تانزانەی ئەتان ناسێ ئیمکانی هەیە خەڵکانی بابتەی سربەخۆیانیشی تیابێ معلوماتەکانی ئێرە بە دەسەڵاتە تا فایلەکەی ئێوە هینترەکە گەورەتر دەکات لە واقع ئیتر ئێمە تقریبا دوای ئەو مانگونیوە 2 مانگە گەڕانیان و هاتینەوە بە سلێمانی ئەو سجنەی باسێکی لە سلێمانی وا هەستەکەم بینیومە بەڕێوەبەرەتی ئەمن بەرامبەر فرقە بوو ئەگەر بزانی بەڵێ جا ئەو بەڕێوەبەرەتی ئەمنەکە هەستمە کرد شوێنێکی کۆنە ئەمە یەکەم جار من ماوەیەک لەوێ بووم لە ئینفرادەکەی بووم کاشتە ژوورەوە دەرگایەکە کرێتەوە چیتە سەر هۆڵێکەوە تقریبان مەقەر ئێرە بێت ئالێرۆ ئەوەی کە من لە بیرمە دەرگایەکی ئینفرادی بەرامبەرمان بوو کە ئەکرایەوە 4 ژووری ئینفرادی لەسەر ئەو شوێنێکی بچوو بوو یانی مەمەڕێکی بچووکی هەبوو ئێمە لێ بووین لە تەنیشتمانە ژوورێکە بوو جێی 5-6 کەسە بوو پێمە ژوورێکی بچکۆلە بوو لەم لاشەوە دەرگایەکە بوو ئەو دەرگایش ئاسن بوو ئەکرایەوە کە دەکرایەوە دەست ژوورێ تقریبی 50-60 کەسی لێ بوو 2 ژوور بوون لەسەر مەمەڕێک دەرگای ژوورەکان کرابەوە دانەخرابوو من تقریبا نیو ساعت لەوێ یەکەم جارکە گیرام نیو ساعت هەر فریانە کەوتم تۆزێک پرسیاریان لێ کرد ویتر منیان کە بان کرد ئیتر منیان نەبردەوەوێ نەمزانی کێلێ نییە یا کوڕم لەبیرە ناوی زەردەش بوو یەکێکیش نەسیحەتێکی کردم کوڕێک بوو نەسیحەتێکی کردمەوە و هێشتا تحقیق دەستی پێ نەکردەوە و ئاگال لێبێ و ئەو شتانە من نەمەزانی تحقیق چییە و چیمان لێەکەن و ئەنجا بە پێ ئەو وەسفەی کە کردت تۆ لە هەمان شوێن لە هەمان کاک سەلام تۆ پێم وا بێ وەکو باسێک کرد ساڵی 1970 من 1970 لێ بەڵێ دیقەتکەین لەسەر یەک شت شەڕی ئێران و عێراق باسنەی گرتن و دەستگیری و زیندان فراوانکردنەوە زیندان دروستکردنەوە زۆر فراوانی کردەوە لەبەرەوەی کە ئێمە 83 لەوێ بووین بە معنای ئەوە نییە 1970 بێت 4 ساڵ دوایەوە بینا و بە شاری هەموو شوێنەکەەوە بۆ خۆی مابێ یەکێ ڕۆژتانی کەمە تەسەوریەکەم فراوان کرابێتەوە
بەشێ لەو وێنەی کە تۆ لەسەر ئەو شوێنە ڕێک وایە ژوورێکی پسکۆلە بەرابەرێ 4-5 کەس بوو دەدیشتەکە 6-7 کەسی ئەگەر لە هەر حاڵ ئەم سەری تەنیش دەستی شەپمانەوە با بڵێن خوارەمانەوە توالێ دەکە بوو دەرگای سەرەوە بە هەماشەوە دەرگاکی ئاسنی زلە بوو لەوێەوە هاتیتە ژیرەوە ڕاڕەوەکە بوو ئەمانە هەمووی وابوو باشە بەڵام فەرقەکەی ئەوەیە کە با بڵێم فەرقەکەینە فەرقی بینی بۆ ئێمە کەرکووک و سلێمانی فەرقێکی گەورە بوو یەکجار گەورە بوو یعنی مە لە دوو دنیای زۆر جیاوازە لە چ ڕوویەک ئەزانی چۆن مەسەلەن تۆ تەسەوری و شتەیەکەی کە ڕۆژێ دواندا 20 مانجێک لە ژووری ئینفرادیایی تەجروبیات و ئەزمون و مشکلات و بیرکردنەوە و فکر ذکر و ئەساس و شعوری تۆ وەکو تاچێ لە ژوورێکی تاکە زۆر جیاوازە کە تۆ لە ناو شوێنەکە سی کە چل کەسی پەیوەندیت هەیە قساکەی خەڵکە بینی خەڵگێتە دەرو خەڵکە ڕوە داستانەکەی گەپەڵی گۆرانی ئەڵی فەزا ئەڵی بەم ناسەبەتەوە بارحابا منەوە بڵم بە تابەت ئێمە لەو سەردەم لە سلێمانیا جەمعێکی باش لەو ڕەفیق و دۆست و عەزیزانە بەڕاستی فەزای زیندانمان گۆڕی فەزای زیندانمان کرد بە شوێنێکە بەهەرحاڵ ڕەفیق و کەسە بوو لە مەنتیقەی هێنجیدا بوو با بڵێ مەنتیقەی ڕانی ئەو دەوروبەرەی ژیرا بوون بە دۆڵی شاور لەو مەنتیقەیە ژیرا بوو کە ماوەی لەوێ بەهەرحاڵ دوای ماوەیەکی زۆر کەم دوایەوە کۆبوونەوەمانە کرد جەلسەمانە کرد بەحسی سیاسیمانە کرد بەحسی علمی طبیمانە کرد بەهەرحاڵ قسەمانە کرد لەسەر مەقاومەت و سەرڕاوەسانەوە لەسەر سادەترین شتێک هەفتەی 2 جارەمان بوو لەسەر پاوخاوێنی برادێکمان لەبوو کاکستار دکتۆرسارمان پێوت ئەو بەرپرسی فەرمی ناو زیندانی ئێمە بوو لە ناوخۆمانە هەڵمابجارۆ بە حکومی کە ئەو زۆر حەساس و برا گەورەی ژوورەکە نەک وەکو برا گەورە وەکو دکتۆر ئەو ئیشەکەی ئەوە بوو مەعاون طبی بخۆی لە هەر حاڵای تر ئەو ئەی ئەختیارماندا بۆ دەست هەرچی مەسایلە پەیوەندی بە پاوخانەیە ئەوە بێ لەبەر یەکێ لەو شتانەی کە ئەو لە واقعا مەسا هەر کەسێکە هات لەبەر ئەو کاتە ئەسپێ و چێسۆ ئەو شتانە زۆر بوویتر یەکێ لە مەشغەڵەی ئەو هەمیشە ئەو بوو کەسێکەیەتە ژوورە چۆن زوو فارەیای کەوین ڕیشی بۆ چاکەین سەری بۆ چاکەین جلەکانی بگۆڕین سەری بۆ بشوێن بارها پاوخان ڕاکردین ئەو ئەسپێ و شتەی کە مامە عەبە هێنا یادی بەخێر ئەبەی ئاغالی ئەوە کە کادرێکی حەزبی شوعی بوو کەسێکی بەتەمەنی چاوکەیلی ئەسقان ئەستوری وردبینی پڕ ئەزمون بوو بەڕاستی کە لە ژوورەکەی خۆی هێنایە لە سەروەرە ژێر زەمینا بوو یعنی سادگەرەی زۆر سیر بوو ئەو ئێمە نەمانەزانی چ کۆدێکەیە لە بینی مامە عەبە کە هاتە ژوورەوە سەر سیمایەکی پیاوێکی زۆر جوان بوو کە هاتە ژوورەی تر یەکەم شتەوە بوو کە ئێمە بیرمان لەوە کە دوێکتر لە بەشی خوارەوە دانی شوێنێکمانە بوو گۆنێکمان جوێنێکمان لەسەر دانابوو ئەبێ لەوێ دانیشێ بەهەرحاڵ لەوێ سەریکەی بژاریکەی ئەسپێ و کێچوشتەکانی بەهەرحاڵ هین بکەی ئەوە بکەی بەڵام ئیتر لە بیرمە پێمانەوە بیدۆزیت باشە بەڵێ کە لە کاتی دۆزینە ئیتر هەمووی مەلاکەریم کە کازێکی حەزبی شوعی بوو کوڕشی زۆر شیرین بوو داوای لە فەریدون کە کەوی شەر ئەندامێکی حەزبی شوعی بووتی شانەکەتم بەرێ وەختێک کە شانەکەی هێنا بەڕیشیا تەحملی ئەوە نەبوو بارحاتر بڵێ بیدۆزی لەبەروی ئەڵێ شەپ هین بوو هێرشی کرد ئەسپێ لە ناو ڕیشی ئەو پیاوە سەرسپێ ئیتر تەنیا شتێک مایەوە سدیق بە تا پڕناپی و خەڵکی هین خەڵکی ڕانێ بوو کوڕشی یەکجار شیرین و ڕاگەر و شیرین بوو بەڕاستی هەر ئەوەنە من تەنیا کەسێ بووم لە سلێمانیا لەو کاتا بارحەت گوێزانێک دوتە گوێزانم پەیدا کردە بوو لەتە جێزانەکەت بۆ ئێستا نەبێ با حیسفاری هیچی نییە مام ئەبە بارحاڵ هی ئەوە هەیە بێت تەنیا شتێ بکەین بە هێنیکەین ڕیش و سەر و سیمەڵی تاشی سەری بتاش کەوتین ئەوەی یەکسەر لە ئەم شەی کە پێتەڵم لە فەوری چەند دەحزەیەکە یەکێکمان چوین شەڕواڵمان بۆ پیا کرد یەکێکمان چوو فەرێد و کراسی بۆ پیا کرد من گوێزاکردنەکەم هێنا ئەو ڕزگارە بارحاڵ بەدادەری بۆ کاری نەحدیە کرد ئەو خەریکی هەر یەکەس لە ئێمە خەریکی ئیشێ بوو لە پڕکە ئەو لەحزەی کەوتیان دەرگاکرێتەوە لەبێن خۆمان تەقسیمەکەمان کرد محەممەدجان کە دەرگاکەیان کرد و تۆ ڕاکە تەنەکەکە بخە لە سەر تەباخێکی دەبوو ئاوەکە گەرم کە بۆەوەی کە ئەم خۆی کشوە لەلا خۆشمانە ئەو پێشش کەسە تەقسیماتێکمان کرد بوو تەباختانە بوو بەڵێ لە ئەو شوێنە لەو شوێنانیە لە ژوورە تەباخێکی تیا هەبوو لە هەر حاڵە ئەو سەردەمەی ئێمە کە ئاومان بڕێ پێگەمە کرد ئەویش بە ئیسtisنا مەسەلەن هێنی تیا بوو
ئەوە بوو کە نەوتی تیابێ حاڵەتێکی وە زۆر بەسەن مای جارێک گەر بەهاتنا شتێ بیان گۆڕیان ناگۆڕای و مهم نەبوو بەس شانسی مامەعەبە ئاوەکەی پێگەرم کرا لەسەر لەمە ئیتر یەکسەر بەرحاڵ خۆشمان لا خۆمانە ڕۆشین لەبەرەوەی کە دوو ژووری توالێت بوو با ئێمە یشانەکرین بۆ مامەعەبە پێش کەسیشمان لە دواوە ڕائسین بۆی نۆبەت گرین بەحساب بۆی کە ئەو لە ژوورەوە بەڕاحەت تانێ هێمکا لە 5 دقیقە خۆی بشوە باشە یعنی ئەم شتەیە لە ئەو تەنزیماتکردنە یان ئەو پاک و خاوێنیە یان شەوان دانیشین زۆکمان لە ژێڕایە گۆرانیمانەوە کەسەکەر ئەو دکتۆر هینا دکتۆری ستارە لەسەر مەسائلی علمی قسەیە کرد مناقەشەیە کرد لەسەر نەخۆشیەکان قسەیە کرد مناقەشەیە کرد ئەحزابی سیاسی لەوێ بارها فەزای کاتە پێشەوە بەداخەوە شەڕی بینی حیزبی شیوعیەتی یعنی مناقەشە و بەحث و مجادلاتێکی زۆریشتیا هەبوو لەبەر ئەو فەزای بوو لێ پرسم ئەوەی تەمەن کە تۆ باسێکی ساڵی 83 بەڵێ شەڕ هێشتا هەبوو لە شاخ بەڵێ ئەمە هاتبووە ناو سزنەکانیشەوە کاک سەرام ئەمەشێک لە شتە دەردەدارەکانی ئەو تاریخەیە مەسەلەن کۆمەڵی خەڵک گیراون چارەنووسیان دیار نییە چی لێت ئاخۆ ئیعدامەکرێن چیان لێت لەبێش ئەو منافەسەی حیزبی و شەڕ و ناکۆشیە هەبوو پێم وابێ لەسەر تا بەرنامەکە شتێکم و دوتم بارحاڵ زیندان ئەتوانێت تۆ خارا کا پڕ ئەزمون کا ڕادگەرێ محکەمت کرا ئەتوانێت وێرانەکە لە ڕاستیە ئەمنێکە لەو وەختایی کە ئەو شتانی کە لەو مسەردەما بین وەکە شەڕی قەراق و پشتان چاڕوویە ڕێک ناو فەزای ئێمە بوو ئێمە شەڕمان تەحریم کرد بەگشتی تەواوی ئەو کەسانی کە لەوێ بوو نەفرەتێکی گەورەمان هەبوو لە شەڕ کاک بادین حەزەکەم باسی ئەوە بکەین چۆن بۆ بەغدا بۆ کوێیان بردن ئەمنی عام زانم ئەو سیارە کەپسەکانی ئەمن هەموو جارێت 10 کەس 15 کەس ئێوە شەروا بوونیان هەر بەست و کاک ماجید کە دران بە دادگا کاک سەلام ئێمە بە دەلیلی ئەوەی کە من و کاک ماجید بێکا جیراین بە یەکی شو هەموو پرسەکەمان تاو کرد ینی بۆ هەر شوێنەکە چوین پێکەوەیان برد جیانە کردینەوە بەڵام بەرحاڵ پێکەوەیان بردین بۆیە لە ڕاستیە ئەو سیارانەی جاران پیانەوە مستەلەحە ئەگەر لە بیرێ بێ وەختی ئەمە کەپس بۆکم ساری ساردەمەنی شتە گوازنەوە وایە سێ لای ژیراوە لاشیشی پشتی سیارەکەی لە هەرحاڵ ئەوەی دەرگای دەرویشەوە هەیە دەرگاکەی دەرەوە وەکو هەر دەرگایکی پسکۆری عادی بوو کە تۆ ئیتە ناو ژوورەوە بەڵام هەمووی ئیتر هیت بوو بتاڵ بوو جایەکێ لە عەزابی ئەو ڕۆشنی ئێوەوەها خودی سیارەکە بوو یعنی کە هەمووی میتاڵ بوو تۆ 5 سەعات بەبێ جوڵەت بەبێ حرەکەتێک لەناو سیارەیە کابووی 5 سەعات ڕێ بە هاوینە مانجی 8 مانجی 9 نەکەشەکانیشی ئاسن و هەمووی ئاسن بوو یعنی گەرماکەی نییە ئەوەی کە ئەڵێ لە شوێنی خۆتا شوێن بە خۆت ناگری بە جۆرێ سوور بوو بە جۆرێ داگیرسا بوو بە جۆرێ یعنی هەموو ژیانت هەستەیەکە نەک لەسەر ئاراق لەسەر پلێتی هەر بەڕاستی باشە ئێتر ئێمە کە گیان دەوێ سیرەکە ئەو بوو بەلامانەوە چونکە لێوێ هاتینە دەرەوەی یەکەم چرکەکە لێ هاتنە تەبان هەر ئەوە بەس نەبوو کە تۆ بارحاڵ لە ناو سارەیە کای کە چواردەوری گیراوە پلێتە لە چواردەورەکەی شاجارێکی کەی ترتینی ئەوە نەبوو هەناسەیەک هەوایەک بێت ئێمە لە ئەمنی بەغا کە یەکەم چرکە داهەنگی سانین خۆشیشی زۆر گەورە بوو بەلامانەوە لە کاتێکە ئەو خۆشیە تەنیا ئەو چرکە ساتە بوو کە گڕەنەی لوری نەدابووی باشە چونکە ئەو سەردەم ئەو فەسڵە خۆی دەبیرمێ لە بەرەوەی گیانمانی تر بشکایتیان نەما بوو کە دابەزین هەوایەکی فێنک لێداین بۆ هاوینەت مزەوا فێنک نییە بەس لەبەر ئەوەی کە تۆ لە شوێنگەرمە یعنی تۆ ئیتر بە شتێکی گۆڕانیی خۆش و جابی لە خۆتا بینێ بەس تو دو سێ دقە وردە ئەم جەهەنەمە چییە بەس تۆ لەگەڵ جەهەنەمەکە مەجبوری تەفاولکەی لەبەر ئەوەی کە لەو شوێنە تۆ قاچت دەستت هەموو جەست ئەجوڵێ لە هەرحاڵ لەگەڵینە لەگەڵ دۆخەکە بەس تۆ ناو 5 ساعتی سارە هیچ ناوجوڵێ کاسەمێکە لەو شتانەی کە ئێسەشی لەگەڵا بێ کە زۆر بۆ من دەردەدار بوو چرکە ساتێک بوو کە ببەر لە پشتی بینایکی گەورە و تێپەڕ بیناکە تقریباً 20 مەترێک لە تەنیشتی و ئێمە تێپەڕی چرکە بە چرکە ئێمە 100 مەترێ لە پێشا لە ئەو بینایەوە دوور بین چرکە بە چرکە دەنجێکە هات گەورە و گەورە و گەورە و گەورە و گەورەترە بووە
دەنگی چی دەنگی مناڵۆژن ئەوە لەناو ئەمنی عام بەڵێ خۆڵێک بوو خۆڵەکە وەکو ئەووا بوو کە دروست کرابێ کە مناڵ چۆن زریکەیە کرد چۆن ئەگریا ئیتر ئێمە بە سێبەری ئەو بینایە کە تێپەڕین ئەو بەشە لە تعزیبی دەرونی بوو کە تۆ ئەساسە کرد ئەو زەمانە قەت هەڵ کە هەمووی نیو دقەی نەخایەن نیو دقا بۆ دقەیشی نەخایەن بەڕاستی بەڵام ئەوەی یەکەم بەرکەوتە بوو لەگەڵ دۆخەکە ئێمە کە تا لە قاعە گشتەکە نزیک بووینەوە لە قاعەکە نزیک بووینەوە وەختی ناخواردن بوو ئەوم لە بیرە وەختی ناخواردن ئەگەر نانەکە ببێتە ژوورەوە قاعەی دەرەوە ناکەنەوە ئەبێت تۆ سەعاتێکە دو هەرچەندەکە بێ و کاتی سەعات و دو سەعات لە وەڵام سەعاتێکە نیو ساعتێکە تاو کاتە خواردەکە بەنە ژوورۆ قاپەکانێکە ئەهێنن ئەو ئاڵو گۆڕاکەن ئەبێتە لە شوێنابی شوێنیش خۆرە تاوێکی ماغای ماژی هەشت و نۆیە باش هێشتا ئێوە لە تۆ لە حوشەن ئێمە هێشتا لە حوشێ بە باشە یعنی تۆ بلەم بارە ڕۆحیە چ تام و چێژێکت هەیە بۆ ئەوی کە بچیتە شوێنەکۆ تۆزێ بە سێبەر بێ کە دگاکان نەکرد و کاسەنە ئێمە چوونە ژوورەوە ینی دوو بۆ گەلاو لەگەڵ یە کاتێکەڵاو بوو بوون تەنیا بە کەلیماتوانم بڵێم ئەو دووشتە گۆشتی گەنی و بۆنی هێلکە لە شوێنێکە کاوە کۆڵی درگایە داخرابێت و پڕپڕ بێت لە هێلکەی کوڵاو لەگەڵ گۆشتی گەنیوە کە دەرگای زیندانەکە کرایەوە بۆ گەناوێک هات بە ڕوومانە ئەوە بۆ خۆی یەک عەزابیکەی گەورە کە سوێنە ژوورەوە یعنی لەگەڵ تۆخەکە ئەو قسەی ئەبێ ئاغاریم کەوتەوە بیر کە هەندێ شرکەساتی بێدەنجی تۆ ئەباتەوە بۆ سەردەمی گەورەترین چێش لە دەنگ وەرگرتن بەڵام لە ڕاستیە ئەم دەنگ و ئێرە ئەوەی پێوە ئیزافە بوو کە بۆ گەناوەکەی ئیتر ئینسانی تەواو هەرەسەکرد لە کاتێکە ئەو قاعەیە نزیک لە 120 کە زیاتری تیا بوو بەسەر 15 کەسێک وەکو قاعەیەک و هۆڵەشی گەورەوا بوو یەکتر جیایان کردبووەوە بە ئاسن بەڵێ بە ئاسن جیایان کردبووە ئیتر ئەو بۆ گەناو ئێ عالەمە کە نە ئاو ئەزانێ نە حەمام ئەزانێ نەخۆشتن ئەزانێ نە ئیزل و بەرگۆڕی نەزانە نە هیچ شتێک ئەزانێ هۆڵێکی درێژە هۆڵەشی درێژە بەڵێ لا کێشەیە هۆڵەکە لا کێشەیە بەڵام مەسافەیەکی بۆعدێکی هەیە هەتا ئەچیتە سەرەوە تۆ ڕاڕەوەیکی پسکۆلەی هەیە بۆ هات سۆکەیت و بەوەشەوە سەزان و شتەکانەوەی کە خواردنی هاتێ بەشێ بۆ شوێنە ئاڕوە ئیتر تۆ نەتەزانی بەس هەر یعنی تۆ تەسەوری و شتاکەی تەحملی دەنگکەی تحملی بۆن بکەی تحملی بۆ گەناو بکەی تحملی هات و هاوار و نەخۆش بکەی تحملی هەر چی شتێکەکەی بریانی بۆوێ باشە لە ڕاستیە ئەوێ ئێمە زۆری نەبرد بەڵام هەتا ئەو کاتێک کە ئێمە ئەو چەند ڕۆژ و هەفتەیە کە با بڵێن لێپرسنەوەی یەکەمیان لە ئێمە کرد لە ڕووی ڕۆحیەوە زۆری ویست کە ئیندیماسکێن لە شوێنەکە قبولی کەین شوێنەکە تحملی ئەو بۆ گەناوە بکەین تحملی ئەو بکەین کە شوێنەکەین لە ئەم سەرزەمینە ئەمەە بۆ گەناو ئەوە شوێنشی خراپ و ناشردی و ناتەندروستدارە لەبەرەوەی لەبێت تعزیب نەبوو ئیتر ئەم حاڵەتە و ئەم بۆ گەناو بوو بۆ بە جۆرێکی سایبەتی تعزیبکردنی ئەو خەڵکەیە یعنی تۆ ئەزانی بە عالەمی ئاشرا ئەم شوێنیان بۆ وا ڕەخساندووە کە ئەبێ ئەم بۆ گەناوە هەبێت وەک تعزیبی سو بۆ کەسانی کە مانگ هابوون ساڵ بوون لەوێ بوونەوە لە بۆ بەشە لە حیاتیان بەس بۆ کەسێک کە ڕۆژی دو ڕۆژ سوار ڕۆژ و هەفتەیە تا جێەکەوێت تا قبولی ئەو حاڵتا کەوتا لوتی پڕەبێ عەزابێکی گزار گەورەی ئەو شوێنە پێم وایە کاک بەنیوک و وێزگەی شەمەندە فەروایە تر بەردەوام هاتە ناوی و ئەڕۆی لێ ئەڕۆژ بۆ دقیق وایە شوێنی سابت نییە بۆ هیچ کەسێ پێم وایە بەڵێ بەڵامی تر ئەو خەڵکی کە بۆ نمونە بە ئەشیایەک و هاتوتەوەی تر ئەشیاکە لێ بەجێشت بەتانیە کە نازانم چییە شتی
زۆری لێوشتی کاک سەلام خۆی بەشێ لە ئەو فەزایی کە لەوێ هەیە قانونمەقراتی خۆی هەبوو تۆ هەرچیەکە بێ ئەو بر لەگەڵ خۆتا بەڵام هیچی ناگەڕادەوە لەبەرەوە ئەو کاتێک کە لەوێ دەرسووی ئەنادی بۆ محکەمە بۆ شوێن محکەمە وایە باشە ئیتر ئەوانیش وشیارانە لەگەڵ ئەو فەوزا و فەزایان پێکە نابوو کە حەچی بۆ گەناوە هەرچی شتێکە حتا ئاسەجانەکان کە خۆیان ناهاتن نان خواردنەکانەوە ئەمە دوایی بتاوامان کرد ناڕازی من لە ژیانی خۆیان ئاین و ئەگەر شانسمان هەبووە ئەگەر ئێمە شانسمان هەبووە و کرێکار و توزانم خەڵکێک بە تووشی ئەومان نابوو بۆ لەبەرەی کە ئەمە زیندانێکی عێراق بۆ گەنترین ناخۆشترین پرسەزاترین شوێنە کە بارحاڵی سابتوانە ڕۆژی ساعتێ تەحملی تیا بکە چەند لەوێمانەوە ئێمە تقریبن لەوێ کە سەلام نزیک بە 2 مانگ ماینەوە 2 مانگ ماگونیە بۆ 2 مان لەوێش ماینەوە ئێمە مانجی نۆز چوین بۆ بەخا باشە مانجی 11 حکمی ئەداممان درا باشە پێم وابێ ئەگەر بە بیرم بێ بە باشی 24 11 بوو کە حکمی ئەدامی ئێمە درا یعنی بە تقریبا 2 مانگ زیاتر لە ڕاستیا ئێمە ماینەوە لەو 2 مانگونیوە 3000 محکەمەیەکردین ئێتە سەری 30,000 حکمی عرفێکە بوو لە هەر حاڵەوەی کەوا ناسرا بوو حکمی ئەدام شەد الموت ناسرا و لە ئەمنی عام دایمە پڕ بوو لە ناڵێم خەڵکی هەموو پارێزگاکانی لێ و هەموو جۆرە خەڵکێک دەبینی لە ئەمنی ئامە نا ڕاستیەکەیشە لەو شتانەی کێمە خۆشمان هەرزوا زۆر چاومانە جەڕا حەدیەقەل دووکە کەسێ ببینی بە زمانی تۆ قساکە بە زمانی کوردی لەبەرەوەی کە ئێمە مشکلەکەمان ئەو بوو ئەمانویست دنیای دەرەوەی خۆمان ماڵەمان ئاگادارکە لا بابە ئێمە لە بەغاین لە سلێمانی نین بەڵام یەک کەس بەرکەوتەی نەبوو بارحا بڵێم ئەم کەسەیە ئەتوانێت یاتی ئەگە یاتیە ناگایە شانسی ئەوەی هەیەگەت بەربێ بارحا لە کوردستانە بێت و بە زۆر لە زۆرەکان دەسی بگاتە خێزانیەوە کاک بادینانی تۆ لەو وەختەوە کە ژیرا بوون لە هەڵەبجە کە سوکاری خۆتان هیچ خەبەرێکستان نەبوونا لە خەبەرێک بنێریتە دەرەوە بەڵێ ئێمە لە سلێمانی تەنیا شتێک کە لە سلێمانی لە مانجی هەشتا بوو گەنجێک خەڵکی ئەبابێ لێ بوو پێم وا بێناوی کاکجەمال بوو کە من تا ئێسر بەڕاستی هەروە مشتاقانە بەدوای دۆزینەوەی ئەو برادەرام بەڵام لەبەرەوەی کە لەباری دەرونی و وەسئی بڕێ شەپرز بوو بۆ کەس جێگەی سەرنج نەبوو بەداخەوە هەر ئەوەش ڕەنگە ئەوی پەراوێز خەرچ بێت تا ئێستا چونکە ئەو لەسەر هیچ شتێکی سیاسی بڕێکە و گیرا بوو بڕێکە و ژیرا بوو کە ئەو هاتە ژوورەوە بە دوای وا گەڕا کە بزانێ خەڵکی هەڵەبجەی لێیە خەڵکی و منتەقەی لێیە ئیتر لە منەوە نزیک بوو کە کەوتینە ناو قسە و باسەوانەوە چی بۆ تۆ خەڵکی هەڵەبجەی وتم بەڵێ خەڵکی هەڵەبجەم وتی چێ ناسی لە هەڵەبجە وتم وەڵا نازانم تۆ قۆت خەڵکی هەڵەبجەی یان خەڵکی هەڵەبجەنیت بەڵام من وا بەس هێنم ناسراوم کوڕی حاجی بەکری حاجی ئەمە نەزارم جا من باوکی باوکم ئەمەلیاتی قورجی بۆ شیرا بوو ئیتر دەنگی ژیرا بوو بەرحاڵ ئەوە کە قسەیە کرد نی بە کەلیماتی بۆ دەرناچوومە پێ کەسێ لە تەریش دەستیەوە ببێ وتی تۆ یعنی کوڕی ئەجێوەری نەجاری ئەنی تەفسیری دەنگی ئەوی کرد لەو کاتە ئەوم زۆر جاری بوو شیرین بۆ حاڵتەکە وتم بەڵێ ئەو بوو بۆ وەسیلەیەک ڕاستی زۆر لێ نزیک بوو زۆر لێ نزیک بوو هەم مەراعاتمە کرد هەم بارها ئاساسمە کرد باوە کەسە کەس نازانە بە چ سوتفەیەک گەنایانە بۆ ئێرە بۆچی گیرا و بۆچی نەگیرا لا مایە خەبەری بۆ بردبوونە دەرێ ئەو خەبەری بۆ بردنە بەرز بڵام چۆن زۆر سیر بوو طبعاً لە زیندانە قەڵەمە وشتانە کە نییە هیچێک کەسەلەم بەڵام ئێمە بە حکمی تەجروبیاتمان لە زیندانە هاتین جاران و کۆم علاگەی ئێسا علاگە هەبوو بەڵام ئەگەر لە بیری بێجاران مەڵحەمی چاو هەبوو ئەما کردە چاو ئێمە ئەومان لە زیندانە هەبوو من زۆر شت هەبوو فڕەم نەدا هیچ لەو شتانە ئەوە بوو لەبەرەوە فافۆن بوو کە دەسم لێیە ئەمزانی ڕەنگی هەیە بە فافۆنەکە وەکو قەڵم لێکردبوو تیژم کردبووە نامێکم بۆ ماڵ نووسی باشە لەسەر لایلۆنەکە لولم کرد وتم جەماعەتیان تۆ ئەڕێتە دەرەوە هیچی لێ ناکەن ئەتوانی ئەم نامە بگەێنیت بە خاتی حاجی عومەری بێ هەموو شتێکی بۆ ئەەکەم ئێ ماڵەیە
باوەڕەتە بێ بە شوێنێک بە زۆرێک لە خۆی هین کرد جاسازی کرد و جوێ کردەوە خەبوو خۆم زۆر جوێچەکەی سەرنج بوو ما خەرێتە کوێ ناترسیدەوەی کەم بۆ گەڕێوتی نا زوێنە شیاوتی داشاوالە یەکەم نایڵە پێ بزانوتم چۆن تی با تەواو ببێ با درگاکە بکەنەوە لە درگا تاوەکو هاتە ژوروتی بمگەڕێ بم دۆزەروتم چۆن خسبیە ناو پزوی شەڕواڵەکەیەوە ئەوە نیە بە بەرگەرەکە و لێ خۆی تاهێن ئەوەی دەرکردە بوو دابووی بە ماڵێ ئەوە تەنیا لامە و پەیوەندی بوو کە ماڵەوە زانیان دوای چەند مانگ 5-6 مانگ 6 مانگ کە من لە سلێمانی و لە زیندانی سلێمانی دوای ئەوە ماڵەوە ئاگای مەسیری ئەمانە بوو بووی ئێمە لە بەغابار هەمە سەرمانەوە بوو کە کەسێکی ئازمانە بێ توانێت دەنگی ئێمە بگەێنە بە کوردستان. باشە کاک برادین لێرە ڕایەگرین لە ئەڵقەیدا تو باسیەوەکەین کە چۆن چوونە دادگا چۆن حکومی ئەعدام دران ئەزمموی ژووری ئەعدامی شەیاڕینەوە. ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵ کاک بادینی حاجی بەکری دارتاش بەردەوامێن و لە دوڵقی پێشوو باسی ئەومان کرد کە کاک بادین پێشمەرگە بووە چۆن لە هەڵە بجێگیرەوە چۆن بەرحەڵ تا گەیشتونەتە هەیەی کەرکووک و ئەمنی سلێمانی و پاشان ئەمنی عام و باسی ئەمنی عاممان کرد. لە ماڵقەیە باسیەوەکەین کە کاک بادین لەگەڵ ئەو برادرەی پێکەوە ئەچنە محکەمەی سەورە و حکومی ئەعدام وەرەگرن. کاک بادین بەخێر بیتەوە. سپاسیانەکەم. لە ڕۆژی دادگایەکەوە دەست پێ بکەین. ئەویتر ئەو ڕۆژە لە هەر زیندانێک ئەوەی بینی بێ لە بیری ناچێتەوە بەڵمی بەوەردەکاریەوە لە بیر تێبینیت کردو. بەڵێ ڕاست. چۆن ڕۆشت ئەو ڕۆژەیەوە لە محکەمە چ ڕۆژێک بوو چ مانگێک بوو؟ لە ڕاستیە ئێمە بە دەلیلی ئەوەی کە 3 جار محکەمە کراین ینی سێمین جار حکم عورفیمان درا مانگی 11 بوو پێم وابێ 24 مانگی 11 ئەخیر محکەمە و دادگایکردنمان بوو. من لەگە کاتێ بەڵێ ڕۆشتین پێش هەموو شتێ ئەو دۆخەکەئی بوو تسناکە یەکێ بوو لەو شتانی خۆی لە واقع ئامادەک درێژەدانی ئەو نوع لە شکنجە بوو کە پێشترە بوو لە شێوازی جیاوازە. یعنی مثل تۆ هەستێ کرد جوڵەت ئەبێ لەسەر جوڵەی خۆت حساب بکەی کە چۆن لە جوڵێتەوە چۆن هەڵەسی چۆن دانیشی لە چوارچەوەی کە هۆڵەشی گەورە بوو لە واقعە من لە پشتی هۆڵەکە ژووری دادگایەکەەوە لێرە چاوەڕوانمان لەکەتان ناوەکانمانەکردەوە وەختێک کە ناوەکانی خوێندینەوە بەڵێ خەڵکیکردی لێ بوو بەڵام خەڵکیەکانی تر بەشێکیان لە هۆڵێکی کەبوون لە ڕاستی لە پشتی ئێمەوە ڕۆشت بوون ئێمە نەمان بینین وەختێکە چین ناو دادگایەکەوە دادگایەکە هۆڵەکە تقریبەن توانم بڵێمە گەل لە بیرم بێ 70 مەترێ زیاتر دوور و درێژە باشە ئێمە کە ڕۆشنە ژوورۆ بڕاستی لە ڕووی زیهنی و خۆم ئامادە کردبوو بۆی کە من و ئەو برادری کە پێکەوەی بارحاڵ دادگای ئێمە کرێ بڕێت نمایە پیان بە دەستی چەپە بچینە سەرەوە شوێنە گوکوال حاڵ و شوێنی ئیتیهاماتی قەفەز و شتانە ئێمە هەرێکمان شوێنە ئێرا کەچی سێرەکەم لە تەنیشتمانەوە هەروە 5-6 مەتر لەو لاترمان و دیوارێکی دوور و درێژە نزیک 70 کەسی تیا بوو ئەوانەی کە لەوێ بوون ئەو جەمعە بوون کە لە ڕاستیە بە جەماعەتی دووجێل ناسرا بوون بەشێک بوون لە جەماعەتی دووجێل کە و کاتێ لە دووجێ تەقیان لە سەدام حوسێن کرد ئەوانە بوون تۆ ئەو ڕۆژە لەگەڵ تۆ دادگای کرانەوە بەشیشان باڵێ لەگەڵ ئێمە دادگا کران دیار بوو ئەوانیش بەحاڵ چەندم جاریان بوو بە پێی ئەو تامری لەگەڵیانە کرا چونکە هیچیان نەبوو لەگەڵەوەن کەسی ئەوانە بوو کە دیفاع لە خۆی کایا بڵێ ئاوایەوانی هەر قەرارەکە خوێندایەوە مثل وەجبەز بێنە ئەو 70 ساڵە ئەو 70 کەسە تقریبەن بە 3 وەجبەت دیاری کرا بوو ئەوانەی کە 10 ساڵ حکمیان هەیە تا 10 ساڵ و 15 ساڵ ئەوانەی 20 ساڵ و مؤبدن و بەشێکیشیان ئەوانەی کە حکمی ئەدامن چەند یانی ئەعدامە بەس ئەو وەجبەی ئێمە 70 کەسێکە بوو بەس ئەو وەجبەی ئێمە ئەعدام بەس ئەو وەجبەی ئێمە 70 کەس محکەمە کراوە بەڵام 15-20 کەسێکیان بۆ ژووری ئەعدام حکمی ئەعدامیان لەسەر بوو ڕاستە دواتر ئێمە دیقەتمان کرد کە ئەگەر ئیغراق بڵێم هەزاران کەس چونکە ئێمە هیچ بەڵگەیەکمان لەبەر 10 ساڵە بوو لە جێڕانەوە زیاتر بەڵام سەدان کەس ئاسانە ئەعدامکران لە وەجبەیە کە لە دووجێی لە تەقەیان لە سەدام حوسێن کرد باشە ئیتر وەختێک کە سەیری پرۆسەکەمان کرد هەرەوەیە ناوی یەک بێشان
لیست بەلیسیان ئەخوێندەوە بە بورێک بەیەکنا تەمان یەک بێکیان ئەخوێندەوە بەڵام بەلیسیان خوێندەوە ئەم لیستە 10 ساڵ بۆ 12 ساڵ ئەویکیان 15 ساڵ بۆ 20 ساڵ ئەویکیان موبەت ئەویکیان حکومدان تقریبا 15 بوو یا 20 زۆر دقیق لەبیرم نییە ژماری ئەعدامەکان بەڵام ئابۆ شێوە بوو خۆیان کەوتنە پێشەوە نه طبعا ئێمە ڕۆشتین بەناو محکەمەکەی ئەوانە و ڕاگەیاندنی هینەکەی ئەوانە ڕۆشتین ئەوەی کە ئەوان با بڵێن ناو لیستەکانیان لە خوێنە بەڵام دییان لە بەشی ئەخیرەوە بوو یان لەو شتانەوە بوو کە شتێکی ئەو تۆ نەمابووەوە تەنیا ڕاگەیاندنی ئەوەنە بێت کە بڵێن ئەم جەمعەتان 20 ساڵ ئەوی کەتان موبەت و ئەویکەتان با بوونمە حکومە ئەدامە ئێمە لەو حاڵەتا با حەکەسوی نەژوورەوە ئیتر کە ڕۆشتین سێهم جارمان بوو جا من لە ڕاستیا بەر لەوەی کە بێن بۆ ئەوێ ئەمزانی ئەمجارن ناگەڕێن ئەمزانینەکە شتێک نەبوو کە خۆم معلوماتم هەبێ بەڵکو شتێک بوو کە یادی بەخێر برادێکمان لەگەڵ بوو بڕێ بە تەمەن بوو تەبان ئەو لە ئێمە 15 ساڵە بە تەمەنتر بوو 20 ساڵێک زۆر دڵنیانی مامی مزەفەر نەواب بوو یا مزەفەر نەواب مابی ئەم بوو ناوی چی بوو ئەبوو مستەفای ناو بوو ئەتمە بارحەڵ و کاتەیەکترمان ناسی زۆر تێکەڵ بووین چونکە ڕێکەوتەکەەوە بوو کەوتی ناو ژوورێکەوە ئەوی تیا بوو ئەو لە ئەمنی عام باس بەڵێ تکە ئاخیر جار ڕۆشین وتی بەها ڕۆقەچی لەگەڵاکردن وتی ئیتر ئەڕێیت هیوادارم بارحاڵ حکومەکە سووک بێ و ڕۆژگارە بێ بتوانین یەکتر ببینینەوە بەس حەزەکەم شتێکم نەبوو وەکو باس کرد بە تەمەن بوو نه بەڵێ ئەو بە تەمەن بوو و ناڵم تقریبا 35 ساڵ زیاتر بوو ئەو بوو باسی مەسرحی لەگەڵ کرد بەڵێ ئەو بوو باسی مسرحی لەگەڵاکردم ئەبوو سەفا ئەو بوو حەکەسێک بوو بڕێ دیار بوو لەژێ کاریگەری حیزبی شووی یا مارکسیست و کۆمونیست و شتا چەپ بوو کەسێکی چەپ بوو لەژێ کاریگەری ئەو دۆخە سیاسی چەپەکانە بوو و بۆیە خوێندنەوە شتیشی لەسەر مەسەلەن باسی برێخت و سانسلافسکی و کەسانێکە دیرگای چەپ و ڕوانگەی چەپیان لە ئەدەبیاتی شانەوە ئەو شتانە هەبووە یا نووسین ئەو بەحسوی دیالەکەمان لەگەڵ ئەوە بوو کە بخۆم زۆر لەزەت بەخش بوو چونکە وەکو گەنجێ تازە کە سوو بووم لە مەسرحە ئیشمەکرد بۆ مەفین بوو کە تێبگەم لە مەدارسی جیاواز لە کارێکتەر لە شێوازی ئیخراج لە تەمسیل لە هەرچی شتێکیان تاو کاتەش بەڕاستی ئەمە کە شتمانخێن زۆر مەحدود بوو من لە بیرمە بارحاڵ لەسەر برێخت پێم وا بێ نووسینێکی بیزلاپەڕەیە بوو بە ناونیشانی مەدرسەت مەدرسەت مەلحەمیە شێکی ئاوا بوو بارحاڵ کتێبێکی جزوێکی زۆر پسکۆلە بوو ئێتم زۆر عشقم لەوە کرد چونکە باسە بنەمایەکانی برێختی تیا بوو لەسەر شێوازی ئەو مەدرسەیە کە خۆی قەناعەتی پێ هەبوو ئەیتر ئەو پێوتم وتی یەخشم لێ قبوڵکەم فەرموو دەستی گرتم بۆ تەوقە من دەستم برد کەسی ئاوا دەستی گوشیم کەوتێ دەستی گوشیم سێم کرد 10,000 لە دەسم داناوتم ئەوە شێوتی هەڵگرەوتم هەڵناگە زۆری ترهین کرد ئەوە دەستی قسە دەسەر دەسم و پەنجەی والێ کرد وتی قسەمەکە ئەمە ئەزانم پێویستی پێ ئەبێەوە من تو ئەناسم ئەگە تۆ پێویستی نە دینار بەڵێ دەدنارێ و کاتەوە لە ڕاستیا خۆشم لە دینارت پێ بوو هی بوو بە 20 دینار جا ئەو کاتە ئەو پێوتم وتی باش هەڵیگرە تۆ تازە ناگەڕێتەوە ئێرە ئەم بە سێهمین جارتە چونکە بچی بۆ هەر شوێنێک لەوانەیە جلەکەت بگۆڕن منیش بە هەر حاڵەتی کە لێم وەرگر ڕۆشتم لە ڕاستیا دوای ئەوە دە دینارەکەم بزینارەکەم لە ژێ شۆرتەکەمان لە خۆمە قایم کرد ئەوتر ئەمە چین و محکەمە کرا و محکەمە بڕیارەکان خوێندینا کە حکمی مادەی 150 بوو شەنقل حتى الموت یادا بەڵێ تەوەقوعتە کرد تقریبا یعنی نوع لە ڕووی ڕاحی و ئامادە بوو تەبرینم کرده بوو چونکە ئەمزانی بێدەنگەکانیان و دەسەڵگرتنیان لە یعدام لە تازیب لەسەر ئێمە ئەمانزانی کە ئەوە شتێک نییە ئەوان قەناعەتیان بە بۆچوون و قسە و باسەکانی ئێمە و بە بێدەنگەکانی ئێمە هەبوو بێ وەلەو پرۆسەشە ئێمە لە زیندان بوو ئەوەنە کونجکاو بوون و ئەوەنە وردەکاری ئەم زیندانی ئەو کەس و ئەم کەس و ئەم حاڵتە ئەو کەیسمانە کردەوە بارحاڵی تەرەمانزانی وردە شارەزە ئەبی و بەشێکی شێوەیە لە هەرحال لە واقعا خۆت ئەوە ناکەویتە ناوجەدەلی ئەوشتانە هەتا مەسایلی مادەی محکەمە ئەوشتانە زۆر شارەزە ئەبی لە حاو مادەسی و مادەسی ئەمنی ئام زۆر کەسی لێ ئەوە منیش سوتفەی کەسێکم کرد هەر خەڵکی هەولێر بوو نا وەڵا ئەوە ئەوەی خەڵکی هەولێر بوو ئەوە لە سجنی فەزەیلیە ناسیم بەڵێ
پیاوی بۆ ناوی کاک سەلاح بوو ئەوە زۆر شارەزای مەسەلەی قانون هەتاو پێیوتین چی بڵێن و چی ناڵێن و ئەو شتانە نەسیحەتی کردین زۆر شارەزای قانون بڵێ زاوای یانی لەو سزنانەی بەغدا لە فزەیلیە لە ئەمنی عام لە ئەمنی عامیش ئەوا سەدفەی خەڵک بەڵێ ئێمە لێ بەرحاڵ هەندێک کەسمان کە بینی قسەمان لەگەڵا کرد وەک بڵێ ڕووجی دەبوونیا حەزیان نەئەکرد پێمان بڵێن بڵێ حکومەکە ئێوە زۆر قورسە ئەیان و ئەگەر ئێوە قسەکانتان وا بۆ بەو شێوە بێ ڕەنگە 15 ساڵ حکومتان بێت یعنی بەرحاڵ ئەمە هەموو شتێکمان ناوە لە ێژم بارە نەماتوانێت ئەتیمادە بکەین کە چیەن چۆن نین تۆ ماوەیەکی دیاریکراوە یان ناسی بەڵام چەندین جاریژە حاڵەتە هەبووە و تویانە کە وەختێک کە دەست لە شکنجە هەڵەگرن ئەوان خۆیان بە ئەنجامێک گەشتوون بە دلیلیەوە بارحال ڕەنگەی تر لە ئەشکەنجە بگوزارن بەڵام ئەوان هەموو معلوماتەکانە سەرەوە بۆ ئەوەی کە ئەو محکەمەیە بەڵام تر تۆ ئیفادەیەکت هەیە بڵێ جابووی بارحال قسەکەمە بوو بڕاستی تۆزی حیمایی هۆما کرده بوو کە کەیسەکەمان قورسە وەیە کە ئینسان لە ئیفادا خۆی زانێت چی وتووە چی نەوتوە ئەمەی کەوتوەتی بەشی چیەکات من ئەتوانم ئەویان بووە پشڕاستکەم و لە ڕاستیە ئەگەر بەپی ئیفادەکەی خۆمان بواە نەبوو هی بە هیچ جۆری عدام بووە هەتا نەبوو مەسەرەن 25 ساڵ و بەبەتەوانش بە 10 ساڵەوە پەڕەکەیە بوو هەرحال چونکەمەستم ئەوە بوو کەوتم تەوە خواتە کرد بوا بوو لەبەری بەڵام لەبەرچی لەبەری ئێمە لە سەرشتێکی وەکوەوەی کەسێک کە تۆ پێشمەرگی یعنی لەسێ هیچ معلوماتێک من تقریبا نتوانم بڵێم بەس ئەوانەی کەوادێری ڕەخسن ئێسش لە ماخدانە بوتم بەرحال نزیک 50 کەس 8 کەس لەم دوای چ ساڵ لە ساڵ برادری خەریکی دەرکردنی کتێبەکە ئەو کەسانی کە بەرپرسی سیاسیان بووم و تەنزیماتیان بووم هەبوو لە شارە زۆر بە هەمە شێوە بە هەمان لیزەتوانم بڵێم خەڵکانێکە بوو بەزەوادانە شتێ بوون کە دفن بوون لە منە یعنی هیچ شینێکی نەبوو بۆ هیچ شوێنم بەدارێک نەڕۆی وەیش سێ لەسەر ئەوە نەکرا بەس ئەو پێی معلوماتەکانی خۆی و پێی ئەو شتەی کە لە لای خۆی تۆ پێ وەکو مزوریمە تەماشاکە حکمی خۆیدا دوازار شتێک بۆ ئێمە ئاشکرا بوو ئەویش ئەوانەی کە پێش ئێمە یا ئەو دۆستانیا هەو تا ئەو هاوڕیاری کە ئێمە خۆمان هەمان بۆ مازانی مسە پێشەوە مازانی مامەسا پێشڕۆ بۆ منە پێش محکەمە کرا ئێمە خبری ئەومە بیسۆ کە حکمی ئەدام کرا حکمی ئەدام درراوە یا برادر و کەسانی کە حکمی ئەدام دراوە لە هەڵا بۆیە ئەشمازانی فایلەکەمان و کادری کۆمەڵە بوو من کادری کۆمەڵە بووم ئەمەزان تشابهاتێکی زۆر زۆریە وە لە بە محکەمەکردنەکەشا بەرحاڵ هەر بە هەمان شێوەیە تازەنی ئەو پەڕەکەی ئەگەر تۆ بەڵگەکان لەسەر کەم بێ ممچینە ئەویان شتێبی بەڵام مەسەلەن من بەڕاستی بەڵگەم لەسەر هەبوو بەزەوە بوو کە ناچوومە ژێبار ینی تەنیا شتێک دەتوانم بڵێم کاڵم حیمایە بۆ کردبوو تەوەقعی ئەوم نەبوو بڵێم حتمەن لە سێدارەدانە بەڵام ئەم زانی لایانی کەم حاڵەتەکە بۆ ئێمە موعەبەدە ئیتر تاو کاتی ئەخێر ڕۆژ بوو کە حکمانە حکمەکان خوێندەوە بارحاڵ ئێمەیان ئەوە کرد بردە دەرەوە و لەبێش برادێکی کە هەبوو هەر عینەشت حکمیاندا هەمان کات و هەمان ڕۆژ و هەمان ساعتی ئێمە برادێک بۆیش خەڵکی هەڵەبزە بوو لە ڕاستیە ڕەنگە بۆ ناوەکەی تۆزی حەزەرکەم لە بروی کەماوە چونکە مۆقپێکی ئیجابی نەبوو لەگەڵ ئێمە حەز ناکەم بێت بە خاڵ بەسەرەوە لە ئێستا لە ژیان ئێستا کەس هاوڵاتێکی سادەیە لە واقع ئێمە تەکلیفیەوەمان لێ کرد کە هەچوونێک بێک هەوڵ بدا کە ماڵەمان ئاگدار کە بەڵام ئەو زۆر ترسا زۆر شڵەژە دەنگی بەرز کردەوە بە تابل لە کاتێکاکە و کەسانی لەگەڵمان نابوون و وتیان بێدەم و قسەمەکەی تر ئەو وەکۆی کە بڵێ کەلیمەیەکی ئێمە حکمی ساڵی ئەو چەند ساڵی ئەو بەرزەکات و ئەوە بوو دیکاکەیەوە خۆتان حکم دراون و حکمی ئەدام دراون و بۆ منژێن بە ئەلام بوو من نەئەتان ناسم و نە ئەم ناسم تر بەرحاڵ جۆرە مامەڵەی کرد ماڵێکی ترسا بوو زۆر ترسانی هەتا بە شکڵ و سەروسیما و قسەکردنیشا زۆر ترسا بوو لە کاتێکە ئەو مەڕاستی پاش دەرچوونی حکومەکەی ئەمە بەڵێ پاشەوەی کە پێکەوە بردیانی یانیەوە لە ناو سیارەکە بەس کەس حرەز بوو بە دێرتانەوە بزانانی وەڵەنچی با ئاخر بووە حرەسەکە کە ئەو قسەی کرد لە هەرحاڵی ئەمە مەزانانی تازە حکومی ئەدامی چی مالێکردنەوە زیاتی ینی چ شتێکی کە هەیە و ئەویش لە بەلەوەی کە 10 ساڵ بوو بە هەرحاڵ چۆن دڵی تر ترسێکە وابزانێت کە محکەمەکەی دووبارە ئەکەنێ ئاتوێش ئیتیهاماتیشکە یەکەن بەتابلو کاتەی کە ئەوان لە پیاوتی قسەی ناشرینی ناکردوانە و تیا بێدەم و قسەمەکەن چۆن بێکەوە قسەکەن ئیتر ئەم
بە زۆر ترسەکەی چوە شوێنێکەوە بۆی کە دیفاع لە خۆی کا دەنگی هەڵبڕی و ناخۆش سی کرد تی بەهرحاڵ من ئامادەنیم نە ئێوە ناسم و نە من ئێوە منە ناسن لە کاتێک ئامازانی کوڕی چگەڕک و خەڵک و خێزان و کەسێکە و لە هەرحاڵە بەڵام تەوەقعیشی سیاسی نەبوو لەسەر و کابرا بەس پێش بگەیشتی ساتە بوو بسادە بوو لە بەڵام ڕەنگە دوایی ئابوو کرێب هەر باسی کردووە خەبەری بێشەکان لە ڕاستیا هیچ باسی نەکرد چونکەمە لەگەڵ ماڵەوە دوایی خۆم زۆر هێنم کرد ینی ماڵەوە کە وەختێک کە ئەیش بە خۆی داستانێکەوە کە وەختێک کە مەسەرە من بەلەوەی کە بسووە بۆ ماڵەوە بە تەلەفۆن لەگەڵ باوکما قسەم کرد بە حدواترەکرێ باسی پێ بکەم بەڵامی ترێمایە کە حکومە هەمە قسەکەی ئەبوو مسەفام هاتەوە بیت لە قسەی جیاوازمان بێستە بوو لەو کاتێک کە ئەچیتە بۆ نمونە ژووری ئەدام ئەگە کەسێ حکومە ئەدام درێ حاڵەتی جیاوازمان بیست بوو ئەوەی کە لەوێت جل و بیجام و ئەو شتانە هەیە ڕەنگە شارواڵ و پانتۆڵ و جل و بەرجەکە بێ کە هی کەسانی کە بێت تۆ ئیسفادی لێ بکەیت بەڵام بۆ کاتێک ئێمە ڕۆشینە ژوور ڕاستە هیچ شتێکی لێ نەبوو هیچ پارچە جلێکی لێ نەبوو بەسەوە نەبوو بە ئێمان و پیان جلەکانتان داکەنە بە شۆکە لە ئەبوو غرێب لە ژووری ئادام لەو شوێنێکە شوێنەکە هۆڵێکی بچووکە پێشەوەی دەرگاکە بکەنەوە ڕێک وایە هۆڵێکی بچووکە بەلەوەی کە دەرگاکە بکەیتەوە خۆ دوو دەرگایە دەرگایکە خاتە ژوورەوە ناو هۆڵەکە و دەرگایکیشە خاتە ناو هۆڵی زیندانیەکانەوە لەو شوێنە مسافرین هەر ئەو دەرگایی کە ئەباتە ناو هۆڵەکەەوە بەڵێ هەر ڕێک ئەمە دەرگاکەیە شتە ناو هۆڵەکەەوە ئەمە دەرگای ژووری تەنفیزەکەیە کە پرسیارتە کرد جێبەجێکردنەکە چی لەکردنەکە هیچ جێبەجێکردنی ئادام نە ئەو کاتە با من باسی هەشتا و سێ بکەم دەرگاکەی لەولا بوو دەرگاکان جیاواز بوون بە هەرحاڵ وە لە عینی کاتە ئێمە یەکسەر ئەچوینە ناو هۆڵی ژووری زیندانەکان کە تقریبن پێم وابێ گەلەبیری بێ 16 بەم بەر و هەش بۆ بەرەوە بوو یا حەوت بەم بەر و حەوت بۆ بەرەوە ژوورەکان بەڵێ تا ئەسۆس سەرەوە ئەوەی لە میدیا و سوسیال میدیا ڕەنگە چەندین جار پیشاندرا بێ هەتا لە بەرنامەکانی بەڕێستا بارها پیشاندراوە کە شوێنی هینەکەی چۆنە وەختێکی تر ئێمە ڕۆشتینە ژوورەوە تۆ خەچی زۆر جیاواز بوو بەڵام لەوەی مهمتر ئەوە بوو کە من ڕۆشمە ژوورەوە بیرم لای ئەوە بوو کە من پارەکەم لە خۆما قایم کرده بوو بەڵام بیرم لای ئەوە بوو ئەمە ساعتێکم پێ نابێ بیفەوتێنم ئێوژاوە ساوبەریارمەوە یعنی ئەگەر لە دەستمی بکەمەوە نایە لە ڕێگە پێنادا لێمەسەنێ و ئەگەر پێش بزانێ هەتا هەر لە پێمە بە هەمان شێوە بە هەرحاڵ لێمەسەنێ من وا پیشانم ما وەکو لەپەرەوەی کە ئەکتەر بووم خۆم وەکوی کە تەمسیلە بکەم خۆم جلەکانم داکەن وەکو ئەدەبێ بۆ ئەو پیشانە کە پشتم تێکرد بەڵام وەختێک کە کراسەکەم دانا لە ناو سیارەکە قایشی ساعتەکەم بردە سەرەوە بۆی تەسێک بێت ئاسایی نەبێت چونکە ناو سیارەکە بیرم لەوە کردەوە کە من ئەگەر داکەم ئەگەر ئەی بم لەگە خۆما چۆنەی بم حسابێکم کرده بوو بۆ نەموسێڕووی ئەم پارە و ساعات و شتە لەگەڵ خۆت بێتە ژوورەوە بەتایبەت بە ساعتەکە میوژێکی زۆر گەورەی هەبوو و جوانێکی زۆر تایبەتی هەبوو و لەگەڵ خۆما بە هەرحاڵ وەکو ڕەفیقێک وا بوو کە هەمیشە قسەم هەبوو لەگەڵی چی بوومە لە کوێ کڕی بووت کاک سەلام هەدیە بوو ساڵی پاییزی هەشتا شەڕی ئێران و عێراق باوکم دارتاشە ساڵی هەشتا و یەک بەهاری هەشتا و یەک تقریبن مانجی پێم وا بێ سوارەوە ناو باوکم رابطەی لەگەڵ بەغا و هاچۆکردن و کڕین دار و تەختە ئەوانە خۆش بوو چەند دارتاشێکیشی لێ ئەناسی بە هەرحاڵکە هاچۆیەکردن و ئەی بینین و جاربەجا بەسەریەکردنەوە و گوێز و هەندوو نوشتی بۆ برن و لێەوە بە هەماشەوە چەندی جار هاتسویانەکردین من کە باوکم ڕێ بۆ بەغا بوو ئەوە چوو لەوێ ئیش پێ بدۆزێتەوە چونکە ئیشی دارتاشی و ئیش بە گشتی لە ناو فەزای جەنگا ڕۆژ بە ڕۆژ زایفتر و لاوازتر و هەڵ دادتر و ئەوشتا بە تا بە لە شوێن شارێکی بسکولۆک و هەڵەبجا زۆری پێوە دیار بوو باوکم وتی لە ماڵ دانیشتە بووتی ئەڕۆم بەشکولێ ئیشە بڵسمە بوو بەرحەڵوێ خەریکی گوزەراندنی ژیان بین بەهۆی ئەوشەکەوە
زۆر چاکە منم زانی بار هەردوو ڕۆژ سێ ڕۆژ باوکم قوشوو بەڵام ئێوارە کە من گەڕامەوە من نەمەزانی باوکم هاتووتە تەمەن لە ماڵەوە باوکم دانیشت بوو منیش بە شوشیەکەوە باوکم بینی و حساسێکی خۆشمەوە بوو تۆ حتمەن ئیشی دەستکەوتووە باوکم بەخێراتم لەگەڵا کرد و چون باوەشم پیا کرد و وتم باوکە گیان کارەکەت چی بوو کارە بەدەستکەوت پەیدا کرد وتی بەسەر جوابیامەوە وتی بەڵێ کوڕم کاریان پێدام وتم کەواتە بەم جوانە ناگەڕێتی وتی بۆ جوانە ناگەڕێمەوە وتم بۆ تیان پێم وتیان شوێنەکەیە تابوت دروستەکە بۆ بەرەکانی جەنجێنێرێ و من ئیشەکەم تەنیا ئەبێتە ئەوەی کە تابوت دروستکەم بەم ڕۆژکارە ئێوتم تۆ زانی شارەزایی تی بەڵێ شارەزام بەڵام من کە کاتێ دەسم بە دارتاشی کرد لە دروستکردنی بێشکەوە دەسم پێ کرد بۆ نەمکردووە کە تابوت دروستکەم بۆ من نەکرۆ کە تابوت دروستکەم ئەم بە یادگاری باوکت بوو ئەم ساعتە ئەم ساعتە یادگاری باوکم بوو بەڵام ئالێ و لەحزاکە ئەو قسانەی دەربڕی وتی دەستی برد بۆ ژێر سەرینەکەی هەمیشە ژێر سەمینەکەی پاکەتی تیا بوو ئەم جارە پاکەتیش دەرهێنا سەرزڕاکێش بوو وتی ئەوەشم هێناوە بۆ تۆ ڕۆڵە ئەما توانە ڕەفیقەکی باشت بێ ئەگەر لێ بێ نەفەوتێ کە ناو ئەو قسانە بیرم لەو دەربڕینەی باوکم کردەوە کە وتی من ژیانم بۆ ئاسایش ئەوێ بۆ خۆشەکەی ئەوێ و من نامێت لەم تەمەنایتە دروستکرد هین دروستکەم تابا دروستکەم ساعتەکەی دامێ تی ئاگا لەبێ ئەمە چەند جملەیە بوو پێکەوە ڕەبت و پەیوەندێکی زۆر گەورەی هەبوو یا حکمەتێکی زۆر گەوری تیا بوو کە منە بێ ئەم ساعتەیە بیپارێزم وەڕ ڕاستیە لە تەواوی ژیانی پێشمەگایەتی و زیندانایی چێلوشتانەی کە لە زۆربەی هەموو شتەکانی خۆم و چەکەکەم بۆ مهم بوو کە بیپارێزم ئەویشم پێ مهم بوو کە بۆە بیپارێزم بەرحەڵ ساعتەکە توانیت بیبێتە ژوورۆ ساعتەکەم توانی و بیزینارەکەشم توانی لە هەربیشان ئەویان پێش وەخت دەخۆما چوو کە تەنیا شۆرتێکم پێما بوو ئەوانی کە جلەکانیان لێ داکەندین تو ئەڵی بەتەمە نەبووی ئادام بکری ئێمە نەمان لەزانی بەڵام ئێمە ئەمانزانی کە حکومەکەمان قورسە دوای حکومەکە یەکێک وەختی بیبەنە زیینزانەی یعدامەوە با ئەمە یەشێکە لەشتانە بەڕاستی ئەرە و سعات لەگەڵ خۆی باتە ژوورە یعنی هیوایشی هەیە قەناعەتت نەبووە کە ئەعدام بکەن ئەمە کاک سەلام ئەمە شتێکی زۆر سەرنجێکی زۆر جوانە من حکم و سعات و ڕۆژ و کاتەکەم هەمووی دیارە بەڵام بۆ یەک لەحزە ئەو قەناعەتم نەبوو کە ئەمە ئەبێ بە عەمەلێک ئەمە دیوێکی بوو دیوێکیشی خۆم زۆر بەبەر حەقەزانی یعنی هەسمە کرد کە من گەنجێکم 20 ساڵ 29 ساڵ ئەوەنم بەسە بەو شێوە بژیم کە خۆم دیاریم کردووە کە خۆم تیای سلامت بوو کە خۆم لیستی 70-80 کەسم پێ بۆ کەسێک لە دەستی من زەرەر نەبینێ ناڕەحەت نەبێت لە هەر حاڵە و هەسمە کردمە شانازێکی گەورەی بێباک بم لەوەی هەتا یادامیشمەکەن بیکەسەوەت ئەو ئاعتماد بە نەفسا وای لێم ئەکرد وای لێم کرد بوو حتا تەنانەت زۆر جار لە قسە و تەعاملکردن لەگەڵ ڕەفیق و دەوروبەر و هەموو کەسێکە لە دەنجێکیکەوە لە فۆنەتیکی من و دەنگی من و قسەی من جۆرێککە بوو کە هەسمە کرد ژیان ئەوەندە گرنگە بیپارێزی کە حرمەت و عیزەت و کەرامەتت پارێزرا بێ لەو کتێبە زۆر باش باسی ئەوت کردەوە بە جوانی باست کردووە کە وابزانم شاشەی ساعتەکە شین بووە چەند ڕەنگێک بوو بەڵێ ئەم ژوورانە پەنجەرەیەکی تایە پەنجەرەیەکی بچووکە پەنجەرەکە لە دیوی دەرێ بە پلەتێکیان لێەوە بۆی دەرەوە نەبینین بەڵام ڕووناکیێکی تیا بۆ تۆ لەو ڕووناکیەوە هەموو ڕۆژ ئەم ساعتت ئەم فکرێت چۆن بۆ هات ساعتەکەت داوەتە بەر ئەو ڕووناکیە و منەزانام ینی خۆمان بینیمان ئەوەی کە دایمە لە کوونێکی بچووکەوە بتوانی دەرەوە ببینی ڕۆژ ببینی ڕووناکی ببینی ئەساسێکی سەیرە وایە بە تایبەتی ئەمە ئەگەر لە ژووری ئادام بێ کەک سەلام بە شەر کە هەندێک شت دەکات لە ژیانی خۆیان دەگەڕێتەوە بۆ چرکە ساتێ چەند ئەتوانێت تیۆریزەی کە چەند ئەتوانێت قسەیەکی دەقیق خوشتنی لەسەرکە
بەڵام هەمیشە ئینسان کارکردنەکانی لە ئاسەر و وشیاری و ئاگایی و نەخشە و پلانەکانی خۆیەوە نییە. من ئەم ساعتە بەر لە ساعتەکە مەسەلەکەمانەوەی مە 16 کەس لە ژوورێکا بووی ژوورەکان خۆتەزانی چەند بسکۆلێ، یعنی هەندێک لە ئەو پێشەوەی کە شیشەکان هەبوو ئێمە 2 کەسمان شەوانە کە ئەخەوتی یەکێکمان لەو بەرەوەیەکمان لەو بەرەوە خۆمان وەکو جۆلانە هەڵواسی بە ئینەکە بە شیشەکانە بەتانیەکمان لە قسە ژێری خۆمانەوە هەتا بەیانی لەوێ لەبەر ئەوەی کە کەس لە خوارە بتوانن بخەون شوێنەکە ئاوا بوو، یعنی شوێنی هەناسەدانی تەبێ ئیش نەبوو بەس لە شیشەکان بەتانیەکەمان خۆی بەتانیەکمان لە پێ بوو تاڵ لەوەش مەشیش لەبوو ئێمە وایە چۆن ئەو بەتانیانەمان پێ و هینم وا بکردای واش هەڵمان واسیایە کە نازایە بەتانەکە وەکو گوریز وایە چونکە گوریز لە ژووری ئەدامە مەمنوعە و پێتەڵا لە تۆ خۆتی پێ ئەدامەکەی ئێمەش لەبەرەوەی کە بتوانانی شەوانە بخێنێش خۆی ئەدامکەی نانایانە هێش تەبان نایانە هێش هەتا شوێنی کارەبا کاکسەلام هەتا ئەو شوێنەی مەزە زۆر جار لە دەستگەکان ڕاگەیانە باسی و شوورایەکەن و یا وەکو 2 قات و 3 قات تەماشایەکان وەکو هۆتێل تەماشایەکان وەکو بەڵخە بابە جارە ئەوڵەن تقریبا 3 مەتر بەرزە شوێنەکە گڵۆپەکانی گڵۆپی لە ناو نییە هیچ 1-2 گڵۆپیتیا بوو ناو قاعەکە تۆ کە ئەچیتە ژوورت زۆر تاریکە لە واقع ئەوان نیانویست تۆ شتێ انتخاب بکەی کە مەرجی خۆت دیاریکەی ئەوان یانویست لە پرۆسەکە بڕات و بەرحال بە عەزابەوە بکوژن جابوویە بابیەمەوە ساعتەکە لە ڕاستیە ساعتەکە بۆ من ئەوە بوو کە ئێمە هەموو ڕۆژێ ئەو شوێنی مەلفەزە پسکۆلی کە قەلاغ و تەنیشتی هەبوو هەناسەمان تایە یعنی لێوە تۆزە هەناسەیەکی باشترت دەدا باشە و لەبەری تەنیشتەکان یەکەم هەوا هاتە ژیرەوە دووهەم هیند بوو تەنیشتەکانی ڕۆشن بوو جا ئەو تەنیشتانە پلێتەکە بچووکتر بوو لە پەنجەرەکە پلێتەکە ڕێک پەنجەرەکەی داپۆشی بوو ڕێک پەنجەرەکەی داپۆشی بوو بەڵام لە قەلاغەوە لەم سەرۆکە ئەوە سەرتە کردەوە ئەزانی ئەوە هەندێشتە بینیە کە من بەزابەتی هەموو جارێکە سەیری دەستی چەپمە کرد قەلت ڕەشەمە بین یەکێ لە شتە جوانەکانی ژیانی منە لەبەرەوەی کە بارحە ئەو ڕۆژەی کە ڕۆشم قەلە ڕەشە بینی و هەموو ڕۆژیش قەلە ڕەشەمە بینی کە چۆن لەوێ خەریکن ژیان دروستەکەن ئەوە کاک حاتەمیش باسیەکە کاک حاتەم ساڵی 1970 لەوێ بوو تو 1970 لەوێ بووی بەڵێ باوەڕکە ئەویش باسێکە ئاڵێ لەو کونەوە سێرمەکە قەلە ڕەشمە بینی بەڵێ ڕێک وایە یعنی من سەن وەکو چۆن دڵی بەڕاستی من وەکو ئێستا خەڵق لەگەڵ پشیلە و سەگا خۆم هینم هەیە تەفاوتم هەیە لەگەڵ یانە پێم خۆش وەکو ئاژەڵە بەڵام تەنیا شتێک بوو کە لەو سەحرا و لەو شوێنە دڵی پێخۆشکەم بوونەوەریشی کە ئەبینم لە دەرەوەی ئەم مەحیتە پسکۆلەیەی کە ناوی زیندانە ئەیبینم کە ئەو قەلە ڕەشە چۆن خەریکی دروستکردنی ژیانە چۆن شەقەی باڵەدا چۆن ئەچێ بە ئاسمانە خەونی شەقەی باڵ لەوێ بۆ من لە ئەوەڵین ڕۆژ بوو کە پەیوەندی بۆ پرسیارەتەوە هەیە کە ڕۆشتیم بۆ ئەوێ عادەتی هین قەلە ڕەشەکان عادەتیان کردبوو نەئەترسان لە سیارەکان باشە کە ئەڕۆشی یەکسەر کە بەدەنگی سیارەکە نەهاتن ئەچوونەوە قەلاقتر لەوێ قەریشی کۆکردنەوەشتی خۆیانمووی بەڵام من وەختێک کە دایان بەزانین قەلە ڕەشەکان کە ئاگام لێ بوو دەرگایشی کان لە ژوورە ئەو دەرگای یەکەمە کردیانەوە قەلە ڕەشەکان هەڵفەڕین یعنی بۆ من سمبولێکی زۆر گەورە بوو کەوان هەڵفەڕین دەو شوێنە ئەساسم کە ئەی لەوە لەم شوێنەشە هێشتا دەرفەتی لە شەقەی باڵ هەیە بەشەر یا بینەوەرە بتوانێت لە شەقەی باڵ بدا بۆیە کە لەوێ تەماشای قەلەدا ڕەشەکانمە کرد یعنی ئەنەرژیکی زۆرم لێوەرە کرد بە تابە شوێنێکی بەرزتر هەبوو وەکو شوێنی تەلی بابین کارەبا بوو کە ئەڕۆشتن بە تایبەت دەچوونە ئەو شوێنە ئێوارانی تر ئەحساسەیە کرد بە دنیایکی کەیە جەمالەتی هەبوو زیندوو بوو لەگەڵ شەرگەلێکی دەروی خۆت ئەم سەعاتەی من لەبەرێک کەوتم ئولفەتم پێوەگرتە بوو وەکو محیبەتم پێ کرد ئیتر ڕۆژێکیان هەوا لە دەستم بوو چۆن دەڵی لە تیشتی دەست دەرەوە نییە کە تەشم کرد هەسم کرد بریقەیەکی یایەوە ئیتمن ژووکو ئاوێنەیە گرتم بە دەستمەوە بەسەرمە سوتفە ینی شەوقەکە دووبارە بێتەوە چەند جار و کارم کرد وەزم لێنە تا جاریکە ڕۆشمەوێ شەوقێک دای لە چاوم لە شەوقەکە شەوق نەبوو جوڵە بوو من کە ئاوا گرتم خۆشم لەم سەر تەماشامە کرد زانیم چوڵەیەکی زیندوی تایە ئیتر زۆر بە دقەتەوە تەماشام بۆ تۆ زۆزی هێناوە پێشەوە ئەستم کردەوە شاشەی تەلەڤیزیۆنە بەدەستی منەوە ئەوە من سەری شوێنێکە کەم کە لەو سەعاتە پسکۆلەوە خەڵکم لێ دیارە مەسەلە چییە
لا ئیرادی لامە کردو بۆ دوا هەر دیوارەکەی خۆم بوو سەر بەچۆ ئەو هەر تەماشامە کرد لای دەرگاکە دیار بوو بەڵێ تەنیش دەرگاکە دیار دەرگای هۆڵەکەی کە ئێوە هەیە نەژوورەوە ئەو شتەی کە جەماعەت بڕوایان نەکرد یا ئەو شتەی کە بۆ من حاڵەتێکی زۆر تایبەتمەند بوو ئەوان هەموو شتەکانیان بە بەرنامە بوو مەسەن خەڵکانێکیان هێنا یا خواردنیان هێنا یا خەڵکیان ئەعدامە کرد ئەوە نەبێت لە هەرچی سەعات و ڕۆژ و کاتێکا بووایە خۆتن ساعتەکەی دیاری کرابوو ئەدام بارحاڵ هەر سەعات بوو دیاری کرا و لە شەوا تا بەربیانی ساعت چواری بەربیانی بارحاڵ بە تایبەتی بۆیە وەختی ئێوە بوو بڵێ ئێمە تقریبەن بەس هەر ڕۆژانی یەکشەم و چوارشەم بوو چوارشەم من بە باشی لە بیرە بەڵام دڵنیانیم یەکشەم بوو یان شەمە بوو لە زۆر دڵنیان چەند جاری کە شتەیە خۆم بیرم لێکردێتەوە بەڕاستی دڵنیا بووم دەوەی کە ڕۆژێکیان بڵێ چوارشەم بوو ئەوە بەشێکی لەبەری دڵنیان لەبن لە کاتی ڕۆشنی ئێمە ڕێژەی لە سێدارەدان کەم بوو ئەو بەڕاستی بە چوارشەمەکە جێگیر بوو هەموو ڕۆژانێکی چوارشەمە کەس ژمارەی کەسیانە بر بۆ ئەوێ بەس شەوەیان بردن بەڵێ شەوایان بردن لە سعات هەشتی شەوە دەستی پێکرا تا چواری بەیانی باشە ئیتر کە من ئەو جوڵە کرا کە دیقەتم کرد تزانیم ئەمە خەڵکێکە و من ئەزانم من دەیوی دەر خەڵکی شەبینم نەکتەنیا ئەوەی کە سیر بکەم و قەڵ ببینم قەڕاش ببینم لەپڕ لە ئیرادی وتم ئەوە دوو کەسیا هێنا جەماعەت متەم نەبوون پێی دووبارەم کردەوە وتم ئێستا دەرگا کرێت و دوو کەسێنن کاک مازجید شەوا سەیرێکی کردم ئاواشی کرد یانوەکوی تێک چویت لەم و حاڵەتا بوو جێڕەی تەقەی دەرگا هات لە دەرەوە جەماعەت هەمووی تەماشای منی کرد شوێنەکە کە دەرگا ئەکرای هەموو کە ئیبیەک دروستە بوو لە هەر حاڵ حاڵاتێکی پێشەوانە یا ئەوەیە کە تۆ لێو دەبن لێ ئەوەیە کە کەسی بۆ هێن لە کەس هێنانەکە زۆر خۆش بوو خەبەرێکمان ئەبیست دنیای دەرەوەچی ئەگوزەڕێکی تازە بەڵێ لەوەی کە ئەگەر بێن بە دواتە بارحاڵ معلومە کە کەسە بن ئیتر کە جەماعەت زانی بانگی کەس ناکەن چاوەڕوانەکە چوە سەر ئەوەی کە کەسێت ئەو نەزانی دوو کەسات هەموو جەماعەت تەماشای منی کرد چۆن زانیت دوو کەسات من نەمێرا بڵێم سەعاتێک یعنی لایەکێ لەشتانێ وەکو شۆرتێک گرتمیتم نابێ بە ساعتێکە تم گوێم لە دەنگ بووم هەستم کرد تا دواتر بە مرودی زەمان ساعتەکەم وەکو دەستگایەکی لێ هەوزار بەزا برادەرەکانی کەش حەزیانە کرد بەهەرحاڵ دەروی پێبینین لەبەرەوە مەکانێکی زۆر هەر ئەم دەرگایە بوو کە وەختێکی تازە هات یان وەختی خواردنە هات یان دەرگای ژوورەکەی خۆمان و دەرگای با بڵێن ژووری سەروتر کە ئەو کەسانی کە ئەسوونیان بردم بۆ ئەدامیان هێنانە دەرەوە بەهەرحاڵ بە هەمان شێوە دیارە بوو باشە پاشی ئەدام بەڵێ من شتێکی ئیسtisnایی کە بینیم ئەویش ئەوە بوو چەند کەسیان بە ڕۆژە ئەدام کرد باشە کادام کران من یەکێ لەو وێنانەی کە کارگیز دەبیرم ناچێک گەنجێ بوو بەڵام ئەم گەنجە ساسمە کرد لە ساعتەکە ئەو شوێنە ئەو کەسە زۆر دوور نییە بەڵام ڕاوەستا کە ڕاوەستا ڕێک وەکۆی تۆ کامێرێکی بەدەسەوە بێ فۆکس چووە سەر و دەموچای ئەو یعنی ئەحساسمە کرد ئەم نوع لە زەردەخەنە و ڕاوەستانە و یان جوڵەیە نوع نەبەردی تیا نوع ئازایەتی تیا نوع حاڵەتێکی تیا جیاباسە تا دوای ئەم وێنەیەم هەڵگرت لەگەڵ ئەبوو زەمزەما باسم کرد ئەبوو زەمزەم لە بنەماڵەی باقر سەدر بوو تەنیا کەسێ بوو 2 ساڵ لە ژووری ئەداماما بوو نەڕێ ئیمکانات بوو خەز بوو هەرچی شێکە بوو مابوو کەسێکی زۆر بە ئەزمون و بە شخصیت و خۆشەویست بوو حساب لەسەرەکرا چ لە سەرجانەکان و چ لە ناو هەموو زیندانەکانە ئەم داستانم بۆ جێڕایەوە وتی بەها تو شانسە هەیە ئەو گەنجت بینیوە تم بۆ وتی ئەگەر تەمی ئایدۆلۆژی نەمگرێ ئەوە گەنجێکی حزبی شوێی بوو کە لە زیندانە دەنگدانەوەی یاوە جەسارەت و ئازایەتی ئەو کوڕە بە هەموو ئۆسیفتانی کە تۆ ئێلەیت هەمن و ئەوەیشی کە ژووری ئەدام و ئەدام کرا
ئێمە ئەمانزانی تا ئەم کاتە ئەمانزانی کە ئەو حکمی ئەدامی دراوە بەڵام لەمانەزانی ئەدام کراوەیاننا چۆن ئەزانی کە جەسوورە وتی یەکێ لەو شتانەی کە ئێمە بیستمانەوە نبینی بۆ کوڕە لە ژووری ئەدامە من لە هیچ شوێنێک نەبینی بوو ئەو چۆنی ناسی ئەو ناڵم 2 ساڵ لە شوێنەکە مابووە لە ژووری ئەداما ماوە حکومەکەی تەنفیز ناکرا تەنفیز ناکرا تەنیا کەسێ بوو لە ساڵی 1970 حکومەکەی و تەنفیز ناکرا یعنی ئەم بەرکەوتانە ئەم حاڵەتانە هەمووی باگراوندەکەی پەیوەندی بە سەعاتەکەەوە بوو کە چه فەزایەکی دروست کرده بوو و بە هەر حاڵ چ معنایەکی لە حیاتی شخصی خۆما هەبوو لە واقع وەی وەکو تریش بوو بۆ بجۆرێ لە منبعی خەبەردان هاتوسوەیەکە کرا زوڵەیەکە کرا خەڵکانێکە کردرا ئەوترا ئیتم ئێمەش نییە ڕۆژێک و هەفتەیەک و دوانوسیان و بوو بە ماوەیەک و مانجێک و ماگونیەک و ئەوانە لەگەڵ ئەمە ئێمەش چێ ئەکەوتین ئێمەش بەها بە تابەت ئەو ئەبوو زەمزەمە حسابیە کرد کە ئاگاتان لە فڵانە کەس بێت لە فڵانە کەس پێویستی چییە جا باسی پارەکە برادێکمان لە ژووری ئەو بەرە بوو هەر بێ شەو لەو کەسانەی کەوتم هین بوو ناوی ئەبوو ئیسماعیل بوو ئەم ئەبوو ئیسماعیلە جیدا بوو بە حسابی ئەوەی کە شیعە و تەنزیماتی شیعە ئەو شتانە بەڵام ئەم کەسە ئەلکۆهۆلیست بوو ماوەیەک سەری کرد بۆ هاوار و گریان بۆ ئەوەی وەکو خۆڵی یەک پەرداغ یەک پیاڵە هێنی بۆ بێن عارەقی بۆ بێنم نیان هێنا ئەو زەمزەم وعدیا بووە کە من هەرچۆنێکی کردووە شێکی بۆ پیاک بەڵام ئارام بەیژ وتیبی من سرم خەریکە ئەتەقی ئارام ناتوانم ببوون تی بەهات شێکێ وتم بۆ وتی پێم وابێت تۆ پارێت پێ ئەویش پێویستی بە حەبە من نەتوانم 2 حەبی بۆ بێنم وتم چەند پێویستی وتی 2 حەبە 10 دینارێن 2 حەبی ئەسپرین ئەو کاتە 10 حەبە دینارێک بە 9 دینار بوو لە هەرها بەڵام لەوە ڕێژێدان بوو وابوو بارحال پارەکەم نردوو پارەکەم دای و ئیتر چۆن حەبەکەیان بۆ هێنا هەر ئەو کاتێک کە حەبەکەیان بۆ هێنا دوای 2 ساعت دەستی کردو بە هاوارکردن کە شەوی بەسەراهات کە شەوی بەسەراکە دەستی کردو بەکارەوەتی من پێم وتی حەب بۆ دەقەیە ساکنم ئەکا بەڵام بەدەنی من وجودی من ئەلکۆهۆلی ئەوێ یەک جار ئەکورم بێنە دوایەوە ئەدام بکەن دەستی کرد بە جوێنان لە ئەرز و ئاسمانە بگرت تا هەرچی ئەدیان و دیانەت و ئایدۆلۆژیا و مەزهەب هەیە پیای هاتە خوارەوە لەسەر ساسی وتی من ئەگرم بە حساب و ئیتیهامی ئەوەی کە من سیاسیم و من کەسێکم مەسەبیم کە من هیچ شتێک ناناسم نە بە عینوانی سیاست و نە بە عینوانی ئاینیش کەسێکم بۆ قەترێ ئارەق بار حازن لە ژیەکەم هیچم نەماوەتە لە ژیانە جا هەر ئەو شەو بەداخەوە بوو بە شەڕ و دەجێری لەگەڵ ئەبوو زەمزەمە ئیتر لە پڕ لە هاوارکردنە وتی ئەبوو زەمزەم پێی وتی بێدەنگ بە ئەژین خراپمان بەسەرە هێن و بارحاڵ دەتبن و ئەو نیمچە مردوو دەکەن دی با بێن کوا وەکەی شانسی منە ئیتر لەو حاڵە جوڵا بوو ئێمە لە بەرابەر ژووری ئەم بەربی بینیمە کە ئەبوو ئیسماعیل جوڵەیەشی کرد و کەوت بردبیانە ئەولاوی نەمازانی تا بارحاڵ خەبەر چییە وامەزانی خەوتۆ بێدەنگ بۆ ئارام بووە بەیانی دەکەمی خەبەری بەغەڵ بەغەڵ بێ دەنگمان بیست کە بوو ئیسماعیل مردووە کە پرسیارمان کردوتیان لە خێنە مردووە شەو ئەو حاڵەتە جەڵدە لێیاوە کوشتوێتی جا لەلایەکەوە ئەو شتەی کاڵێ بارحە پارەکە دەوری چییە یان بۆ بیرم لەو ئەکردەوە نەمەزانی ئەبێ بدرێ بەچی بۆ بکرێ بەڵام ئەزانێ ڕەنگە هەر ئیسفادێشی لێ بکەم بڵێم ساعتەکە بۆ مشتی ئەبدی بوو ینی جلم پێ هیچم پێ نییە ئەوەیە ئەو ساعتە لەویایە بارحەڵ ئاساسەکەم دنیایەکی زۆر جیاوازی بەحسەکە کلیمەکەی باوکم تەنیا هینای نەبوو با بڵێم دەربڕینێکی سادە نەبوو یا حکمەتێک کەلیمەیەکی حکمەتی نەبوو بارحە بڵێم حکمەتێکە و بۆ خۆی معنایشی گەورەی هەیە لە حیاتی منە شتێکی کە بوو شتێکی کەی بینی بۆیە لە دوای ئەوەش هەر ئەم ساعتە مازرای خۆی هەبوو بارحاڵ هەر نیگەرانی دروستە کردو هەر کێشەی دروستە کردو هەر بارحاڵ ئەنەرژی و تاقی لە منە برد چەندمانەوە لەوێ لە ژووری ئەدام لە ژووری ئەدام 62 ڕۆژماینەوە وتت ئێوە مانگی 11 بۆ حکم دران مانگی 11 بوو کۆتایی مانگی وەختێکی ئێوە حکم دەران پێم وایە ئیتر
سەرەتاکانی گفتوگۆی بینی یەکێتی و حکوومەتی عێراق دەست پێ کردبوو. لە ڕاستیە ئەم پرسیارە زۆر گرنگە، ینی زۆرشتی سەیری ئەو فترەی بیرخستمەوە لە پڕ، چونکە ڕێک بەشێ لە حاڵتەکە بەتابێت لە کۆتاییەکانە ئێمە نەمانەزانی چی هەیە چی نییە گفتوگۆ هەیە هیچ خەبەرێکمان نەبوو، بەڵام شتێکمان لەم هێنەوە بیست لەم ئەبوو زەمزەمەوە. ئەبوو زەمزەم ڕۆژێکیان قسەمانە کرد پێکەوە، وتی بەها من وا هەستەکەم ئێوە ڕوو بە بەهارێکی باش هەنگاوانێن. تم چۆن؟ وتی شەڕێکی گەورەتان هەبووە. شەڕی چی؟ وتی منتەقەیەک هەیە پێ ئەڵێن ڕانیە قەڵازێ نازانم کوێ، ئەو شوێنەکەی باش بەزات نەئەزانی کوێ، پێ لەوێ شارێکتان گرتووە و لەوێ دەرەجەدارێکی زۆری دەسەڵاتی ژیراوە، لەبەرەوە ئەوەی کە من بیستومەتەوە لەوانەیە ئاڵوگۆڕتان پێ بکەن. مەبەستی کوێ بوو؟ بێتواتە شەڕەکەی بێتواتە بوو کە تقریبا دواتری ژێمە خۆمان بیسمان نزیک بە 80 دەرەجەدار گیرا بوو لەوێ، و ئێمە تقریبا 20 کەس بووین لە ژووری ئەدامە، ئەتر لیست نێرا بوو لەسەرەوە 20 کەس یەکێتی. بەڵێ یەشێتی و ئەو کەتە کۆمەڵەکان و یەشێتی بارحاڵی لیست نێرا بوو. بۆیە ئەوە زەمینەی ئاڵوگۆڕ دەیەوە دەست پێ کرد، بەڵام نە قەنەعەتمان هەبوو نە شتێک بوو کە ئینسان تەسەوری کە کەسی ئەعدام کرا لەو ماوەی کە یعنی یەکێتی بێ و ئەمە شتێ بوو لەو شتانەی کە ئێمە بەرچاوڕوونی پێداین. ئێمە ئەمانزانی فەزای ئەعدام زەعیف بووە، کەم بووتەوە، بەڵام فەزای ئەعدام کە کەم بووتەوە یعنی ئەوە ناکۆتایی پێ هاتە بێ. مەسەلەن هەر گروپێکی پێش ئێمە ماوەی چەمانە پێشەمە کۆمیتەی ئاگرینی کەرکووک بوو کە ئەعدام کرا بوو، باشە، بەڵام ئێمە ئەمازان چەند مانگێک پێشەوە. بەڵێ بەڵام ئیتر کە ئێمە ئەمان بینی لە ناو ئاگر، بەڵێ ئەمان بینی کە بە هەر حاڵ هەتا خەڵکی عەرەب و شیع ئەو کەسەکانیش بە تاکوتروکی نەکەن ئەدامەکەن. مەسەلەن من لە ژوورەکەی خۆم تەنیا یەک کەس لەو کاتانەی لە ژوورەکەی خۆم تەنیا یەک گەنج لەو کاتانی کە خۆی و سێ برایکەی بوو لەگەڵ باوچیە، سێ براکەی ئەدام کرا بوو، خۆی باوکی مابووەوە، ئەم بەرەوبەر بوو. چوار کوڕ و باوچێک لەوێ بوون. بەڵێ چوار کوڕ و باوچێ شیعە بوون، جاکە لەو دیمەنە کاریگەرانەی کە عەجیب بوو. ئەوانەی دووجێلیش هەر لەگەڵ ئێوە هێنانیان بۆی ئەعدام وایە؟ نە پێش ئەوە ئەمان لە ئەسەر ئەمانە خێرا بوون بۆ ئەعدامکردنی ئەو جەمە، چونکە نزیک بە 1000 کەس ئەعدام کرا و یەک جار محکەمە نەکران، یەک ڕۆژ و یەک کات و یەک شوێن محکەمە نەکران، یانی زەمەنی کێشە. نە ئەو ڕۆژەی ئەوانەی لەگەڵ ئێوە حکمی ئەعدام دران بۆ کوێیان بردن؟ ئەو چەند کەسێک کە هێنایان بەهەرحاڵ ئێمە لە ناو سیارەکەی ئێمان نایان هێنا، ئێمە سیارەکە ئێمە بەس من و کاک ماجیدی تیا بووین، دواتر هێنایان، بەڵام بۆ ئەو قاعی ئێمە نایان هێنا بوو. باشە جا ئەمەشی بلوشتانی کە خۆشمان کەوتی نەشکەوە، چونکە ئێمە ئەمازانی قاعی تەنیشتمان قاعی ئەفسەر و پلەدارەکان ئەوانەی کە وا نانرابن موئامەریان هەیە و بە هەر حاڵ لە هینی فەسیلەی سەربازیان و مەترسیان هەیە حکمی ئەعدامیان دابوون، بەڵام ئێمە خۆمان بەڕاستی قاعیشی کەمان شک نەئەبر بە عینوانی قاعی ژووری ئەعدام کراوەکان یا کەسانی کە ئەعدامیانەکردن. ئەمە لەلایەک و لەلایەشیکەوە بەڵێ هەبوو، من ئەمجاری دوایی کە چوومەوە بەڵێ هەبوو، ینی بەڵام ئێمە بینی ئەو شوێنەی کە ئێوە تیابوون لەگەڵ قاعەک دەمخۆش ئێستا بۆ بە بەشێک لە ئەحکام سەقیلە. وایە ئێمە وەکو معلومات ئێستا ئەزانم، بەڵام ئەو کات ئێمە نەمانەزانی مەسەلە چی، ینی بۆ خۆم پرسیا بوو بۆ نایان ناژوورۆ، یعنی چاوەڕوان بوون نیم ساعت ساعتێ 2 ساعت 3 ساعت ئەو شەوە تا بەیانی بەهەرحاڵ چییە مەسەلە؟ ئەوان نەیانێنا بۆ ئوژوورەی ئێوە بۆ قاکە ئێمان نهێنا، لەبەر و تۆزێ مەشروک بین لە حاڵەتەکەش کە مەسەلە کەس چییە. بەڵام لە هەر حاڵە مەبەسم ئەوەیە کە تەنیا کەسێک ئەوە کێکە ئەعدام کرا ئەو هینە بوو، باوکی ئەو کوڕە بوو کە دیمەنێکی زۆر کاریگەری هەبوو، بەڕاستی باوکی هەموو کەسیان کە هێنایە دەرەوە بر بۆ ئەعدام یەک دەقە مۆڵەتیان پێ ئەدا سەرێکی دەوروبەری خۆتکە یا کەسێک کە ناسیاوە بڵێ ئاخوا حەفیزیە بکات. باوکی ئەو لەو بەرەوە بوو، ئەو باوکی چاوەڕوانی هیچ شتێکی نەکرد، ینی ڕێگەی پێ بدەنیانە، بەس ئەوە بۆ ڕای کرد کە ڕای کرد بە کوڕەکەی چاوەڕوانیە کردی تر باوەشی کرد بە کوڕەکەی. ئەمە سنە تۆ تەسەروی شتێ بکە، ئەمە
دیوارێکی شیشە زیندانە تۆ باوکت لەم سەرەوەیە 3 برات پێشتر ئەدام کراوە باوکت هاتووە ئەوەیە ئەو دیمەنە ئینسانی کە ئینسانی بینێ بەحسی ئالویا هەویەتی ئینسانی ئینسان دەرەخرێ کە ڕەتی بە ئایدۆلۆژیاوە نییە ئەدام بە بۆ هەر کەسێک بێ هەر بەدکاریەک و فەزاحەتێکی گەورە و نائینسانیە باوەشی پیاکەروتی کوڕم خۆشحاڵ بووم کە من پێشتر ئەدامەکرەوە و دڵنیا شتەکەمەوە کە تۆش بە ئێمە شاد دەبیدەوە ئێتە کوڕەکەی زۆری پێخۆش بوو وتی باوکە لەسەر قەزێکی گیرا بوون لەسەر شیعە گیرا بوو مەسایل ئەحزابی شیعە و داوە ئەوانە لەسەر گیرا بوون لەسەر تەنزیماتی کاروباری ناو حیزبی داوە گیرا بوون بەڵێ جەمن مەبەسمۆی لە ڕوورەکەی خۆمە بارها و تەنیا کەسێ بوو ئەو پرسیاری کە تۆ ئێکی ئەوەی وردە ڕۆژ بەڕۆژ لە ئێمە بەهێزە کرد کەواتەیە شتێکان ئەدام ناکرێت یعنی لەماوەی تۆ لێبووی تەنیا ئەو کوڕە لە ژوورەکەی ئێمە تەنیا ئەو کوڕە ئەدام کرا بەڵام لە ژوورەکانی کا چەندی کەس ئەدامەکرا ئەیان بردن بە هەرحاڵ بەس بە ئامیش ئەمانزانی بە حکمێوەی تر هینمان هەبوو قسەمانەکە شەوانە دەنگە دەنگمانەکە پرسیارمانەکە خەبەرمانە باسە کرد لە هەرحاڵ شێ ئەدام کراوە هەر کەسێک گزارشتی خۆیدایەوە هەر ئەو کاتەش کە ئێمە لێوی دا کەس ئەدام کرا بەڵام لە ژوورەکانی کەبوو بە ناوی ژیان و دۆ فلان لە کەسم ڕۆ بردیان ئەدامیان کرد و فلان لە کەسیان بردەستا بارها بە ئەدام کردن باشە کاک بادین لە لاڵقەی داهاتوو باسیەوەکەین کە ڕۆژێکی تر ناویەوە خوێندنەوە ئەمێ بزانم چەند کەس بوون چۆن ئازاد کران لە ژووری ئەدام گەڕانەوە و دوای ئەوە چی ڕوویدا ئەم کاتتان باش بەڕێزان بەردەوامین لە گەڕانەوەی چیرۆکی کاک بادین حاجی بەکری دارتاش کاک بادین باسیەوەی کرد کە لە ژووری ئەدام بووە و ئەو وەختە بۆ کە ئیتر گفتوگوی بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراق دەست پێیەکە ئەو پێڵەن مەفاوەزاتی ساڵی 1984 ئەمە ئیتر لە کۆتاییەکانی 1983ەوە دەستی پێ کرد باسیەوەی کرد کە ئەوانی لە سەرێکێتی گیرابوون لەو ماوەیە هەر لەوێ مابوونەوە حکومەکانیان جێبەجێ نەکرا ئەمانیش لە سەرێکێتی گیرابوون بەرحاڵ حەزەکەم ئەمڕۆ گوێمان لەوە بێت کە چۆن لەوێ هاتنە دەرەوە چیان پێوتن چ ڕۆژێک بوو و دوای ئەوە چی کرد بە باسی ئەوواکەین کاک بادین بەخێر بێتەوە سپاسەکەم کاکسەلام ڕۆژێک ئیتر هاتن ناوی ئێوان خوێندەوە بە لیستێک ئەتان زانی چییە ینی لە ژووری ئەدامان ناوت بخوێنەوە پێشوەخت پێتەڵێن کە تۆ مەترسەیان شتیوە ینی بەلایەنەوە مهم بوو کاکسەلام یەکەمین پەیامی خوێندنەوەی ناو لە ژووری ئەدامایان لە سێدارەت دەدەن ئەمە بیانی ئۆتۆماتی چییە بەگشتی بەڵام ئەو شتەی کە بۆ ئێمە جێی پرسیار بوو بۆ لە ڕۆژ و سەعات 11 و ئەو دەروبەرا بوو 10 بۆ 11 دەبوو ناوەکانیان خوێندەوە و ئەوەی بۆ ئێمە بەڵێ ئەوەی بۆ مەزاری کە جێی پرسیار بوو لەسەر حرفی ئەبجەدی ئایان خوێندەوە باشە ناوەکان وا ڕێکەوت کە بارحاڵ من و برادری کە ناوی بەهادین بوو لەو کەسانە بووی کە ناومان خراە لیستی یەکەم و دووهەم سێم و ئاوا ئیتر بەڵام لەسەر ئەو ڕانەوەسا هەموو خوێندی ئەڕوانی یەک بەیەکی ناوەکان یەشێتەکانە ینی مە ئاماژەیەک بوو ئێمە لە دوو ڕیانێکا بوو یەشەوەی کە ئەو کۆمیتەیاگریە بارحاڵ ئەدام کرا بوو پێشووتر هەمویان کە بێکەوە بردەبوون وا قسەیە جێکەوتە بوو کە گواسی بیانەوە بردویان ئەوان چەند کەس بوونی ئەدام کران ئەوان پێم وایە ئەگەر لەبیرم بێ 14 یا 16 کەس بوون بەڕاستی زۆر ژمارەکەم لەبیر نییە بەڵام وێنەکە ئەو حاڵەتە بوو کە زۆر خۆش هین نییە خۆش نییە هەواڵەکە کە بە پێکەوە ئەدبەن و کەسانێکە بووە مەسەرەن چەندمان پێژێمە لە ژووری ئەدامە بوو لە من و لە برادرانی کە دوای ئێمە هاتن ئەوانە ئەمە جێی پرسیار بوو بۆمان بەڵام ئەوەی کە زیاتر بوو بە ڕۆژەکەی بوو بەسی تر کە ڕۆشینە دەرەوە لە لەحزەی بنە دەرەوە شمولی کردن 19 کەس بووین بەڵێ لە ژووری ئەدامە خەڵکی سلێمانی بوونیان زۆریان خەڵکی سلێمانی و دەوروبەری سلێمانی بوو شارە زوو بوو هەڵەزە بوو بە هەر حاڵ یەک دوانێکمان گەرمیان بوو خەڵکی هەتا قەڵازە و ئەو دەوروبەرە بوو ینی خەڵکی شوێنە جیاوازەکان بوو بەڵام خاڵی هاوبەشیان هەموو کەسانە بوو کە یەکێتی بوو
وەختی کە برد هەولێر و بڵێ هەولێریشی تیابوو بڵێ هەولێریشی تیابوو هەولێر سێ برادەر بوو پێم وا بێگە ناوەکانیان لەبیر بێ و پێنیش شێک کەسی جوان کاک خەدر و کاک سەمەد یا سەلیم سەمەد و برادێکی کە بوو لە هەر حاڵ ئەوانی شەر کادری کۆمەڵە بوون لە منتقەی دەشی هەولێر گیرا بوون و حکم ئەعدام درابوو تەمان ناویان خوێندۆ پیانەوتن چیە مەسەلە نا پیانەوتین کە ڕۆشینە دەرەوە بارحاڵ پێما سیر بوو کە ئەو کاتەی کە ئەو عالەمەیان هێناوە بەڵام سێ چوار کەس هاتوو کە لە پشەش نەکرانیان کە لە چەش نەکراین هەر بردیانی سیارەیەکی فاخری تازیان هێنا پێهێن بوو وەکو ئەم ڕیمانە بوو پاسی ڕیم بردیانی بۆ ئەوە لەوە بردیان کە بردیانی تە بەڕاستی پێما سیر بوو یانی شتەکە نەحەل ئەکرانە ئەمانزانی چییە مەسەلە کە بۆ شوێمانە بن بەس ئەوان زۆر ئارام بوو لەگەڵمانە بۆ پیشیان وتین وتیان هیچ خۆتان مەشڕەژێنن قسەی خێر هەیە کاری خێر هەیە ئەتان بین بۆ شوێنێکی کە کەوا وتیان تامێمە بشەیە کەمە زانیمان شوێنەکەی کە و شوێنەیە کە بارحاڵمەتی چەکەیت یاقۆمەوەی کە ئەدامت یاکرێ بەڵام ئەمان ئەیانوێ لەبەرەوەی کە بارحاڵ هیچ عکس و عمل و پەرچەکە دارێ نەبێ ئارام دۆخەکە ڕاکردن زۆری نەبێتەوە لە ژووری ئەدام چوونە دەرەوە و چوونە حەوشە و بڵێ هەتاوتان بینیەوە ئێمەوەکو تۆڵی هەتامان بینی هەتاوێکیشی لەو شتانە بوو کە زۆر بۆ من ینی هەم زین بوو ئاسان نەبوو ئەمە دوومان بوو تقریبا لە ژوورە داما بووین جوورەکان زۆر تاریک بوو ڕۆشنی و ئەو شتانە بە ئەندازێ گوڵەپێکیش نەبوو لەپڕ لە دەرگاکەوە کە دەرگای دەرەوە کرایەوە چاومەوە خۆرخۆر ئاوی هاتە خوارەوە یەکێ لە ئەمنەکان پێوتم تێمە نەش لە ترسی بۆ سیاسەتەکەی ئێتەمەری بە شێوەیەکی شایسە بەخۆی جوابم مایەوە وتم بەخۆت هەم بڵێن ئەوە ترز نییە ئەو ئێوەتان ئێمە دوو مانگە لەو ژوورکە هیچ ڕۆشناییەشی تیانێ بەڵام فرمەسی چاوم هەر ڕناوە سانی ماوەیەکی بەر بەڕاستی دو سیارەکەشم هەر ڕیاکشنی هەبوو چاوم و فرمەسی چاوم ئێمەیان بەر بۆ شوێنشی کە بۆ قاعیشی کەوتیان دابزن بۆ شوێ دابزین قاعەکە خەڵەوێ هاتووە سیارە ڕاوەساوچی ڕاوەساوە تیان بڕۆژ ڕۆشنی ژوورۆ کافی وەکو کافی تریاوا بوو بەر هەشێنشیاوا بوو ئیتر لەپەر هینە کات عقی دەکات و دەسی کرد بە قسەکردن و وتی گەڵبی سەدام حوسێن گەورەیە و دڵی گەورەیە و ئێوەی بەخشیوە ئێمە بەڕاستی لە تەناقساتێکی زۆر گەورە بووین یانی ئەمازانی ئەمە چییە ئەم تەمسیلە موعامرەیە چییە چۆن نییە بۆمان حەل ناکرا بەس لەوێ بووین کەزانیمان شەپۆلێکی زۆری پێشمەرگە هات کە حکمی مؤبەد و ئەوانە بوون لە حکومەکانەوە لە حکومەکان ئالەویا قسە هاتە پێشەوە ئێوە چیە نووی ڕەفیق و دۆست و برادەری خۆمانی تیا بوو مازبات چۆنەوانە وتیان تەواوی تر چیتەوە ئاگاتانێ نێوتمان هاگەمەتی مفاوازات نیمە سەری یەکترمانە کرد ینی مفاوازات چییە مفاوازات میری و ئەو کاتیان میری و هین یەشێتی مفاوازاتیان کردووە ئێتر بەڕاستی ئەوە تۆزێ ئەتیماری زیاتر دانێ بەڵام تۆزێ هەشتا دۆڕلەنگیەکمانە بوو تا گەشتی نەکردکو ئیتر ڕژێم بوو بە میری بوو بە میری ناڵبووە ئەوە تەنزە بەڵام بە هەرحاڵ تەنزەکە لە معنای خۆیان لە کاتی خۆیان لە ئەدەبیاتی سیاسی یەکێتی نیشتیمانی و نووسەر و ئەدیبەکانی و سەردەمی ژوان نووسران میری فاشیزمەما هیچ هەیە نووسران میری حکومەتی میری و یەکێتی نیشتیمانی لەنەوەتەکانی شاهد دووبارە بۆ بەرحەڵ بڵێ ئێمە حکومەکانی نایتریەوە دڵنیامون چکە حکومەکان ئاگیان لە ئێمە کە چوین بۆ کەرکووک ئیتر یعنی حاڵەتێکی زۆر کەسێر هاتە پێشەوە کە ڕۆشتین بەردەم سارەکە ڕاوەسا قاعەیەک لەسەر سەرمانە بوو نووسرا بوو لجنة تنسيق اتحاد وطني ايوه چییە وتمە سوێتی مەقڕێژێتی نیشتیمانیە یعنی لەوێ هێشتا چۆن دەڵێ بەری نەداوی بەڕاستی ینی حاڵتەکە زۆر سەریع بوو باسەکە یا ئەو واقعە زۆر سەریع ئێمە لە چەند سعاتێکی ناو سیارە و دەرەوە و ژوورەوە ینی بەیانی هێشتاوە ئەسرە دوانی ڕۆیە تۆ بین لە ژووری بانەکە لە ژووری ئەداما بووی ئێستا لە شوێنەکەی بارحاڵ فەزاکە شتێکی کێ و دنیایەکی کێ ئیتر بارحاڵ کە وەختێکەوەیان طبعاً ئەو کاتەش عومەر شێخ موسەوان بوو پێم وایە وەکو لیژنەی هاتن ئیستیقبالیان لە ئێمە کرد ئێمەیان برداوێ ئیتر بارحاڵ تەوزیعیان کرد جا من لەبیر ما کەسێک برادەرێک کتێبخانەی پێم وایە ئاسۆی هەبوو یا ئاسۆسی هەبوو ئەو کاتە لە کەرکووکە ئەوە پێشوەخت نازانم ئێمەی چۆن ناسی بوو یانەی ناسی بوو
وتوی 4-5 کەس بۆ من دابنێن بەهەرحاڵ شەوەیە بان بۆ ماڵی خۆیان کە بردیانی بۆ ماڵی خۆیان حتى دوێ دەستکرا بە یەکتر ناسیم دیارەویش بێت چوو لەو کەسانی کە تەنزیم کۆمەڵ بەشتانە بووە کتێبخانەی هەبوو ینی بەر لەوەی کەپسیم بۆ ئەوێ بە علاگە کتێبی بۆ ئامادە کردبووین کتێبەکانیانێ دەستی کرد کە بە قسە باسی و مناقەشە و باسی خوێنەوە ترزانی کە من لەگە خوێنەوە علاقاتم خۆشە کە لیستەکانی هێنا دوو برادر لەگەڵ بوو کاک سەباح و کاک بەهادین کاک سەباح ئاوا علاقەکەی خۆی ناوتی مامەساجان تۆ لە باتی من بیخوێنەرەوە ئێتر بەهەرحاڵ ئەو علاقەکەی خۆی یامێ بەهادینی ژاوە سەیری علاقەکەی کردوتی ڕێکاکە ئێمە تازە هاتووی ئەدامانە کرد ئەم کتێبانەی تۆ هێناوەتەوەی ئەدامی کێشی پێوەی لە هەر حاڵە یعنی جەوێکی زۆر تایبەت و عەجیب و غەریب بۆ ئێمە ڕوویە بەڵام من هەر دڵێکم لای باوکم و ماڵەوە بوو بەڕاستیەوە هەر لە کەرکووک ئازاد کران بەڵێ ئەمەیتر بەڵێ لیژنەی تەنسیق کران دا دەستنیژنەی تەنسیق کراین بەهەرحاڵ و ئێمە کە ئێوارەکەی بردیانین بۆ ئێ بەس من گرێشی گەورم هەر هەبوو چۆن پەیوەندی کەم لەگەڵ ماڵەوە ئەوەی چ بلوشتانەیە کە بەهەرحاڵ ئەمویست مفاجئە نەبێت لەپڕ نەبێت کە من ئەچمە بەردەم مەسەلەن دایک و باوکو و خوشک و براکانم وانە بۆ کاک ئاسۆسەموت ئاسۆیم و دوتم کاگاسۆ یارمەتیم بە بەهەرحاڵ با بچین بۆ شوێنە تەلەفۆنکەین بۆ ماڵەوە ئێمە لە هەڵەبجە و کاتە ماڵەوە ماڵەکەم تەلەفۆنیش نەبوو هەر تەلەفۆنی عەرزی بەڵێ تەلەفۆنی ماڵان بوو لە هەر حاڵ لەبەری بەهەرحاڵ هەڵەبجەش خۆی زۆر هێنی نەبوو تەلەفۆن نەبوو ڕقەمەکەی عادی بوو ئاسان بوو 83 بوو ژمارەکەی ئێتە چوون تەلەفۆنم کرد وەختێک کە قسەم لەگەڵ باوکم کردم مام حاجی سۆنی حالپسی و چاوسۆنی وانەی ژەوی زۆر بە تەلەفۆنی خۆتان هەبوویان بەڵێ لە ماڵەوە ئێمە تەلەفۆنی خۆمانمان هەبوو بەڵێ ئەمە لە ڕووی ئابوووریەوە تقریبا وەسمان لەو خێزانە بوو لە هەڵەبجا خێزانی وەزی باشمان بوو لە هەرحاڵ تەلەڤیزیۆن بچووزا و سەر دەمانەی پێداویسی ژیان چاکوسێم لەگەڵا کرد و سێدە خەسەم لەگەڵ کرد و باسی بەهادینم کردبووی وتی چۆن کوڕم تۆ خەبەری ئەوە بیستووە تۆ چێت من ڕەفیقێکی نزیکی ئەو مۆ خەبەریم بیستوو و ئیتر هێنام بەسەرەوەیتم مام حەجی ڕاستێکی تێ من تەنیا خەبەریم نەبیستوو ئەمڕۆ لە ئەو بوو ئیتر باوکم ئەحساساتی بوو چۆن بڕوات پێ بکەم بڕوان پێکۆ دڵنیا بکەرەوە من وعدی شتێم ئێم سەردان دەکەم یوتی بڵای ڕۆڵ لە تۆ ئەو کارم بۆ بکەی چی ئەڵێ لەم دنیای ئەمەوێ ئیتر ڕاستەکەی منیش وتم پێی وتم تەلەفۆنەکەم چۆنڵێ ئاڵگۆکردم دەسەوە بۆ دەسوو تەبقی دەنگم هێ من کردەوە وتم باوکە ژیان چۆنی کە من وتم باوکە ژیان چۆنی لەسەر تەبقەیە هەر ئەوەم ئاگا لێ بوو کە باوکم دەنگی نەما بەس پڕمەیەکم ژێ لێ بوو کە باوکم دەنگی نەما دواتر ئیتر کە بەیانێکی گەڕامەوە تەمسیلەکەیان بۆ ژێڕامەوە وتیان و کاتێک کە تۆ توتە باوکت چۆنی ئەو لە هۆش خۆی چووە ئەو حاڵەتێکی زۆر هێن بوو تایبەت بوو بار حاڵیتر بۆ بەیانی ئێمە گەڕانەوە بە سلێمان و سلێمانیشەوە گەڕانەوە بۆ هەڵەبجە دوای وەی ترماوەیەکی زۆری نەبێت کە دوای تقریبن ڕاستەکەی هەفتەیە دە ڕۆژ زیاتر هەروە ڕەفیق و دۆست و پێشمەرگە و هاتوو سۆکردنەوەوانە فەزایکی ناو خێزان و بەسەرکردنەوە شتانە بوون دوای بارحاڵ الحاقمان کردەوە بە من لە کەتی ڕێخستم ڕێکەتی ڕێخستم کاروبارەکان و ڕۆژ و هەنگا و مانگ و کاتێککە سوێ پێشەوە زەمان سوێ پێشەوەی تەراساسی هەنامویەکی زۆر زۆرمانە کرد زمانێکی لەشتانی بەکاری ڕێخستن بەڵێ پێشمەگە بووین بارحاڵە بەڵامیتر لە ناو فەزای کاری ڕێخستن و شتانە خۆشمان ئەمە ماوەی خیاند کە ئیتر تۆ بە ئاشکرا و لە ناو شارە و ماوەکی خیان طبعاً ئازیات لە مانگی ئێمە لە ماڵەوە ماینەوە زیاد لە مانگ دنیا لە من ماڵە ماینەوە بەڕاستی و کاتانش کە سوینە دەروسن ڕۆژێک بوو دوای ئەو بارها ئۆپن بوو تۆ وەختی حەزێکرد هاتیت ناو شار و خێزانی خۆت ئەو گفتوگوێ چەنی خیان ماوەکی چەند بوو تقریبا ساڵێک و چەند مانجێکی خیان لە ڕاستیە بەڵام بیتر ڕۆژ بە ڕۆژ ئەو قەڵشتە و ئەو ناسنامە واقعەیەشێتی نیشتیمانی و بە ئیسلاح میری ڕۆشنترە بووە کە ئەمە چ نەماژنامەیەکە و حکومت مەبەستی چی و ئامانجی چی و یشێ لەو شتانش کە لە ڕاستیە ئێمە وەکو جەمع لەو کەسانی بە هەر حاڵ ناڕازی بین بە دۆخی سیاسی ناو کۆمەڵە و خەڵکانێکە بیر و بۆ سوونێکی کەمان هەبوو ناو کۆمەڵای تر ئەمەمان بۆ حل ناکرا ینی مەسەن زۆر جار تەنەوتەشەری ئەویان لێیان و ئەم مفاوزاتە بۆ ئێوە بۆیە خراپە لەبەری ئێوە لە ژووری ئەدام هاتوونتە دەرەوە و ئەدام نەکراون و ئێوە زیندون و ئێوە بارحاڵ ئێستا ڕەخنەتان لە یەکێتی هەیە لە سەرانی یەکێتی هەیە باسی خۆمانمانەکەم جەوهری ئەم اتفاق و ئەم ڕێکەوتن و اتفاقاتی کە لە بینا هەیە ئەساسێکی نییە شتێک نییە حکومت خۆی بەهێزترەکە خۆی
مانۆر لێدا خۆی تەنزیمات و تەشکیلاتەکان هەمووی وردە ئەناسێ و ئێمە شتێک تەنیا چەکێ بە دەسمانە بێ ئەنجومەنەکانشیشی لەسەر ناکەین هەموو ڕۆژێکیش با خەڵکڵین کە با حەچاوڕێی ئەمڕۆ سپێنێ بجا ئەمە ئەم پرۆسەیە کێشای بۆ سەرمانشی خەتەرتر ئیتر یەکەتی هەمووی ئاشکرا بوو طبعاً ئاخرمەیەکێ لە شتە زۆر گەورە و مەترسیەکانی ئەو سەردەم بوو ینی مەسەلەن مەسەلەی تەنزیمات و ئوشتانی توای لێ هاتبوو ئەی لە توێژی جیاوازە شانازی ئەکرا من کۆمەڵم یەکێتی ئاشکرا بوو هەموو شێ بە ئاشکرا هاتو ئەسوودە هەر حاڵ و حکوومەتی زۆرترین سوودمەندی لەو دەورە بینی خەڵکی ناسی هێزی ناسی هاوسەنجی ناسی خەڵکی خۆی دروست کرد تەنزیماتی خۆی دروست کرد لە ناو هێزی پێشمەرگە بارحاڵ پیاوی خۆی دروست کرد کەسی مەسئولی کڕی کەسی پایدار و بە ئیمکاناتی بە دەوری خۆی کۆکردەوە ئیتر تاوی کە ئەو تەواو خۆی جێگیر کرد و ناو هێزی پێشمەرگە و ئەوانش تەواو پەرپوت و پەراکەندە و سەرلێشەوە و بێ ئاسۆ بوونەوە بەشێکی شێوەیە بەڕاستی کاڵێ نەکە سار بابە نەکە ساروێنەوە دێتە شار و پاخلاوە ئەخۆیت و سینەما ئەچیت و خواردن ئەخۆتی ئەوارەچی بۆ ئیتر جادەی قیر و ئەمانە هەموو شتێتە پرۆسەیەکن کە پرۆسەی لە بیرچوونەوە ئیلغامبوونەوەی توێ لە کۆمەڵگا یعنی ئەمە بارحاڵ ینی خۆی یەک واقعەتی شەبوو کاکسەلامەویش بەڕاستی ژیانی پێشمەرگاتی ئەمەندە ناتەبیعی بوو و ئەمەندە نائینسانی بوو چێژی شار و شارگەری و لە شارابوون و ژیانی شار چێژێکی یەکجار گەورە و خواسێکی ئینسانی بوو باشە بەڵام حکومت باش لەسەر ئەمە ئیشی کرد و باش هێزی کرد و باش بنەمای خۆی دروست کرد لە کەوادر و قیادە و قاعدەی یەکێتی نیشتیمانیەوە تایە بوو بارحەڵکە حکومت لەو ماوە کێشی کرد پەرچێشی کرد بەدواخۆە کڕێنی تا خەڵکی ئاسایی تا هەموو تەنزیماتەکان بۆچی دەیان نووسەر و ئەدیب و شخصیات و کاسی ئەوە دوای مفاوازەکە ناچار بچوونە دەرەوە لە خەونیشانە پێویستیان بۆ نەبوو بچون ناسان لەبەری هەموو شتێکیان کەشف بوو کۆرتەگر کۆبوونەوە تەکەریکە لە سلێمانیا کۆڕ و کۆبوونەکان بارحاڵ لە باتیەوەی کە تۆ لە شاغبیکەی بەشێ لە کۆڕ و کۆبوونەوە سیاسەکان لە ناو قاع و خۆڵەکانی سلێمانیا کرا وەلایەنگرەکان و کەسان و تەنزیماتەکانە بارحاڵ بە ئاشکرا قسە و باس و بۆچوونەکانی خۆیان بەیانە کرد و قسەیان لەسەر کرد بۆیە لە ڕاستیە خودی پرۆسەی ئینتیفاضا لەکتری ئاشکرا بوون هەمووی ئاشرا بوو لە هەر حاڵەوە بەشێکیشی کە لە ڕاستیە هەتا ئەمە پرۆسەیەک بوو پرۆسەی ڕیشە چێشکردنی هەچی بەحسی لەسەر تەنزیم و تەشکیلات و ڕێکڕا و قاعدەی خۆت و شتانەی وردەوردە هەمویان چۆنەڵە کۆنتڕۆڵ کرد لە ژێر دەستی خۆیانە هەتا ئەفکار هەتا شخصیەتەکان هەتا میوری سیاسی کەسایەتەکانیان لە هەر حاڵە هەتا ئەوەی کە ئەو سەردەم بە بەحسێکە بوو لەگەڵ عێراقیەکان و ئەوانەی کەمانە عێراقەوانە وەکو بەحس و هەتۆ سەند و بەڵکە و بڵاوکراوە هەموو شتێکە مەختلافاتەکان هەمووی باسەکرا و هەمووی معلوماتێکی پوختە و پاک بوو بەدەستێکی بەدەست حکومەتی هەرێمە و یەکێتی نیشتیمانی بەڵێ بەو برە حکومەتی عێراق و بارحەڵ یەکێتی نیشتیمانی شەر لە پرۆسی ئەمڕۆ سپێنە پێکرد نابوو قیادە و کەسانیش لە هەر حەڵ لەو پرۆسا بوون کە ئیتر چۆن ژیانی خۆیان جێ بکەنەوە چۆن بارحەڵ بە ئاراسەی کە بچون کە خوانیتیا دەرخەن و بەشێ لەو پرۆسێمە لەم تاریخەش ئەیبینینەوە کە چۆن بووە تەبێ دوایەمە فەشەلی هێنا و ئیتر شەڕ دەستی پێکردەوە و خەڵکێکی زۆر ناچار بوون ئەمەی کە ئاشکرا بوو ئیتر مشورێکی خۆیان بخۆن هەندێکی بۆ پاکانە ڕەنگە چوبنەوە پاڵ حکومەت هەندێکی ناچار بوون بچنە شاخ بە کۆی باست کرد تۆش لەوانە بووی کە چیتەوە شاخ بڵێ تۆ ئیتر حکمی ئەدامتە بوو کە دەستکرێتەوە بەکاری ڕێخستن ینی زۆر بە ئاسانی تۆ ینی ئامانجێکی دیار بووی بڵێ بڵێ بەرەوە ئەچیتەوە شاخ بڵێ بەڵام لە شاخ زۆر ناخایەنێ کە وەختی ئیتر کێشەی ئاڵای شۆڕش وازم ئاڵای شۆڕش هەر هێشتا لە فترەی مفاوەزاتە بوو کە تەقیەوە بڵێ بەشێکی زۆر لەمانە وەک لایەنگری ئاڵای شۆڕش کە لە شاخ بوون ئیتر تەنیان پێ هەڵە چنرێ هەندێکیانە گیریان سەرکردەکانیان نەگرن تۆیەکی کیلوانی کە ئەدگرن بڵێ و ئەدبن بۆ سجن بۆ بەرگەڵوو بڵێ تۆسێک پاسیەوەم بۆ بکە لە ڕووی سیاسی و ئەم تراژیدیای خۆی کۆمەدیشە تۆ ئاڵای شۆڕشیش نەبووی وەکو لە کتێبەکە باس کرد نەخێر نەخێر تۆ گەر ئاڵای شۆڕش بووی تا سە خۆیترەوە 40 ساڵی بەسەرا تێپەڕیوە پێویست ناکە بیشاریتەوە نەکەرەوە پێویست ناکە بارحاڵ ئەمان سەنەد و بەڵگەنامەکانیان هەمویان گرتە بوو ئازانی شێکادر و ئەندام و عەزا و تەشکیلاتە هەموو شێکیان لەبەردەسا بوو ئەو بە اعترافی خودی نەوشیروان نەیزانی کە بارحاڵ من ئاڵای شۆڕش لەبەرەوەی برادایەتی هەبوو لەگەڵ مامۆستا شکۆ نەجمەدین و
لەگەڵ ئەو برادرانە بەتابەت منطقەی هەڵبجە بوون کاک شعریش و کاک پشکۆش هەردووچیان کاک پشکۆ مەسەری کەتی ڕێخستنی ئێمە بوو کە من کادری کەتی ڕێخستن بوو بارحاڵ کاک شعریش کەساتێکی مەحبوب بوو لەناومانەوە بارحاڵ بەرکەوتەی دەرەوە پێشبەرگاتیەوانە هێن خەڵکی منتیقەش بوون ئەتیبارێکی هەبوو لامان وەکو علاقاتی ئیجتیماعیش کەسانی جوانی ئەو سەردەمە بوون لار حاڵ عادی بوو پەیوەندێکە بەڵام ڕاستیە بەحسی من و تێگەشتنی من و لە ڕووی سیاسیەوە هیچ میویلێک و هیچ بابەتێک نەبوو لە ڕووی سیاسیەوە کە پەیوەندی بە ئاڵای شۆڕشۆ هەبێ لە ڕووی علاقاتی ئیجتیماعی و کەسانی عەزیز و خۆشەویستی من بوونەوە ئینسانانە و ئێستا زۆر برادرم هەیە لەو سەردەماکەی ناسم بارحاڵ عەزیز و احتراماتێکی زۆر گەوری لەلای من هەیە بەڵام لە ڕووی سیاسیەکەوە ناب پێچوانە من هیچ پەیوەندیەکەم نەبوو حتا ئەو ئەندازەیە ئەوان دڵنیا بوون کە من پەیوەندی منیە خۆ دینە شوێن قسەی لەسەرەوە کردبوو شەوکەتی حاجی مەسیح ڕۆشت بوو باسی کردبوو کە بارحاڵ ئەو برادرە ساڵ لەمە پێش لە ژووری ئەداما بوو ئێستا زۆر خۆش نییە لای ئێمە گیراوەتە و حاڵەتەی توش بوو خەڵکی مەتقەکەی مەشە و کادر بووە خەڵق بۆی پرسیارە و پیان ناخۆشە و ئتەمە دواتر معلوم بوو کە بارحاڵ زانیم کە هەڵ زۆر نیگەران زۆر ناڕەحەت چەند سجن بووی تۆ من زیاتر لە 2 مانگ بوو لەوێ سجن لە زیندانە ماینەوە 2 مانگ بەڵێ هیچ لێ کۆڵینەوە لەگەڵ کردی لێ کۆڵینەوە هەبوو ئەسڵان لە ڕاستیە ئەوەی کە لەگەڵ ئێمایان کرد دوو شت بوو یەکیان کاتی کە من گیرام ئەو ئێوارەیە ڕۆژەکەی من لای برادرانی کۆمەڵی ئێران بوو حزبی کۆمونیست من ڕەفیق و دۆست و ئاشنای خۆم هەبوو چەند کەسێکی عراقی بوون و چەند برادرێکی ئێرانیش مەناسی و بۆیە کە چوون بۆ ئەدەبیاتی سیاسی کۆمەڵم لەگەڵ خۆما هێنا و کاتە پێشڕە و یەکێ لە ئەو بۆوارە ناس بۆ ینی هەر بۆ خوێندنەوەی خۆت بەڵێ وەکو قەناعەت وەکو ئەفکاری سیاسی من تەجاوزی کۆمەڵە و کۆمەڵی ڕەنجەرانم کرده بوو دۆز یعنی ئەتوان بە سەرەتا چوومە دەرەوەی تر ئەو بەڵێ هینم لا دروست بوو پرسیاری گەوری من ئەوە بوو کە بۆچی کۆمەڵی مارکسیستی ناوەکەی گۆڕێ بۆ کۆمەڵی ڕەنجەران ئەوەی تر دەرفەتێ بوو بۆ من کە بارحاڵ تۆ دە و نازنامە سیاسی خۆت چۆن وردە و بە ئارامی فاسیلە ئەگری بەڵام لەوە زیاتر ئەوەیە کە لەناو کۆمەڵا ئەم عەقلیەتی قەومی قەومگەرایی و کوردایەتیە لەناو کۆمەڵا زۆر پەرەیسەند و فەرەویستن ئێمەش کەسانێک من خۆمان بە کچەپ و کۆمونیست زانی بە مارکسیست زانی ئێتر بارحاڵ ئەو شتەیە کە منی هانداوە و شتەی هەویەتی منەوەکو لە ڕووی سیاسیەکەەوە فاسیلەی گەورەی هەیە لەگەڵەوە تۆ هەم لە کۆمەڵە ناڕازی بووی هەم ئاڵای شۆڕشش نەبووی من ئاڵای شۆڕش نەبوو نەخێت لە کۆمەڵە شەرعینەشە من 82ەوە لە کۆمەڵ ناڕازی بوون جەمعی هەبوو لە شار باژێر و قەرداخۆشتانە وەکو خەڵکی ئەو کاتە ئەو تەشەریانەمانە عێراقیەکان یا داش عێراقیەکان لە هەرحاڵە ئەوانە خەڵکێکی زۆر بوون لەو لادیانە دانیشتە بوون پێشمەرگەش نەبوون بەشیان پێشمەرگە بوو خەڵکانێک بوون ئەفکاری سیاسی جیاوازیان هەبوو چەپ بوون با کەسی مارکسیست بوون کەسانێک بوون لە کۆمەڵەوێشێتی نیشتیمانی بڕابوون جا ئەوانە بەشێکمان لە ناو هێزی پێشمەرگا مابووینەوەی هێشتا یعنی نە هیچ بەدیلێکمان نەبوو نەیز بۆ تابەت بۆ من لەلایەکەوە لە ژووری ئەداماتومەتە دەر ناتوام چمە بۆ شار و ناتوام لە شار ژیان بکەم و قەناعەتم نەبوو بۆ شتێ وەلایشی کەش و هیچ بەدیلێک نەبوو کە دڵی خۆمی پێخۆشکەم یا بدوانم ڕیشی خۆمی پێمە بدەست ئاڵای شۆڕشە بوو ئەدەبیاتی ئاڵای شۆڕش و تێگەشتنی ئاڵای شۆڕش ئەساسمە کرد فاسیلێکی زۆری هەیە لەسەرەوەی کە من بیری لێەکەمەوە بە تابەت هەر بۆست مەبەستەشی زیاتر لەو سەردەم من زیاتر لەژێ کاریگەری بەحسەکانی حزبی کۆمونیست و کۆمەڵی ئێران بووم ئەدەبیاتی ئەوان بووم و هاوکاتی ژاگەم لە مەحافل و گروپە چەپ و کۆمونیستەکانی ناو شار بوو ئەدەبیاتی ئەوانشم پێگیرە پێبوو بۆ وەختێک کە ئەمان کاشی عەلیگیرە ئەو ڕۆژەیە هەر ئەو ئێوارەیە ئەو نیوڕۆی لە مەقەڕەکەی ئەوان بووی من بە سەردانم کردنەوە ئەو ڕۆژەیە بارحاڵ لە مالومە بەڵێ من خۆم ئەو کاتە لە دەستگای ڕاگەیاندر بوو لەگەر کە یادی بەخی کاگازات هەورامیە ئەمیز بگەڕێمەوە بەڵام یەکدوو شەویستم لای کاکشی عەلی مێنمەوە ئێتە ئەو ڕۆژە ئەو بوو کە هێزی پێشبڕگەیشێتی هاتوو کە بە ئیشرافی هین بوو قەدری حاجی عەلی بوو ئەو هات بە تەشێت و ئەدەبیاتێکی زۆر جوانەوە لەگەڵ شێوە عەلیا قسەی کرد و داوای لێ کرد و محتەرەمانە قسەی کرد وتی هیچ نیگەران مەبە من وەکو ڕەفیقێکە هاتووم لەگەڵ تا ئەو برادرانە تکایان ئەوەیە کە هیچ دروست نەبێ کاک بەختیاری وانیش لەوێن کاک بە پشکۆش لەوێ لە هەرحاڵە منیش هاتووم بە دوای تۆ لوتفکەی کە بارحاڵ بڕی بێ لەگەڵ بەڵێ ئاوا ئەو کردن و بەڵێ من بەڕاستی ئەو شتێ خۆم بە بەرچاوی خۆم و ئاگام لێ بوو بینیم ئەو بۆ ئەتەچێت و ئەدەبیاتەوە قسەی کرد بەڵام لە عینی کاتی شا بارحاڵی تر داوای کردوتی بە بۆ ئەوی کە هیچ دروست نەبێ بۆ برادرانە بڵێ بارحاڵ بە چەک لەگە خۆیانە چێکیان پێ نەبێ تەمان جەمعێکی زۆری ئەو کات لە ناو پێشمەرگا
لە دەرەوەی ناومەقەڕەکە بووم بە چەکەکانیان پێ بۆ ڕۆشتن نەهاتەوە ناومەقەر 4-5 کەس ماینەوە 3 برادر و من ماینەوە لە ناومەقەڕەکە و کاتەیە کاک سەباح و کاک سەلام و کاک کامەران بوو بە هەر حاڵ منیش من بە هەر حاڵ کە وەکو میوان بووم لەوێ ئیتر کە ئەوانیان بر کاک شاری وتی زۆر چاکە مادەم وایە بۆی کە پێمان سبێنێ پێمان نەڵێن هاتوون شەڕەکەن و بە چەک هینی خوان یەکلای یەکەنەوە باسەکانی خوان چەکانتان دانێن و بەرحاڵ التیزام بکەن بەوەی کە هیچ کێشەیە دروست نەبێت ئیتبار منی ڕۆژمە ژوورەوە جانتاکمە بوو تۆزێ هینی ئەوە بووم نیگەرانی ئەو بووم کە چەکۆ هەموو شتێک لەوەیە با جانتاکەم نەکرێتە بەردەستەوە ڕۆشتم دوو کەسێک سەر خاو لەگەڵمە پێشمەکە ویستم ئەدەبیاتەکەی تیا دەرم وتیاوە چیەکەی وتم بارحاو زەری دەگوتی نانە نابکاک شتیوانیە هەرچی تیا بووە دەستی لە نای حەقت نییە بیخەرۆ شوێنی خۆی زانی تکە گیراوی بەڵێ ئێتە خۆ من هەوڵی ڕاکردنم نەیە بەڕاستی ینی ناچار بووم ینی خۆ ئایانزانی کە من لێم چەند کەسیشیان ئایا ناسیمەوە نەشمەتوانی خۆم بدزمەوە بڵێم لە پێچێک و کۆڵانێک و شوێنێک نەبوو هەتەنا دەرگاکە بوو لە دەرگاکەوە کەس ناچۆ دەرەوە بە کاشیالیان و چەکدانن بەحاڵی تر هەمویان ئەو سێ چوار کەسیانمە ئەوانیان سواری سیارە کرد منشیان سواری سیارە کرد و جانتاکەیان لێ وەرگرتم کە جانتاکەیان لێ وەرگرتم تا تقریبا ماوەیە کە لەوێ ماینەوە بە هەمان شێوە وەکو باسم کە شەکەتی حەزمیشی هات بوو تۆزێ قسەی لەسەرەوە کرد و دوای خۆی وتی حیفە بابە ئێوە خۆتانە ژوورێ داما بوون و ئێستا بۆ لەم وتم کاش کردو لە خۆتان پرسن ئەگە من لە ژووری ئەداموم بکاکە خۆم قاچاقچی نەبوو من لەسەر سیاسیە وەش خۆتان زان کە بەرحە من چیم بۆ ئێرە سەرسەر یەکجار منیان بان کرد بەرحاڵ ئەویش تەشیرەکەیان لەسەر ئەوە ویسیان ئەو مەسیزم پێ بڵێن کە تو ئەدەبیاتی سیاسی مارکسیستی پێ ئەبێ پێمان بڵێ بزانین پەیوەندی تۆ لەگەڵ محافلەکانی شارە چییە ئەم هینە بوو تقریبا ساعتونی هەر ئەوە نەبوو بەڕاستی لە ماوەی ئەو دوومانگە ئەو یەکجارێ بوو وتت لەگەڵ کاک لەگەڵ مامەسا پشکۆ و کاک بەختیار و ئەوانە پێکەوەن کاک بەختیار یەکەم جار کاکە خوری جگەر هات بۆ لە زیندان لێوێ هات بۆ ئەوێ دوای ئەو کاک شعری و کاک بەختیار هاتن ببوورە کاک بەختیار ناکاگە پشکۆ هات بارحاڵ ئەوێ تقریبا لە ژووری جیاوازە پێکەومانەوە ماوەی کە تا کاک بەختیار و هین کاگە نەبەز و کاک شعری پێکەوە لە ژوورێکا بوون بەڵام باسێکە ئەڵێ زۆر ناخۆش بووە و سجنە تەبە ناخۆش بوو بارحاڵ لە هەموو شتێ زۆر ناخۆشتر بۆ من ئەو سجنەی ئێمە بۆەوەی کاکشکۆ بۆ ئەوان زۆر خۆش بوو زۆر محتەرەمانە بۆ حەدیقل بارحا شوێنێک بوو کە لایەنی کەم تۆ عەزابی نەفسی و شخصیت نەئەدرا ئێمە لە ژوورێکا بووین ژوورەکە نمونەیەکی بۆ بژێڕمەوە شێوێکیان ئەوە نەمانزانی بوو بە هاوار لەناو ژوورەکە بوو بە لێدان و کوشتی گرتن و زۆران بازی شوو بە شەڕە زوێن ئیتر لە هەرحا کە فەزاکاتە پێش و پێشمەگەش هاتن حالە سوشتەکان چییە ئەهوەنیان کردەوە کابرای کەرساوتی ئەرێ کاکەوە عیب ناکەنێ و لای خۆ پێشمەرگەتان پێڵە و شۆڕژێرتان پێڵ ئەمە چییە یەکێ لەو کەسانە کوڕێکی ئەسمەرەوی بارحاڵ ڕەشتاڵەیەک بوو وتی چوزانم ئەم گەوادە جاسووسە لەسەر جاسووسی گیراوە ئێستا بارحام شەو لە تەنیژمنەوە خەوتو هینمەکە لاقە مەکات ئەریکا سەران تۆ لە دۆخێکی وا بژی ساڵەوە پێشە ژووری عەداما بووی ساڵەوە پێش لە ناو زیندانی بەعسا بووی بچکۆلەتنی شتی لەو عەقڵ و فەرهەنگە لە ناو ژووری بەعسانە بووە بەڕاستی مە سوکاتێکی زۆر گەورە بوو ئەسا ئەوەی کە کاکشکۆ باسێکا ڕەنگە لە باری فیزیکی و ناخۆش بێن ناڕەحەت بێ بەڵام ئەمە بێحورمەتیەکی هینە باب من لە قەزەکەم قەزی سیاسیە لەگەڵ شلاتی و شەرفرۆش و چەقۆشێن و دز و بارحاڵ کەسێ یەجا پێشمەگەکەی کەشی بوو کەسێکی هاوڵاتیەکی لە دەکانە کوشتە بوو لەسەر مەسایلێکی شخصی خۆی کوشتە بووی تۆ لە ژوورێکا داتەنێن بە ئیتیهاماتێکی سیاسی کە ئەفکاری تۆ ئەمە نەجیاوازات تاوەکو کۆمەڵ و ئاڵا شۆڕشیش نییە کەسی سێرەکەی لەگەڵ ئەم نوعە کەسایەتی و بازار و شلاتیە تعامل لەگەڵاکەن بۆیە لەباری ئینسانی و بارحاڵ لەباری ڕۆحی و ئاساسی خۆردکردنی کەسایەتی تۆ ئاساسی بۆ پرۆسەکردەوە بۆ من ینی زەجار ئاوەر بوو ناڕخۆش و ناڕەحەت بوو ئەمە وتە دوو مانگێکی خایاند دوایی ئێوە کە دڵنیا بوون ئێوە لەگەڵ ئەوانین ئازادیان کردن بەڵێ بەس کە ئازادیان کردن ئیتر تۆ وابزانم ئیتر ئەو دیوارە ڕووخا یان با بڵێن ئەو پردە ڕووخا بەڵێ کە بگەڕیتەوە نیو دەقاگەری زازم پێ بی ئەو فاسرەیە کشتێکی بچکۆلە هێبا تەواوی بکەم ئەویش ساعتەکە بوجاریکە ها وەختی ساعتەکەیان لێ سەندی
نا ساعتەکانی نەسم لە ساعتەکە لە زیندانی باسێ نامەوە بۆ ماڵەوە ساڵێک پێم بوو. ئەوازانم بەڵێ ساعتەکەیشان لە زوری لایەکێکیش لیان نەسم هەر پێم بوو هەر پێ بوو بەڵام شەوێک خەوتە بووم بانی کە هەڵسام ئەم سار ئەو جرفان جێر پەرتانی هیچ ساعت نەماوە کە ساعت نەماوە ئیتر بەڕاستی ڕوون ناوە بە کەس بڵم ساعتەکەم چیەوە بەوە سەو کەسێک کە لەوێ نەک حەرەز بوو مەسوولی کەرتی هینەکەی ئێوە بوو کەرتەکەی ئێوە بوو زەحمەنە بکا کە من ساعتەکەم شوێ پێ بووە ئەو ساعتەکەم سە دیار نەماوە بەشم سۆراقێکی بکەی ئەویش بە سلوبێکی زۆر ناشیرین و بازاڕی وتی کاکە تۆ ئەزانی لەسەر چی گیراوی وتم تۆ ئەزانی لەسەر چی گیراوم وتی تۆ ئیتیهاماتێکی گەورە لەسەرە وتم ئیتیهاما وتیە وتم زۆر باشە مادام ئیتیهامە توانی پێم بڵێ ئیتیهامەکەی من چییە وتی تۆ سیاسێکی خەتەری لەبەرەوە هەر باشە نەک ساعتەکەی خۆشی ماوی بەڕاستی کاک سەلام تۆ نوعی تەعاملکردن و قسەکردنی ئەمەنە بێئەتەچێت و بازاڕی و سەرسەریانە بوو یعنی هیچ شتێکم پێ نەوتە دەم بەنج بوو ساعتێ بۆ من مایەیەکی دەسمایەکی ڕۆحی کە چۆن لەگەڵ خۆما هەڵم گرتووە چۆن لە هەموو مەقتاکانی حیاتمە پاراستومە ئێستا ئەو شتە کە ڕەفیقی 5 ساڵمە زۆر ڕاحەت کەسێکێ بۆ ئوسلوب و تەعامل و بۆ شێوازە باس لە سەر فەوتانی ساعتەکەکە ئیتر نە تاقەوە نەوزە نە قەناعەتی ئەو هەم هەبوو بتوانم هیچم لەسەر نەئەوترا چونکە خۆ ناکرێ هین جرفانەی خەڵکە ئەگەڕی بەڵام مەبەسم ئەو دۆخەیە کە تۆ لە ژێر سایی بەعس و تەعزیب و زیندان و سەدان زیندان بارحەل لە شوێنی جیاوازە ساعتەکەی ئەوەنە ئەمنیەتی هەبێژیانی ساعتەکەی دەرچێت بەڵام ماوەیەکی کول لە شوێنێکی ئاوا بمێنێتەوە بە هەر حاڵ لە تەنیشتی دەستی خۆتا ببینە لاقەی یەکترەکەن و لە عینی کات شەو هەڵسەبانی ساعتەکەت پێێنەوە جابووی بەڕاستی ئەوە شتێک بوو ینی پەیوەندی مەسیری هەر ساعتەکەەوە هەبوو بەڵام کە وەختی ئێمەیان بەریا کە کاکشەوکە تا دۆ قسەی کردوتی بارحاڵ من لەگە کاکنەوشیروانە قسەم کردووە هەرچەند کاکنەوشیروان خۆی لە ڕاستیا و تومە پێی کە باشترە بەریان وتیتی ئەزانم ئەم کوڕە لە زیندانی شامەقفی چۆن بووە بەڵام بەڕاستی لە ئێستا ئەم کوڕە وەکو ئالای شۆڕشیش نییە و باشیش نییە ئیترتم کاک شەوکەت یعنی چی ئالای شۆڕشیش نییە و باشیش نییە باش پێوانەکەی چییە وتم باشە و من ئەزانم مەسەلەکەی من چییە بەهۆی ئەفکارمەوە قەناعەتی خۆم وتم باشە و سێ پێشمەکە فەقیرە چیان کرد جورمی ئەوان چی هەتاوە دوو مانگ لێرە ماونەتەوە لە تا ئێستا بۆچی کەسێ نەهاتوو بڵێ ئەرێوە چیەکەن لێرە حاڵەوە ڕەنگە هەکە خۆتی پێقانە ناکرێت کاکنوشوانش خۆشی پێقانە ناکرێت بابێەوە وەکو بەشەر معامل لەگەڵ میسانانە ناکەن ئیترەوە بارحاڵ بەوانیان وتە بوو وتبیان لەم منتیقا مەمێنن بڕۆن لە منتقێکی کا ناوچێکی کار لە لادەکان دانیشن چەشیان نەیابوونەوە بەڵام وەختێک کە نامەیەشیان بۆ نووسی بوون مەسوولین لە ناو نامەکە دواییەشە لەو برادرن نامەکەی کردبووە پێیان وتە بوون وتبیان لە هەر شوێنێ ئەمانەتان بینی بە هەر حاڵ لە ناو سنووری یەکێتی نیشیمانیان نابێ بمێنەوە ڕێگەیان پێمەدەن و ئەگەر بەرنگاریان کرد بیان گرن و بیان نێرنەوە بۆمان ئەمە ئەم نامە بۆ کە پێشیانتون ئەم نامەیە بۆ هاوکاریکردنە بۆی کە لە هەر شوێنە کێشەتان بۆ دروست بوو ئەو نامە پیشان بن ئەوان بارحاڵ هیچ ناکەن باشە باش ئەوە چون بۆ مەسیرایەتم من خۆ ناتوان بێمەوە بەلای باس ناتوان بێمەوە بەلای ناوشار قەناعەتم بۆ نییە خۆشمەزاهم لە وریسام کەیتر ناکرێت و مجازە فێ بکەم و حاڵەتی دوو هەمم ئێران و لای ئاڵا شۆڕژ بوو کە بێ هیچ زۆرە بارحاڵ بیرم لێ ناکردەوە تو دوای ئەوەش بەربووی دوای هەر ئامادەنەبووی بچیانەوە ئاڵای شۆڕش نا من بارحەخۆ دەرفەتێکی زۆر باشه بوو هەتا بارحاڵ ینی زۆر ئاسان بۆ ڕۆشتنی هیچ کێشەیەکی نەبوو بەڵام لەبەرەوەی کە خۆم تیان نادۆزیەوە بەڕاستی نەمەتوانی بڕوە ناو شاڵا شۆڕژ ئاساسمەکە کە بارحاڵ کاتێکە پەیامێکە بۆ من وەکو ئەو ئسپرینەوەیە کە ماوەیەک لەباری هینەوە ئەم پارێزێکە من لە ناو زیندانانی بەڵام لە ڕووی سیاسی ئەوە ناکەم خۆم قەناعەتم پێ هەیە و من بە حکمەوەی کە پێشتریش پەیوەندیم لەگەڵ برادرانی کۆمەڵا هەبوو یەکەم کاری یەکەم شتێت تەنیا کردم ئەوە بوو کە لەگەڵ پەیوەندی بچوومە بلای کۆمەڵی ئێران لەگەڵەوەیان قسەم کرد لە ڕاستیان لەگەڵ ئەوانی شامشی لەم توش بوو لەبەرەوەی کە بارحاڵ ئەوان لە ساڵی 85 بەدووە حزبی بەعس بەڕسمی کۆمەڵە حزبی کۆمونیستی ئێرانی ئاگادا کردبوو کە بە هیچ زۆری هیچ کەسێ نابێ وەرگرن عراقی بێ چونکە لەو سەردەما شەکۆلێکی زۆر یعنی زیاتر ئەوەی کە من بیرم بێ 40-50 کەس بە ناو بارحاڵ تقریبا لە بیرم ماون کە هاتن ناو کۆمەڵ و ناو کۆمەڵە بوون بە پێشمەرگە 40-50 کەس بەڵێ 40-50 کەسی عراقیوانەی کە من لەبیرم بێن ڕاستیا خۆیان باسییانەکردیان زیاتر لە 100 کەس بارحاڵ
کەسی خوێنەواری تەنزیماتی عێراقی و تەشکیلاتی کۆمەڵە و خەڵکانی کە و ئازادی خوازبوون هاتونتە ناو کۆمەڵە و بەس ئەو کاتی کە من ڕۆشتم دەرگا داخرابوو هیچ کەسیشان وەرناگرت ئیتر من بە حکمی ئەو برادرانی کە خۆم چەند کەسێکیان لەوێ بوو ئەم ناسین بارحال لەگەڵ ئەوانە وتم کاکە ئێوە تەنیا کارێک بیکەن ئەوەیە لێرەوە بڕیار مەدەن ئێرە میوانخانەیە ئێوە قەرارەکانە پێڕاگەن دەرفەت بدەن بە من بمێنمەوە شەو ڕۆژێ تا کاکسەی برایم لە بەحسەکە ئاگادارە بێت و بەتابەت من خۆشم برادری کە هەبوو سەراحی ئێران دووسیان پێوت ئاوتم من بە کاک سەراحی ئاگادارکەنەوە و من ناسی و خەڵکی منتقەی پاوە هەورامان بوو و منشکە خەڵکی هەڵەبجە بوو بارحال نوعی لە ئاشنایەتی دروست بوو و ئاسانتر بوو تێگەشتن ئەوەی بارحال دوای ئەوەی تر بە دواسوی ناکرد بوو کە من نەتوانم بچمەوە بۆ شار و نەقەنەعەت چمێ بچم بۆ ئێران و ئاڵا شۆڕشیشم قبوڵنیەی ترۆکو ئیسtisنا قبولیان کردمەوە بۆ معنایە ئەخیر کەس بووم کە لەناو کۆمەڵا وەرگیرا تو ئیتر لە 85 تا 89 لە ناو کۆمەڵامێنیتەوە بەڵێ لە 89 ئیتر وابزەم حکومەتی عێراق زەختێکی زۆر بۆ کۆمەڵای بەڵێ ئەو دیوەهێنێ کە بە هیچ جۆرێک نابێ خەبەریان زانی بوو کە خەڵکی ئەم دیوان وەرگرتووە بەڵێ وایتر کۆمەڵە ناچارە بن بە پاسپۆرتی تەزویر و بە ئەوانە ئێوانێرن بۆ تورکیا بەڵێ بۆی لێوە دەرباز بن بچن بۆ ئەوروپا بەڵێ ئەی تۆ بە کورتەکەی لەونەوە ئەوەی کە هیچ جۆرە دەرەتانێکت لەم وڵاتان نەما بوو هیچ نەما بەڕاستیەوەی کەڵەن پەنابەری سیاسی ئەوەی تر لەسەر خەڵک بە دەگمەنی وەکو کاک بادین تەطبیقە بێ بەڵێ ئێستاتر ئەم کەسەوێ بە پەنابەری سیاسی بەس ئەوە بەڵێ ئیتر ئەم چیرۆکەی تۆ چیرۆکی بێدەرەتان بوونی ئینسانە لە سەردەمێکە کە ئیتر هەر حاڵ کاک سەلام حەزەکەم شێ بڵێم من پێم وایە بێتەرەتاندی نییە عشقە قەناعەتە ئینسان کە بە ئارمانێ بە بڕپێر و باوەڕێکەیەتی نەمەبەستم ئەوەیە کە تۆ ئیتر ناتوانیم بگەڕێتەوە وایە ڕاستە ناو شار ژیانێکی ئاسایی جاران بژی ڕاست ناتوانانی لەو شاخەبی وەکو خەڵک هەتا ناتوانم ناوی خۆم بەکاربێنم من لە 85 زۆر ناوی خۆم بەکار نێنە تا سەدام حوسێن و سەدام حوسێن ڕووخا ئەیە من ئەو کاتە بە ناوی ڕێبوار عارفەوە بەرهار دەرکەوتم هەبوو یا لەو ساڵانە ڕێبوار عارف بەڵێ ناو کۆمەڵە ناوم ڕێبوار عارف و تایتە تا ئەم ساڵانە ئەخیش دار حاڵەوەی بەهادین من تقریبا دوای ڕوخانی سەدام حوسێن و ئەوانە دوای هین ئیتە وردە ئاسان بووە بەلامەوە کە ماحیتەکە بمناسێ چونکە بەشێکیەوە بوو کە لە ڕاستیا مەسلەی ئەمنیەتێکە بۆ خۆم بە گرنگم زانی کە وانەکەم و ئیتە دوای ئەوەژی تە پاساوەکەم نەما بڵێم حتمما ئەم ناوە هەرە بێک لەگە خۆمە یەک دەکەم بەڵام واقعەکەی ئەوەیە ڕێبوار عارف جێکەوت لە ژیانی منە یعنی بە حدێک ئێسەشی لەگەڵا بێداکەم بە ڕێبوار بە ئەمەکات تا علاقاتی اجتماعی و پەیوەندیەکان و شتەکانی خۆم بەس من وەکو مەسایلی سیاسی و ئاکتیڤیەتی خۆم کە خەڵکی هەڵەبجەم بارحاڵت لێ لەوە ناسرام بەهادینە حەزی بکرد تاش بۆ ناوە ناسان بوو ناوەکەم بار حقاک بادین دەست خۆش بێ و سپاس دەکەم کتێبەکەی کاک بادین هێشتا ئەم چیرۆکە تەواو نەبووە تەمان بەڵام من ئەم مەقتەعەیەم وەرگرت هیوادارم بخوێنەوە دەنگێک لە کڵاو ڕۆژنەی زیندانەوە زۆر بە تەفسیل لە هەندێک شتی تریشی تایە دوای ئەمە دوای کۆمەڵە و دوایی کە چۆن ڕۆن بۆ دەرباز من بۆ تورکیا لەوێ تورکیایان گرن لە بەرۆی ئەم مەدرە کوشتانی کە بۆیان کردوون ئێرانە دەنەوە بە ئێران لە ئێرانە گیریان سژنە بن لەوێ دیسان ڕاکن وەن حاصل چیرۆکی زۆر درێژە حەزەکەم خۆتان بخوێنەوە کاتێک خۆش بۆ هەمولایەک تا میوانێکی تر تا چیرۆکی